پارادۆکس ڕەهەندە سیاسی و پۆزیتیڤ و نێگەتیڤەکان یان بۆ چوونە دژ بەیەکەکان دەخاتە بەرباس و تاوتویان دەکات. پارادۆکس گوێگرتنان لە دوو ئاڕاو بۆچوونی پێچەوانە کە هەر یەکیان بەپێی تێڕوانین و فکر و ئایدۆلۆژیا و بۆچوون لا دوو گۆشە و تێڕوانینی جیاوازەوە لێکدانەوە و تەحلیل و تەفسیر بۆ دۆسیە و فایل و بابەتە سیاسیەکانی کوردستان و عێراق و ناوچەکە و ئاڵ و گۆڕا گرنگ و خێراکان دەکات. پارادۆکس بەرنامەیەکە بۆ تێگەشتن لە هەر ڕوودا و بابەتێک بە تێڕوانینی ئازادانە و تەواو جیاواز. پارادۆکس بەرنامەیەکی هەفتانەی دەنگی گەلی کوردستانە ڕۆژان یەکشەمە کاتژمێر 11 خولەک ڕاستەوخۆ پێشکەشتان دەکرێت. پارادۆکس بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستانم کاتتان باش، من ئەنوەر حسێنم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پارادۆکس. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە تێڕوانینی هێزەکانی ڕۆژهەڵات لە بارودۆخی باشووری کوردستان و قۆناغەکانی دوای 16 ئۆکتۆبەر یان قۆناغی پۆست ریفراندۆم. ئەمڕۆ قسە و باز دەکەین لەسەرەوەی ئەوەی کە لە باشووری کوردستان ڕوویدا، دەرەنجامی کام سیاست بووە و ئایا پێشبینی کرا بووە یان نەخێر، و ئەو بۆ چوونە تا چەند ڕاستە کە پێی وایە ریفراندۆم هۆکارێکی سەرەکی بووە بۆ قۆناغەکانی 16 ئۆکتۆبەر و دوای ئەوە و بۆ ململانەکانی نێوان بەغدا و هەولێر و بۆ کێشە و ئاریشەی زۆر و بۆ ئەو ململانە سیاسی و ئابوووریانەی کە لە نێوان بەغدا و هەولێر ڕووی داوە و هەندێکیش پێیان وایە بێگومان هۆکارەکە ئەوە نییە. ئەگەر ریفراندۆمیش نەبووایە حکوومەتی عێراقی و حکوومەتەکەی عەبادی بێگومان فشار و هێرشەکانیان بۆ سەر باشووری کوردستان و کەرکووک و ناوچە جێناوەکان بەردەوامە کردووە، ئەو شوێنانەیان وەکو ئێستا لێیە کرد و هەندێک بۆ چوونی ترەڵەن نەخێر ئەوەی کە ڕووەدا لە کەرکووک بۆ ینی تا ڕادەیەک شتێکی عەجیب و غەریب نییە، یەکیان بەهۆی دەستێوەردانی ناوچەی و نێودەوڵەتی، یەکیان بەهۆی ناتەبایی نێوان هێزە سیاسیەکانی باشوور، فاکتەرێکی تریشیان بریتیە لەوەی کە لە دەستورە و بەپێی پرەنسیپە سیاسیەکانی هاتووە کەوانە ناوچەی جێناکۆکن کەواتە چەنە مافی کوردی بەسەرەوەی ئەوەندەش مافی عەرەب و تورکمانی بەسەرەوەیە. ئەو بۆ چوونەکە پشتیوانی زۆر لێ ناکرێت لەلایەن کوردەوە و بێگومان بۆ چوونەکەی ینی با بڵێم پێچەوانەکەشی ڕاستە کە ئەوەی کە لەلایەن هێزە سیاسیەکانەوە پشتیوان لێکرێت لەلایەن عەرەبەکانەوە بە پێچەوانەوە دژەوە بۆ چوونە ئەوە پێچەوانەکەشی ڕاستە. باشە هەندێک گەڵێن دەرەنجامی سیاسەتی غەڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد کە باشووری کوردستان بەو نەتیجەیە بگا و نەتوانێت لەگەڵ ڕووداوە سیاسیەکان مامەڵەیەکی تەندروست و باش بکە و ئەوەی کە هەندێکی ژەڵێن نەخێر ئەوەی کە ڕوویداوە دەرەنجامی سیاسەتێکی شکستی نەخشە ڕێگای ئابووری هەرێمی کوردستان بۆ بەتایبەتی لە سیاسەتی نەوت و بوونی ناعەدالەتی و ناشەفافیەت و لەلایەک تریشەوە بەشێکی زۆری بەرپرسیارەتەکە خێتە بەس سەر بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان، ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا وازی لە سەرۆکایەتی هەرێم هێنا، پێیان وایە ئەگەر بارزانی باشتر تەحلیلات و دراسەی وردی بارودۆخی بکردایەوە لەگەڵ هێزە سیاسیەکانی باشوور و لانیکەم لەگەڵ هێزەکانی پارچەکانی تریش دیالۆگ و دانووسانی بکردایە ڕەنگە بیتوانیان ڕێگاچاری تر بدۆزێتەوە و ئێستا تەنانەت بەشێک لە تەنانەت لەم ڕۆژانەیە نووسەرێکی نزیک لە پارتی دیموکرات کوردستان ڕایگەیاندووە ئەڵێ من پێم وابوو بارزانی 70 دەوڵەتی لە پشتە، بەڵام بەداخەوە ڕایشکارە بیانیەکانی دەوروبەری و هەندێک لە ئەندامانی نزیکی ڕایشکاری مەسعود بارزانیان بە هەڵەدا بردووە. قسەیەک ترەوەیە کە ئەڵێن ئەکرا یعنی ریفراندۆم بە پێی بۆچوونەکانی ئەمریکا بکرای کەوتی ریفراندۆم لە هەرێمی کوردستان بکەن بەڵام بە ناوچە جێناوەکانیان نەبێ و ئێستا دوو بۆچوون هەیە سەبارەت بەوەی کە بۆچوونێک گەڵێ ئەمریکا ئامۆژگاری زۆری هەرێمی کوردستانی کردووە، هەرێمی کوردستان و خودی بارزانی گویان لەو ئامۆژگاریان نەگرتووە، بۆ ئێستاوە باجی ئەو سیاسەتان هەیە وەندێکی ژەڵەن ئەوە سیاسەتی بێمۆڕاڵی ئەمریکایە کە پشتی لە پشت بەرژەوەندەکان نەبەستێ پتابە مۆڕاڵ و بە مەسەلەی کورد و مەسەلەی کەمینە و نەتەوە ئەوانە. بەڵام قسەکەوەیە بۆچی ناکرا گوێ لە ئەمریکا و هاوپەیمانەکانی و نەتۆ یەکگرتوەکان و تەنانەت ئێران و تورکیاش بگیرێ و قسەیەکی ژەوەیە کە ئێوە بەڕێزانی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش وەکو هێزەکانی ڕۆژاوە باکوور
زۆر ڕۆڵتان هەبوو لەوەی کە چەندین بەیان نامەتان دەرکردووە بۆ پشتیوانی لە پرسانە بەبێ ئەوەی تەنانەت پێشبینی بارودۆخێکی ناهەموار بکەن و تەنانەت ئامۆژگاریەکی بەرزانی یا سەرکردایەتی سیاسی کورد بکەن و بەیان نامەکانی ئێوە لە بەردەستمە کار کامتان زۆر بە حەماسە و پشتیوانیتان لە ڕیفراندۆم و لە سەربەخۆیی کوردستان کردووە و من خۆشم لێرە چەند بەرنامەم کرد لەگەڵ بەڕێزانی سکرتێری ئەو هێزە سیاسیانە هەمویان پیان وا بوو کە سەربەخۆیی کوردستان نزیکە. هیوادارم سەرنجتان بۆ ڕابکێشم هەمووتان پێتان وا بوو کە سەربەخۆیی کوردستان نزیکە. ئەم بۆ چوونە ینی ئەمە قسەیەکی جددیە ئەو هەموو خۆشخەیاڵی خۆشببینیەی ئێوە بێگومان هێزە سیاسەکانی پارچەکانی تریش لە چیەوە سەرچاوی گر بوو و ئێستا بینین کە نەکسەر بەخۆی واقعێت نەبوو بەڵکو بەشێکی زۆری خاچ کوردستانیش بەپی ئامارەکان لە 150 خاچ کوردستان لە دەست چووە. مەبەستمەوەی ئێوە لە هیچ کوێ بەیان نامەکانتان ناتەن بۆ نمونە ئامۆژگاریەکی سەرکردایەتی سیاسی کوردەکان بڵێن ئەوە ڕەغمی ئەوەی کە خواستی خەڵکە بەڵام پێویستی بە لێکۆڵینەوە وردبوونەوەی زیاتر هەیە و نەهاتن بۆ نمونە بڵێن گوێ لە دۆستەکانتان بگرن و ئێوە ڕەنگە لەو بارەیە بۆچوونی خۆتانە وێگومان ئەو ڕووداوانی کە 16 ئۆکتۆبەر ڕوویداوە کاریگەری زۆریشی لەسەر ئێوەش وەکو هێزەکانی ڕۆژهەڵات بێگومان هەیە وەکو چۆن لە بەرنامەی ڕابردوو ئەم بەرنامەیە تەرخان کرابوو وە تێڕوانینی هێزەکانی ڕۆژاوە لەسەر باشووری کوردستان و قسە و بۆ چوون و خلاف و ناکۆکەکانی ئەوانیش بێگومان کاردانەوە ڕنگدانەوەی هەیە و لە هەمان کاتیشە لە ئەم هەفتەیە تەرخان کراوە بۆ تێڕوانینی هێزەکانی ڕۆژهەڵات جەنابتان میوان بەخێر بێن و لە هەفتووی داهاتووات هێزەکانی باکوور میوانن. بەرحاڵ من سپاستانەکەم بۆ بەشداریکردنتان میوانەکانم خوێنمەوە بریتین لە بەڕێز ڕزای کعبی جێگری سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێز حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە بەڕێز عەبدوڵڵای ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەڕێز کەریم پەروێزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڕێز جەعفەری ئەمینزادە لە ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە ئەندامی ڕەهبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە کاک عوسمانی جەعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران بەڕێز کامیل نورانیفەر ئەندامی دەفتەری سیاسی سازمانی خەباتی کوردستانی ئێران بەڕێز ئامەد شاهۆ ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بەڕێز حەسەن قادرزادە ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر بەخێر بن. کاک ڕەزا ئەگەر بەفێتە سولەکەش لە جەناب تۆ دەست پێ بکەم هیوادارم پێشەکیەکەی منە گوێ لێ بوو ئەوەی کە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک و دوجار لە باشووری کوردستان ڕوویدا دەرەنجامی چییە و ئەکرێ بۆ نمونە دیوە پۆزەتیف و نێگەتیفەکانی کامەیە یان مەترسیەکانی بەردەم باشووری کوردستان چییە لە دوای 16 ئۆکتۆبەر؟ زۆر سپاس بۆ کاک ئەنوەر و زۆر بەخێراتنی هەموو ئەو میواناناکەم کە چ لێرە تەشریفیان دانیشتووە و چ لە ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندیان بەم بەرنامەوە هەیە بۆ لێکدانەوەی ئەوەی کە لە باشووری کوردستان گوزەرا لە ڕۆژی 16 ئۆکتۆبر و ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبر و بۆ شرۆڤەکردنی ئەو هەلومەرجەی کە ئێستا باشوور تێککەوتووە من پێم وایە لەوانەیە هێشتا زۆر زوو بێ کە بتوانین لێکدانەوەیەکی هەمەلایەنە بکەین بۆ ئەو بارودۆخە و بۆ ئەو هەلومەرجەی کە ئێستا لە ئارادایە چون لە 16 ئۆکتۆبرەوە تا ئێستا کە زیاد نزیک بە 3 هەفتەی لێ تێپەڕیوە دەتوانین بڵێن لایەنەکانی زۆرتر و زیاتر هاتووەتە ڕوو شی کراوەتەوە و بەرچاو کەوتون. ڕۆژی 16 ئۆکتۆبر دەتوانم بڵێم کە ڕۆژێکی چاوەڕوان نەکراو بوو بۆ زۆر کەس لەوانەیە زۆر کەس پێی وابوو بێ کە دوای ڕفراندۆم بلەخرە بارودۆخەکە بلەخرە دۆخێکی نالەبارە بچێتە پێشەوە زۆر کەس ئەو بۆ چوونیان هەبوو بێ بەڵام بەهەرحاڵ تەنانەت ئەوانیش پیان وانە بوو بەو سورعەتە بەو خێراییە ئاڵوگۆڕەکان بەم ڕێگا تێپەڕ بکە کە هەمومان ئەیبینین لە چەند ساعتە بەشێکی گەورە لە خاکی کوردستان 51% بەپێی ئامارەکانی هێزەکانی سیاسی لە باشووری کوردستان و دەزانین کە بلەخرە سوپای عێراق هەموو ئەو ناوچانەی داگرتەوە و شکۆ و
ئەوەی کە پێشمەرگە لە شەڕی بەتایبەت لە شەڕی دژی داعش سەرڕای دەیان ساڵ خەباتی پێشمەرگانە و ناوبانگی پێشمەرگە بەلەخرە شکۆ و موقعیەتی پێشمەرگە موقعیەتی سیاسی و موقعیەتی گشتی هێزی پێشمەرگەی لە ئەنزاری جیهانیان تا ڕادەیەکی تر هێنا خوارە و کەمی کردەوە. بەڵام بارحاڵ من پێم وایە کە دەبێ ئەگەر بمانەوێت لێکدانەوەیەکی هەمەلایەنە بۆ ئەم بارودۆخە بکەین دەبێ هەم لایەنەکانی ناوخۆ بەڕەسی بکەین هەلومەرجی ناوخۆ موقعیەتێک کە هەرێمی کوردستان تێدا بەسەر بردووە و هەم لایەنی دەرەکی چ عێراق و چ هێزەکانی هاوپەیمانان ڕۆژاوا و ئەمریکا کە لە ناوچەکە هەیەە و ئەو بارودۆخەی کە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە 6 ساڵی ڕابردوو بە تایبەت تێدا بەسەر دەبات دەزانین کە شەڕێکی نیمچە جەهانی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ئارادایە کە بێگومان تەسی لەسەر بارودۆخی هەرێم و موقعیەتی هەرێم و موقعیەتی هەرێم و موقعیەتی عێراق و ئەوانە هەمووی دەکا. بۆیە من پێم وایە کە دەبێ هەم بارودۆخی ناوخۆیی هەرێم بدەینە لێکۆڵینەوە بەرباس کە من پێم وایە ئەوە خاڵی گرنگ و خاڵی ئەساسیە بۆ لێکدانەوەی ئەو پێشاتانەوە ئەو ڕووداوانەی کە دوایش لە ڕۆژی 16 ئۆکتۆبر و دوای 16 ئۆکتۆبر ڕوویداوە. پس ئەگەر زۆر لەم بەشە لە قسەکانمانە لەم بەشە لە قسەکانمدا کورت ئاماژەی پێ بکەمەوە ئەوەیە کە هەم دەلایل و هۆکاری ناوخۆیی دەبێ بدەینە بەرباس و هەم دەرەکی. بۆیە بە تایبەت من تاکی لەسەرواکەم کە هۆکار و دەلایلی ناوخۆیەکەی زۆرتر دەبێت. باشە من دوای دێم وڵات کاک حەسەن ڕەحمان پەنە بۆ چونێکەیە کە پێی وایە ئەوە تووشی هەڵدێر بووە هەڵدێرێکی ئەسکەریە و بێگومان پێویستی بە خۆداچوونەوە پیاچوونەوە بۆ سیاسەتی ڕابردوو هەیە کە دەرەنج ئەم بارودۆخەی لێکەوتوتەوە و هەمیشە ئەرئەواڵین کە پێویستە هەڵەکان دووبارە نەکەینەوە کەچی بە درێژایی مێژوێم بەردەوام هەڵەکان دووبارەکەینەوە هەڵەکان بریتێلەوەی کە وەکو پێشەکی باسم کرد نایەگرتووی سیاسی هێزە سیاسیەکان نایەگرتووی خطابی و تاگڕەوی لە سیاستکردن و زۆر بابەتی تر پێ دوایە یعنی ئەگەر سەرەتا پێم بڵێ جەناب ینی پێ دوایە فاکتەرەکانی پشت ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر چی بوو و ئێستا ئەبێ چی بکرێ ئەو جگەل ئەو فاکتەرانی کە دواتر باسیەکەین کە ڕزا باسی کرد فاکتەری ناوخۆیی و زاتی فاکتەری ناوچەیی و نێودەوڵەتی. سپاس بۆ بەڕێستان و بۆ میوانەکان هەروەها بۆ بیسەرانی ئەم بەرنامەیەش ئەوەی ڕاستی بێت لە هەڵەیەکی عسکەری و دەستپێکردن بۆ خۆی هەڵەیە چونکە ئەمە ناتوانێت جواب دەرەوە بێت بۆ بڕیارێکی سیاسی گەورە بۆ بڕیارێکی سیاسی مێژوویی کە لەسەر ئەم مەوزوع دراکە بە ناوی ڕەفراندۆم و بەڵێندان بەوەی کە سربەخۆیی کوردستان لە داهاتوویەکی زۆر نزیکە مسۆگەر دەبێت ئەوە ناتوانێت جواب دەرەوە بێت پسکەوایە مەسەلەکە سیاسیە. مەسەلە سیاسیەکەیش ئەوەیە کە ناکرێت لەو دوو هۆکارە ئەسلی خۆمان ببوێرین هەم ناوخۆیی هەم دەرەکیە تاو جێگایی بە بڕیاری ناوخۆیەکەی دەگەڕێتەوە بە باوەڕی من هەم ئامادەکاری پێویستی بۆ نەکرابوو و هەم ڕاستیەکانی جۆک و خۆی بە خەڵک نەوترا ئەوەی کە دواتر قەوماوە ئەوەی کە ئەمڕۆکە لە گۆشە و کلێنی بابەتەکان و نووسراوەکان و دوکومنتەکانە دەیبینین لەگەڵ ئەوەی کە پێشتر بەڵێنی دەدرا زۆر جیاوازن بێکەوە قسە لەسەر ئەوە دەکرات کە پشتیوانی نێونەتەوەیمان هەیە پشتیوانی ناوچەیمان هەیە سربەخۆیی مسۆگەرە هەمووی ئەمانە وعدرا بە خەڵک بەڵام لە عەرزی ماوەیەکی زۆر کورتە هیچ کەم لەمانە نەهاتە دی پس کەوایە ئەو ڕازگۆییە ئەو وتنی حەقیقەتەی کە دەبێت بە خەڵکی کوردستان بوترێ ئەوە نەکرا بەڵکو لەسەر ویستێکی ئینسانی ویستێکی حەقتەڵەبانە کە خەڵکی کوردستان هەیەە بۆ مەسئلەی مافی دیاریکردنی چارەنووس لەسەر ئەوە بە نەوعێک بە شێوەیەکی خراپ سوء ئیسفادە کرا. ئەمە چۆن کرا بۆچی کرا چێکرا خۆ وەختی خۆی ڕاگەیەندرا بەرپرسی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێم ڕایگەیان کە بەرپرسی چاکە و خراپەی ئەمە لە ئەستۆی منە بەڵام ئەمە تەنها لە ئەستۆی یەک کەس نییە لە بیرمان نەچێت کە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان ئەوانەیشی کە تاکوونێ سعاتی سفر لەگەڵی ڕۆیشتن گشتیان چوونە پشتی ئەم بڕیارە
بەغەیرەز کۆمەڵێک کەسانی وەک چالاک و ئەوە نەبێت باقی هێزەکان چوونە پشتی و پشتیوانیان لە مەسئلەیە کرد پس کەوایە لەم ناوەدا باوەڕی من فاکتۆری خەڵک مهمترین فاکتۆرێکە کە لە بەرچاو نەگیرە و بەویست و ئارەزوو ئاواتەکانی ئەو خەڵکە بەنەوع کایەکرا ئەوە لایەکی بوو لایەکی دیکەشی ئەوە بوو کە ئەوەی کە بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد ساڵیانێکی زۆر لە سیاسەتە کورد لە مەیانی شەڕ و لە پێشمەرگایەتی لەوانەدا کەمی نەهێناوە بەڵام هەمیشە لە سیاسەتا دۆڕاندوێتی و ئەو سیاسەتەیش هەمیشە لەسەر تەوهم سوار بووە ساڵی 75 بێنەوە بیری خۆتان بە چی ئەو شۆڕشێکە 120,000 چەکداری هەیە 70,000 هێزی بەرگری هەیە لە عەرزی 24 ساعاتە ئەوەی بەسەردێ ساڵی 91 بێنەوە بەرچاوی خۆتان چی بوو باعثی ئەوەی کە ئەو کۆڕەوە و بە ملیۆن خەڵک ئاوارەیش شاخەکان و ئەمدی و ئەودی و ئەوانە بوو و ئێستش ئەوە بێنەوە بەرچاوی خۆتان درێژەی پرۆسەیەکە ئەمە پرۆسەیەکی سیاسی حرەکەیەکی سیاسیە کە ئەم حرەکە سیاسیە وەزئی واقعی لێک ناداتەوە تەوهمی هەیە لەسەر ئەساسی تەوهمەکانی خۆی هەر ئەو ڕۆکەشت مەشایکە کۆنگرێسمەنێک لە کۆنگرەی ئەمریکا فلان قسەیەکی کرد بابە ئەوە خەڵک فریودانە دووبارە خەریکە دەکرێتەوە بۆیەکانی ڕاستیەکان بە جێگای خۆی بۆیە هەم ئەو هۆکارە دەرەکیەکانی کە ئەو درۆیانەی کە لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کرا و هەم سیاسەتی ناشەفافی بەرپرسانی هەرێمی کوردستان و سوارکردنی سیاست لەسەر تەوەهم و نەوتنی ڕاستیەکان بە خەڵکی کوردستان بە باوەڕی من ئەو هۆکارە ئەسلیانە بوون کە لەم وەزیەتەدا هاتە پێشەوەوە ناکۆکی نێوان حیزبەکانیش کە تۆڵەکردنەوەی لە یەکتریشی تێدا بوو لە مێژوێکی خوێناوی کە بەیەکەوە بوویانە لە تەخوێن هەمووی ئەوانە هۆکار بوون باشە کاک عەبدوڵڵا ئازەربار کاک حەسەن ئەڵێ ینی هەمیشە ئەوە قسەیە کرد ئێوە ینی مەبەستی من و باشووریەکانە ئەوە بوو باشە ئێوە بۆچی نەتانتوانی جگە لە ئەوەی کە بەیان نامەیەک دەرکەن ینی مەبەستم ئێوە بەستم کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشانەوە بەستم هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بۆچی نەتانتوانی تەشخیصی باشتری ڕووداوەکان بدەن بۆ نمونە بە بەرزانی بە یەکێتی بە پارتی و بۆچی نەتانتوانی تەنها بەیان نامەیەک ئیکتیفا نەکەن و قسەکەش ئەوەیە کە ئەو پێم وایە مەسەلێکی گرنگ هەیە لە سەرکەوتنەکان هەزار خاوەنی هەیە و شکستەکانیش کەس ساحیبی نییە ئێستا وای لێ هاتووە ئێوە ژەتانەیەوە هەموو شکستەکانی کە هەیە بیخەنە ملی مەسعود بارزانی یا با بڵێن باشووری کوردستان و بڵێن ئێمە قسەیەکمان کردو تا بوو ینی خۆ ئەو بەیاننامەکانی ئێوەشم لەبەردەستە و من تەنانەت بۆ نمونە لە لێرە مەساحەبەی بەڕێزان عەبدوڵڵای موحتەدی بەڕێز مستەفا هیزری بەڕێز کاک عومەری ئیلخانی زادە بەڕێز کاک مستەفای مەولودیشم کردو ئەوان تەییدێکی ئەو 100% تەییدی ئەویان کردووە و من هیچیشم نەبینی کە ئەوان مەترسیەکان بخەنە ڕوو لانی کەم ئەوان تەجربە بۆ ئەزمونێکی سیاسی زۆرتریان هەیە بوو ئەوەش بکەن بەڵام ئێستا دیارە مۆزوعەکارەوەیە کە شکستەکان کەس خاوەنی نییە و سەرکەوتنەکانیش هەزار خاوەنی بۆ دروزە بێ سڵاو بۆ بیسەرانی ئەو بەرنامەیە بۆ میوانە خۆشەویستەکانی من پێم وانە هۆکاری ئەوەی هەڵوێستی ئێمە چییە و نەقشمان چەندە تێدا بۆ زانیاریەکان و ئیتلاعاتەکان لای ئێمە نەبوون بۆی پێوەرێک دروستکەین بۆ ئەوە نەقشی ئێمە وەکو کوردستانی ڕۆژهەڵات وە هێزەکانی لەگەڵ نەقشی هێزەکانی باشوور بە تەواوی لێک جیاوازە ئەوان بکەری کایەکە بوون ئێمە چاودێرێک بووین ئێمە نەقشی ساپۆرتکەرمان هەبووە پشتیوانیمان هەبوو خۆمە نەقشی ئەکتیڤ لەوەماندانەوە نە پەیوەندەکان بە ئێمە بۆ نەزانیاریەکان بە ئێمە بۆ نەیتەلاعات و هەموو ئەو داتایانە لە بەردەستێمەدا کۆ بوون تاوەکوونێ ئێمە تەحلیل و لێکدانەوەی پێ بکەین کە ئایا شانسی سەرکەوتنەکان زۆرترە یا کەمتر هەڵوێستی ئێمە ئەوەی بە بەیانیەکە و بەوانە دەگەڕێتەوە ئێمە و هێزەکانی دیکەش بە نەزەری من هەڵوێستێکی دروست بووە و تاوەکوونێ ئێستاش نەمدیوە هیچ هێزێک لێی پەشیمان بێتەوە و خەتاکەی بخاتە ئەستۆی خەڵکی دیکە ئەوی ژەوەیە ئایا کورد مافیەوەی هەیە ڕفراندۆم بکا بۆ سربەخۆی خۆی هەموو هێزەکان کوتویانەوە مافێکی ڕەوایەوە پشتگیریان لێ کردو لەم پرۆسەیەشدا لە کوردستانی ڕۆژهەڵات کەرنەڤاڵەکانی دوایە هەمسووی ئەمانە لێرە بۆ ساپۆرتکردن و پشتیوانیکردنەکەیەوە و هەڵوێستانەیە ئێمە گرتومانە و سەردەم هەمووی بۆ ئێمە قابلی دیفاعە نەشمان کتۆ عامیلی شکستەکەی کەسێکە لایەنێکە من واش بیر ناکەمەوە کە تاکڕەویەکەیە لە نێو خۆی مناقشاتی هێزە سیاسەکاندا تاکڕەویەکە بێ من کۆڕەویەک دەبینم
93% خەڵکی ئەو هەرێمە دەنجی دا ئەوانەی بەشداریان کردو لە پرۆسەکەدا دەنجیان داوە بە ڕێفراندۆم و ئەو هێزانەی کە مخالیف بوون دەبوو ڕقتر و قایمتر بوەستنەوە مانع ببن ئەگەرەوە نەبوو دەبێ ئەوانیش ئەسقەزا دەرەنجامەکانی قبول بکەن و نەتیجەکەی هەر شتێک کە خۆیان بە شەریکی ئەم حاڵەتە بزانن من پێم وایە ئێمە لەسەرمان بۆ پشتگیری و هەمسووی ئەوە بکەین کە کردومانە هەرەوەندەش لە دەست دێمە دێ ینی ئێمە هیچ نەقشێکمان نەبوو نەتەنها لایەنێکی دیاریکراو کە دەڵێ بۆچی ئامۆژگاری نەکراون هیچ لایەنێک پرسێکی بە ئێمە نەکردو ئێمە دەینێکی نەتەوەیی خۆمان دەینێکی شۆڕژگێرانەی خۆمان بەعزەن سیاسی خۆمان لە هەرێمی کوردستان و لە کوردستان لە چوار پارچەی کوردستان وەدی تحقیب کردو و بەرەوە ئامانجا هەنگاومە هەڵێناوە کتومانە کوردان مافی خۆیانە بە چارەنووسی خۆیان بۆ خۆیان دیاری بکەن ئەوە مافێکی زۆر زۆر تەبیعیە بە نەزەری من هیچ کەسێک چێژن کۆڵ لەوە کاک جعفەر بێمە لای جەنابێت ئەگەر پرسیاری ئەوە بکەم پێش فاکتەرە زاتی و ناوخۆی و ناوچەیەکان کە ڕۆڵی گرنگیان هەبووە بەڵام بێگومان نەخوێندنەوەی دقیقی سەرکردایەتی سیاسی کوردیش هۆکار بووە ینی پێدوانی هۆکارەکەی لە کاتێکە ئەم ڕووداوی 16 ئۆکتۆبەر ڕووەدا لە کاتێکا مەسەلەی ڕیفراندۆم دێتە پێشەوە لە کاتێکا شکستی ڕیفراندۆم دێتە پێشەوە پەیوەندیەکانی هەرێم و بەغا تا ئەو پەڕی وێرانە بێ کە بۆ نمونە جەنابی مام جەلال کۆچی دواییەکە و بەڕێز نەوشیروان مستەفا وەکو یەکێ لە سەرکردەکان و ڕابەرانی باشووری کوردستان کۆچی دواییەکە و بەداخەوە گرفتی ناوخۆی هێزە سیاسەکان زۆر دەبێ ینی بۆ نمونە بۆ چوونێکی ئەڵێ بۆچی لە سەردەمێکە کە مام جەلال سەر کۆماری عێراق بوو بۆ هەموو کێشە و قەیرانەوە بارودۆخی عێراق و هەرێم باشتر بوو لە ئێستا و پەیوەندیەکانی شیعە و سوننە و کورد باشتر بوو لە ئێستا بۆچی ئێستا ینی پێ دوایە غیابی ئەوان ڕۆڵی هەبوو و بۆ ئەگەر جەنابی مام جەلال لە ژیاندا بوویە بەری بەم کارە ساتانە بگرتایە وەک پرسیارەکە دیوەکەی تریا با بڵێم قسەکە ئەوەیە کە بارزانی بە تەنیا بۆ خۆی بڕیاری لەم سەر بۆ سەرەدا و تەنانەت خۆشتان ئاگاتان لێ بوو لە دوایین لێدوانەکانیە پەنجە ڕاوەشان وتی حساب بۆ هیچ کەس ناکەم بەسڵاو بۆ جۆگرەکان و بۆ میوانەکان بەڵێ سپاسدانەکەم من پێم وایە ئەوەی کە سەرکردەکان و بەڕێزان مام جەلال و کاگنەوشیروان بایەتن نەخشیانە بوو معلوم بوو بەڵام ئایا حتا بوونی ئەوانیش ئەیتوانی بۆ داهاتوو وەسعەتی خەڵکی کورد لە کوردستانی باشوور بگۆڕێ ئەزانم تەوازونی هێزەکان گۆڕا بە دوای نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلالە نەک فەوتیشی حتا بە دوای نەخۆشکەوتنی بەڕێز مام جەلال و کاگنەوشیروان وەسعەتەکە گۆڕا معلوم بوو پارسەنجی هێز بە قازانجی هێزی سەرەکی لە کوردستانە و کاک مەسعودیش کە سەرۆکی هەرێم بوو شتەکان بۆ خۆی دیارە خەڵکی دیکەی بەشدار ئەدا بەڵام زیاتر بۆ خۆیان دایان بڕێەوە پارتی دموکراتی کوردستان تەواوی سیاست هەیە کە بوویان و ئەوانە ئەوە بەشێکە بەشێکی دیکە ئەوەیە ئایا مام جەلال وایە جەنابەت باسە کرد کە شەڕ نەدەبووە ئەم وەسعێتە نابوو من پێم وایە ئەمانە پیلانی دەوڵەتی ئێران لەگەڵ عێراق بۆ دوای شەڕی داعش ئەوە بووەکە بە هەر شێوەیە بێ جا ئەگەر توانیان بە شێوەی سڵحامیز نەیانتوانی بە شێوەی دیکە ئەو ناوچانەی کە پێشوو بەجیان هێشت بوو لە شەڕە ڕایان کردبوو داعش گرتبوونی پێشمەرگە گرتبوونیەوە ئەیانویست ئەو شوێنانە هەمووی بگرنەوە و حتا ئێستاش بەرنامەیان هەیە کە لەوە زیاتر فشار بێرم بۆ کورد بیبەنەوە حتا حکمی زاتیش ئەگەر لە منە پرسی دەوڵەتی عێراق دەوڵەتێکی دموکراتیک نییە لە ئەوڵ هاتە تێرە شتەکان تەوافقیە بەڕێئی نییە منزورمەیە وەسعەتی کورد لە کوردستانی باشوور من ناسمە سەر ئەوە ئایا ڕفراندۆم بکرایان نەکرا چونکی ڕفراندۆمیش نەکرایە ئەو سەلایەتە پێش دەهات بۆ خەڵکی کورد جا شێوەکەی فەرقیە کرد ئەوەی ئەمریکا
دێت مەسەرەن ئەڵێن ئەوە ئەمریکا دۆستمان بوو وای کرد معلومە ئەبێ خەڵکی کورد و ڕەهبەرانی کورد ئەوە بزانن کە ئەمریکا عێراقێکی قەویەوێ لە مەقابڵی ئێران و تورکیا عێراقێکی لاوازی ناوێ ئەبێ خەڵکی کوردەگەیەوێ بۆ خۆی کار بکە ئەگە ئەو سیاسەتەی پێ باشە ئەبێت وە دوای ئەمریکا بکەوێ بێ بە قسەشی بکە من منزورمەوە نییە بێ بە قسەی بکە بەڵام ئەگەر پێی خۆشە دۆستی بێ دەبێ بە قسەی دۆستەکەی بکە کە من ئەمریکا بە دۆستی خەڵکی کورد نازانم پێم وایە ئەمریکا تاو حەدەتێ بەرەو بەرژەوەندیەکانی خۆیەچێ خەڵکی کورد ئەبواە نەوعێکی دیکەی لە سیاست بکە ڕابردووە وە لە داهاتووشە ئەبێ نەوعێکیکە لە سیاست بکە هەر ئەم سیاسەتەی کە ئێستا گرتیانەتە بەر غەڵەتە غەڵەتەکەی بەو معنایەکە بە زەرەرە ینی بڕۆنە مزاکرە لە رابطە لەگەڵ ئەو شتانەی بوویانە کە ئێستاش ئەم نەختەی کە ماوە حتا لەوەش مەحدودتریانەکەن تەواوی شتەکان مساحبەکانی عیبادی هەمووی ئەوانە ئەوە دەرەخە ئێستا کوردستان بە ناوی هەرێمەوە ناو نابن بە ناوی پارێزگاوە ناویە بن کوردستان بە ناوی باکوور و ناوە بن ئەمانە هەمووی سیاستێکە کە دیکتەکراوی جمهوری ئیسلامیە بە دەوڵەتی دێمەولات کاک بەڕێزکا عوسمان جعفەری پێدوانی ئێوەش کەم و زۆر بەرپرسیاریتیان کەوتوتە سەرشان ینی هەمووتان وەکو بەکە عەبدوڵڵا بەیان نامەتان دەرکردووە و پشتیوانیتان لە ڕیفراندۆم کردووە و پێتان وە بۆ ئەو مافێکی بێ ئەم لای خەڵکەوە و تەنانەت ئێوە لە دەورانی پێشووتدا ڕاتانگەیان هەمووتان هێزە سیاسیەکانەوە ئێمە بووین کە خەڵکی بە ڕۆژهەڵاتمان هەنداوە بۆ جۆش خۆش بێنە سەر شەقامەکان بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینین جۆرێکی ترە من ئەزەکەم ئاڵگۆڕ بەسەر تێڕواینەکانی هەمووتان داهاتووە کە بۆ مانایە کە پشیمان بوونەوەلی بەڵام بۆ مانایە کە ئێوە پێتان وا بوو ئەبوو پەلە نەکەن لە ئەو پشتیوانیە بێقەید و شەرد و پشتیوانیە زۆر و زەوەندەی کە مەترسیەکانتان لەبەر چاو نەگر بوو و پێتان وایە ئەبوو تەشخیصی باشتر تامدایە ئەو دروستە ڕێز و حرمەت بۆ هەموویەوە عەزیزان و گوێگرانی عزیزی دەنگیگەلی کوردستان لە ڕاستیە ڕاستە یعنی ئێمە هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لایەنە سیاسیەکان و پارچەکانی تری کوردستانیش نەکتەنیان ڕۆژهەڵات و خودی باشووری کوردستانیش بە هەموو لایەنەکانیوە پێمان باش بووە ینی سربەخۆیی بێت لە ڕێگەی ئەم ڕێفراندۆمەوە کە ئەکرێت حەقێکی مسلەم و حەقێکی بێ ئەملاوەلای ملەتی کووردە پێم وایە هەمومان لەو بەیان نامانەی کە داومانە ئەمانمانە باس کردووە بەڵام سەر ڕێ ئەوەیش تاکیدمان لەسەرەوە کردووەتەوە کە یەکگرتوویی نەبێت لە نێو هێزە سیاسیەکانی کوردستانە تایبەت ئەمەی لە باشووری کوردستانە هەیە ئەو هێزە سەرەکیانەی کە لە باشووری کوردستانە هەیە ئەنجامی ئەم ڕێفراندۆمە شتێکی ئەوتوی لێ ناکەوێتەوە بەڵکو حتا لەوانەیە بە زەرەری گەلی کورد لەم پارچەی کوردستانە بکەوێتەوە کە تەبیعەتەن دیارە زەرەری پارچەکانی تریشی تایە ئێمە لەم ڕوانگەی نەتەوەی بوونی مەسەلەکەوە پشتیوانی خۆمان دەربڕیوە بۆ ڕێفراندۆمێکە لە باشووری کوردستان ناکرێت ینی ئەوە نەبووە کە وەکو کاک عەبدوڵڵای ژووتی ئێمە لە ریزەکاری مەسایلەکان ئاگادار بین حتا ئێمە مەسەلەن پرسمان پێ نەکراوە بۆ هیچ شتێک ئێمە وەکو ئەرکێکی نەتەوەی خۆمان شتێک لە باکوورە قۆمێت پشگیریەکەین شتێک لە ڕۆژاوی کوردستانە ڕۆدا پشگیریەکەین شتێکی لە باشووری کوردستانە ڕۆدات پشگیریەکەین بەڵام ئەمەی کە مەسەلەن ببێ بە هۆی ئەوە کە بڵێن ئەم پشگیریانەی ئێمە سەبەب بووە یا بەشێکە لە ئەو بڵێن کەم و کورتیانە کە کراوە و دەبواە ئێمە پێشمان بەم شتانە بگرتایە لە ڕاحقیقەتە ئەمە لە کاروباری ئێمە نیە چونکو لە ماوەی ئەم ساڵانە کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستانن هەموو کاتێک بە پەرسپەکتیفی نەتەوەیانە لەگەڵ هێزەکانی باشووری کوردستانە نێزیک بوونەتەوە هەڵسو کەوتیان کردو بەڵام بەداخەوە ئایا هێزەکانی باشووری کوردستان ئەمانان لە ڕۆژهەڵاتی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان وەرگرتووە یانە ئەوە جێ قسەیە زۆر جار ینی ئەمە گلەیی ئێمە بووە لە سەرکردایەتی باشووری کوردستان کە بۆچی ئەوەندەی کە ڕاو بۆچوونی مەسەلەن ئێران وەرەگرێت
تورکیا وەرەگرێت جێگەی تر وەرەگرێت بۆچی ئەوەندە ڕاو بۆچوونی هێزە سیاسەکانی کوردی وەرناگرێت پێم وایە دیسانیش پارادۆکسێک لە هەڵوێستەکانی ئەوە هەیە وەکو هێزەکانی تریژەوەی کە ئێمە لە ڕابردوو بینیمانە پارتیژانی ئازادی کوردستان پەژاک وە تەنانەت کۆمانجباچێ کوردستان کەچەکە و پارتیکرەکانی کوردستانیش پەکەکە ڕایانگەیاندوە کەوان پشتیوانی لەو بۆ چوو ناکەن بۆ نمونە لە دوایین نووسینی تۆدا چەند پرسیاری جدیت خستۆتە ڕوو بە ناوی پێناسەی نوێ بۆ بارزانانی لەلایەن پارتەکانی ڕۆژهەڵات قورسایی سیاسیان نایڵێت ینی پرسیاریوەت کردووە لە باشووری کوردستان چ دەگوزارێت بۆچی گەلی کورد پێگەی سیاسی لە هەرێم لاواز دەبێت کێ بە پرسیارە لەو دۆخە لە باشووری کوردستان دەگوزارێت لە مەتنی نووسینەکەدا نووسیوتە یا با بڵێن بۆچوونەکەی جەنابێت کە بە بۆچوونی پەژاکیش ئاماژاکرێ ئەنجامدانی ڕیفراندۆم کە دواگورزی کوشندەی پارتی و بارزانانی لە دەستکەوتەکانی کوردەوە وەک بوومە لەرزەیەک بۆ هۆکار کە ئیلادەی گەلی کوردستان سەرۆژێر بکات باشە هەموو خەڵکی کوردستان پێیان وا بوو کە بەرزانی توانێت دەوڵەت بۆ کورد دروستکە و ئیرادەی گەلی کووردە ئەو نوێنەرایەتیەکە کەچی ئێستا پەچەوانە بۆتەوە کە پێ دوایە ئەوە بۆ چوونەکانی بەرزانی بووە کە ئیرادەی گەلی کوردستانی ژێرە ژوور کردو بوومە لەرزەیەکی لێتەوە سەرەتایمیش ڕێز و حرمەتمان بۆ میوانانی بەڕێز و بینەرانی بەرنامەکە هەیە ئێمە پێشتر ڕاوبوچنەکانی خۆمان ئاشکرا ڕاگەیاندبوو لەسەر بابەتی ڕفراندۆم ئەومان ڕاگەیاندبوو کە ڕفراندۆم مافێکی ڕەوای هەرگەلێکە بەڵام ئاماژیشمان بەوە کردبوو بەڕێوەبردننی لەو قۆناغەدا گونجاو نییە و دۆخەکە نالەبارە ئیدە هەندێک فاکتۆر هەبوو کە دەستی نەیەدا چون ئەو مەترسیانەی کە لە ئێستا لە ئارادا هابوون ئێمە پێشتر ئاماژەمان بە مەترسیەکان کردبوو یانە هەندێک خاڵ پێویست بوون کە پێک بەهاتایان دواتر ڕفراندۆم سەری دەگرت خاڵی یەکەم کە لەو قۆناغا لە ڕۆژەفدا هەبوو بۆ هەموو گەلی کورد مەسلەی یەکێتی نەتەوەی کورد هەبوو بە تایبەت کەنەکە لە هەموو بەشەکانی کوردستان چەندین ڕاوێژی نەتەوەی بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی بەست بەڵام دەبینین بۆ من ئەوم ئاماژە کردووە کە وەکو گرزێکی کوشندە لە دەستکەوتەکانی کووردە چون لە پشتی ڕفراندۆم بەڕای ئێمە دەوڵەتی تورکیا و حکوومەتی AKP لە پشتی ڕفراندۆمدا هەبووە و ڕفراندۆمیش وەکو سناریۆیەک بۆ لاوازکردن بۆ سەرنەوەی دەستکەوتەکانی گەلی کورد لە بەشەکانی دیکەی کوردستان و بە تایبەت هەرێم ئەوش کە ئێستا هەر کەس دەیبینێ ئەو سناریۆی ئەردۆغان یا دەوڵەتی تورکیە سەری گرت ئەوەی کە یاری سەرەکی لە ناو ئەو گەمەیە پێکەنا مەسعود بەرزانی و پارتی دموکراتی کوردستان بوو بەڵام دیسا بەرپرسی سەرەکی دەبێت ئەو بێت بەڵام پارتەکانی دیکەی کوردستان هەرێمی کوردستان ڕۆڵیان هەیە لە ئەو دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوویداوە بەڕای من جیا لە نەوەی نوێ و تەفگەری ئازادی کوردستان هەموو لایەنێک پشگیری ڕفراندۆمی کرد چووە سەر سندوقی دەنگدان خەڵکی هەهاندا کە بڕۆن سەر سندوقی دەنگدان ئەو کاتە دۆخێکی کە ئێستا هەیە هەموو لایەنێک بەرپرسیارن لەو دۆخی کە هەیە ئەی بۆی بەڕای ئێمە دۆخەکە مەترسیدارتر ببێت لەوەی کە هەیە مەترسیدارتر دەبێت چۆن ئەو هێرشەی کە هەیە تەنیا باشووری کوردستان نییە هەموو بەشەکانی دیگەی کوردستان دەگرێتە ناوخۆ پلانێکی نێو دەوڵەتی لە دژی کووردە ڕفراندۆمیش بووە ستارتی هێرشی داگیرکەران بۆ سەر دەستکەوتەکانی گەلی کورد ڕفراندۆم بووە هۆکاری ئەوەی کە داگیرکەرانی کوردی لە یەک نزیک کردەوە دەستکەوتەکانی ئێمە لە باشووری کوردستان نیوی خاکی هەرێم جارێکی لە ئێمە سندرایەوە گەمارۆ لەسەر هەرێمی کوردستان دروست بوو کێڵگەنەوتەکان لە دەستی کورد لێرە وەرگیرە ئەی بۆی شتێکێکە گوتراوە بێگومان واتاکە تەواو دەکا و ئەوەیش کارەساتە ئێستا لایەنەکانی باشووری کوردستان و تەنانەت لایەنەکانی بەشەکانی دیگەی کوردستان دان بۆ شکستەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە نانێن و هەر کەس هەوڵەدا خۆی بکاتە قارەمانی ئەو شکستە گەورەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بۆی بەڕوانگەی ئێمە ئێستا لێرە هێڵی دەوڵەت نەتەوەی کلاسیکی کورد لە باشووری کوردستان شکستی پێهێنا لەبەر ئەوەی لێگەڕینی ئێمە هەموو گەلی کورد لە باشووری کوردستانە دەبێت بە دوای ڕوانگەیەکی نوێ بۆچوونێکی نوێ یا هێڵێکی تازە لە هەرێمە هەبێ چون دوای 26 ساڵ کارنامەیەکی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە دەبینین باوەڕ دەکەم پشتبەستن بە سیاسەتێکی دوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستانە هیچ کێشەیەک چارەسەر ناکە قەیرانەکان قوڵتر دەکا و بێگومان کاریگەری لەسەر دۆخەی کوردستان باشە دێمە لات بەڕێزکا کەریم پەرویزی ئەم کاتت باش گوێ لە دەنگی منە ئەم کاتت باش بەڵێ
کاکەریم بە ڕێزانەی کە لە ستۆدیۆ قسەیان کرد حتمما ڕەنگە کەمێکی گوێ لێ بوو بێ قسەکە لەسەر داواکانی باشووری کوردستان و خۆناغی پۆست ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبرە ئەوەی کە ئێستا لە باشووری کوردستانە گوزەرێ پێ دوایە چییە و حزبی دیموکراتی کوردستانی ئێران بێگومان لە ڕابردوو بە ڕاگەیاندنەکانی لەبەردەستی منە پشتیوانی کرد لە پرۆسێ ڕیفراندۆم ئێستا پێتان ئێستا هەڵوێستان چیە ئێستا شەر پشتیوانیەکەن لەو بارودۆخێکە هەیە یان ئێوەش هۆکارێک بوون لە ناو هۆکارەکان بەڵام هۆکارێکی بچووک ینی یەکێک بوون لە هۆکارە بچووەکان کە نەتانتوانی تەشخیصی دروست بن بۆ ئەو ڕووداوانەی کە بەهۆی ڕیفراندۆمەوە لێ یەکەوێتەوە بۆ باشووری کوردستان تووشی ئەو کێشە و نەهامەتی و گرفتانە دێت. سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ میوانانی بەڕێزی بەرنامەکەتان وە لە ڕێگەی ئێوەشەوە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو گوێگرانی بەڕێزی دەنگی گەلی کوردستان ئەوەی کە ئێمە وەکو حیزبی دیموکرات لە پێش ڕفراندوم و لە سەردەمی ڕفراندومەکەش ڕامان گەیاند وەکو حیزبێکی خاوەن پرەنسیپی نەتەوەی پشتیوانی لە پرەنسیپە نەتەوەیەکانی کورد بە هەموو بەشەکاندا دەکەینەوە وەکو پرەنسیپی نەتەوەی چاومان لێ کردووە و ئەگەر ئەو ڕفراندوم و بەو شێوە ئاکامەکەی نەبووە بە هەر شێوەکی دیکەش بێت یا لە دەیەک دیکەدا و لە شوێنێکی دیکەی کوردستاندا تکرار بێت و دووپات بێتەوە ئێمە وەکو پرەنسیپی نەتەوەی دووبارە پشتیوانی لێ دەکەین چونکە ئێمە مافی کورد دەزانین کە لە هەموو بەشێکدا وەکو هەموو نەتەوەیەکی ئەم دنیاە خۆی چارەنووسی خۆی دیارکات ئەوە پرەنسیپێکی نەتەوەیە و لە ڕێگەی ڕفراندومشەوە پرەنسیپێکی دیموکراتیکە کە پرەنسیپێکی جیهانیە ئێمە بەپێ ئەو شتانە پشتیوانیمان کردووە و پشتیوانیشی لێ دەکەین بەڵام ئەوەی کە کاتەکەی چۆن بەڕێوە دەچێت کێ تێدا بەشدارە کێ بەشدار نییە چۆن دای دەڕێژی میکانیزمەکانی چیە ئەوانە پەیوەندی بە ئێمەوە نەبووە ئێمە وەکو حیزبێکی سیاسی بەشێکی دیکەی کوردستان وەکو بزوتنەوەی لە بەشێکی دیکەی کوردستانە چاومان لاو بەشە کردووە دەخاڵەت و دەستێوەردانیشمان لەو بەشدا نەکردووە کە کێ دەیکات و چۆنی دەکات و کاتەکەی چییە ئەوە پەیوەندی زۆر بەیەمۆنیە وەکو وایە کە ئێمە چاوی لێ بکەن بڵێن مەسەلەن دوای نوسکۆی 1975 بین مەسەلەن نەسیحەتی یەکێتی نیشتمانیمان کردایە کە ئێوە ئێستا کاتەکەی نییە جارێ دەستمەکەنەوە بە خەبات ڕای گرن مەسەلەن بۆ چەند ساڵێکی دیکە لە وەختێکی تردا دەستکەنەوە بەخات ئەوە ئیشی ئێمەنی کاری ئێمە نییە کە وەخت و میکانیزممانە بۆ ئەو بەشاندانێکەوە بەڵام وەکو حیزبێکی نەتەوەی هەر کاتێکە پێویست بووە چیمان لەدەسات بۆ پشتیوانی لە خەباتی کورد لە بەشەکانی دیکەدا کردومانە بەڵام ئاکامەکەی ئێستا وای لێ هاتووە ئەمە ئەوە نییە کە بڵێن زۆرمان لێ نەزانی بێت و نەزانین مەوزوعەکە چییە هەروەکو سەرانی سیاسی لە کوردستانی باشووریش خۆیان ڕایانگەاندووە حکوومەتی بەغدا ڕفراندوم بکرایە یان نەکرایە بە شوێن بیانەوە دەبوون کە دەسەڵاتی کورد کەم بکەنەوە لە ناوچەکەدا هەروەکو بەڕێز کاک مەلا بەختیاریش لە بابەتەکەی خۆیدا ئاماژە پێ کردووە خۆ ئەو کاتێ ئۆپراسیۆنەکانی دەجلە و هەرم عەبدولعومەی زەیدیە کە ئێستا دووبارە دایان ناوەتەوە هێزیان جوڵاند و هاتن بۆ دەوروبەر کەرکووک 2007 بوو خۆ هێشتا چەندین ساڵ پێش لە داعشیش بووە و شتانەدان دەکرد بۆیە ئەوە وەختێک دەسەڵاتی ناوەندی لە عێراق لە ئێران لە تورکیە لە هەڵ ئەو بەشانێکە کوردی تێدا دابەشکراوە دەسەڵاتێکی دیکتاتۆر و سەڕەوەیەوە دەسەڵاتێکی دیموکراتیک نییەوە ئەو نوع دیموکراتیش کە مەسەلەن لەم عێراقدا هەبوو دیموکراتێکی ڕاستەقینە نەبوو کە وردە هەموو بنەماکانیان لێدا وەختی هێز دەگرنەوە ئەو شوێنانی کە لە دەستیان داوە دووبارە دێنەوە بۆی ئەو پێشتیش ڕامانگەیاندوە مەسەن حەشتی شەعبی کە دامەزراوە دوای شەڕی داعش یەکەم هێرشی بۆ سەر کورد دەبێت هەروایشی لێ هاتەوە ئێمە ئەم ڕووداوانی کە لە ناوچەکەدا و بەتایبەتی لە عێراق لە دوای ڕفراندومەکەوە هاتە ئاراوە بە دەستی سوپای پاسەڕین دەزانین کە دەیەوێت هێژمۆنی خۆی لە ناوچەکەدا بەرفراوان کاتەوە و بەڕوونیە و شتانێکی تێدا دیارەوە خۆشیان زۆر ناشارنەوەکە نەخشیان لەو ڕووداوانەدا هەبوو لەو هێرشاندا هەبووە بەڵام ئەوەی کە ئاکامەکەی چ دەبێت و چۆن هەڵسوکەوتی لەگەڵدا بکرێت بۆ داهاتوو وەکو کەسێکی خەباتکاری بەشێکی دیگەی کوردستان تەنیا دەتوانین ئەوە بڵین کە پێویست بە یەکڕیزی نێوماڵی کورد دەکات چونکە دوژمنان لەو پەرتەوازەیە و لەو گێرۆکێشانەی کە لە نێوماڵی کووردا هەیە زۆر جار کاڵکی نابەجێ وەردەگرن و بە زەرەری خۆمان دەشکێتەوە هەر ئەوەندەی دەتوانین بڵین
باشەکە کەریم دوجارە گەڕێمەوە بەڕێزکا کامیل نورانیفەر ئەگەر بزانم هەڵوێستی سازمانی خەبات چییەوە ئاڵگۆڕێک بەسەر بۆ چوونیەوەدا تۆ پاش ئەو شکست و گرفت و کەوتنانەی کە ڕوبەڕووی باشووری کوردستان بۆتەوە و ئێوەش پێتان وانە کە بەشێک لەو بەرپرسیارەتتانەکەوێتە سەرشان و کۆمە زەکایتریەوەش بە جددیەوە داکوشتان لە مەسەلەی ڕفراندۆم کرد و ئاکامەکانی ئێستایتان نابینی منیش سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک لە حەقیقەتدا بەنسبەت ئەو بەشەی کە لەسەرەتا بەرنامەکانی دامەژت کە کردوتت ئێوە دامەنامەتان بڵاو کردەوە بەنسبەت خۆمانەوە دەبێت بڵام کە ئێمە لەسەر بابەتی گشتپرسی بەنامەمان بڵاو نەکردەوە ئەوەندەی لەگەرەکەەوە بۆ سیاست و هەڵوێستی ئێمە لە کۆنەوە تا ئێستەیە ئێمە زیاتر پشتیوانی گەلی باشووری کوردستانی نۆخۆمان لە هەموو دەستێوەردانە هەر زۆر بەستێوەردانێک دەپارێزی بەڵێ ئێمە خۆمان لە خۆشیەکانی گەلی باشووری کوردستان بە هاوبەش دەزانین وری ناخۆشیەکانی جا پاڵپشتیان دەبین و بەزیان ناڵین بە حقیقەت وەکو ئەوەی کە تا ئێستێمە کردومانە و بە عملی ئێمە ئەو سیاستمان جێبەجێ کردووە بە حقیقەت بنسبەت گشتپرسیەوە فەلسەفەی گشتپرسی ئەوە کە گەل دەخاتە نێو دوو بژاردەی ئەرەیە نا و زیاتر با بڵێن تعبیر لە ڕای خەڵکە ئێمە ناتوانین لە هەلومەرزێکی لەم زۆرەدا بین پاڵپشتی لە یەکێک لە بژاردەکان بکەین لە دوای کۆتایی هاتن گشتپرسی یەکلای بوونەوەی یەکێک لە بژاردەکان بەڵێ ئێمە پشتیوانی لە ئیرادەی گەل دەکەین و پێمان وا بوو کە بڕیارێکی درستە و خۆمان بە پاڵپشتی خەڵکی کوردستان دەزانین بەڵام بۆ خوێندنەوەی با بڵین بابەتی ئەو بژارێکی ئێستێ بەڕێستان ئێمە هێزولانە سیاسەکان تێدا کۆ کردوێتەوە باڵە 16 ئۆکتۆبر و دوای ڕووداوەکانی ئەو بە حەقیقەت دەمەتما وایە کە 16 ئۆکتۆبر لە ماوەی شەو ڕۆژێکدا دروست نەبوو ئەو پرۆسێکی زۆر دوور درێژ بوو دەگەڕێتەوە پێش هێرشەکانی داعش بۆ ئێران بەگشتی و هەرێمی کوردستان ئێمە لە بیرمانەکە پەیوەندی و مناسباتی حکوومەتی لەگەڵ هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا بۆوە گەیشتووە چه ئاستێک و ئەو پێشێلکاریانی کە حکوومەتی ڕەڵەڕان هەرێمی کوردستان دەکرد هەمومان شاهدی بووین بڕینی موچەی پێشمەرگە زیاتر لە 50 خاڵ و مادەی دەستوری پێشێلکردن ئهمالکردنی مادەی 140 و هەموو ئەو پێشێلکارانە دەرەنجامەکەی ئەوە بوو کە قیادە و سەرکردایەتی هەرێمی کوردستان بگەینە سەر و قەناعەتی کە پێویستە یەکلایی بینەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە هەڵپەسێردراوانە پێویستە ڕێگا چارەسەرێک بدۆش بێتەوە هاتنی داعش ئەو پرسی هەڵپەسار بەڵام لە دوای کۆتایی هاتی پرسی داعش دووبارە ئەو پرسە هاتە ئارە و بە ڕۆژەک بوویەوە و بۆیە خۆی لە خەتابەکانیشدا باسیەوە نەدەکرا کە ئەو گشتپرسیە دەرەنجامی سەربەخۆیی هەیە بەڵکو زیاتر وەکو کاتێک شارێک بۆ دانوستانەکان لەگەڵ حکوومەتی بەغدا تەمەشای دەکرا بەڵام هەروەکی بینیمان حکوومەتی عێراق نیازی سەرەکی خۆی دەرکەوت و ئەوەی کرد بە بیانیەک و سەرەڕای هەموو ئەو فاکتەرانێکە بەشی لە هاوڕێیان ئاماژەیان پێکرد فاکتەری ناوخۆیی فاکتەری دەرەوە فاکتەری حساب بۆ نەکردن بۆ زلهێزەکان ئەوانە هەموو ڕاستن بەڵام فاکتەرێک کە بە باوەری ئێمە فاکتەری یەکلاییکەرەوەی ئەویش ڕژیمی ئێرانە کەمتر باسی لێکرا ئەمە ناتوانین بەرە بەیانی ڕۆژێک پێش 16 ئۆکتۆبر فەرمانێک لە کارانەوە لەلایەن خامنەیەوە درا بە عیبادی و ئیزن و گڵۆپی تەوزی پێشانرا بووی کە باشە کاک کامیل دوجار ببوورە دوجار دێم وڵات کاک ڕزا کابی پێشەوەی کە پێم خۆشە کاک حەسەن هێشتا پێم وایە لەسەر خەت نییان ببوورە بیسەرانی خۆشەویست بەرناوام لەسەر بەرنامەی پارادۆکس کە تایبەتە بە تێڕوانینی هێزەکانی ڕۆژهەڵات لە بارودۆخی باشووری کوردستان یا قۆناغەکانی 16 ئۆکتۆبر بۆ ئەم بەرنمەیە میوانەکانم بریتین لە بەڕێز ڕزای کەعبی جێگەی سکرتێری کۆمەڵی زەحمەتچانی کوردستانی ئێران بەڕێز حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە
بەڕێز عەبدوڵای ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشانی کوردستانی ئێران، بەڕێز کەریم پەرویزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، بەڕێز جەعفەری ئەمینزادە لە ڕاهبەرانی ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە، بەڕێز عوسمان جەعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران، بەڕێز کامیل نورانیفەر ئەندامی دەفتەری سیاسی سازمانی خەباتی کوردستانی ئێران، بەڕێز ئامەد شاهۆ ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک. کاک ڕەزا ئەگەر بێمەوە لای جەنابێت بەشێک لە هاوڕێیانتان وتی ئێمە تەنها ئەرکێکی نیشتیمانی نەتەوەیمان بەجێگەیاندووە، بەڵام خۆ قسەکە ئەرکی نیشتیمانی نەتوانێت تەنها لە دەرچکردنی بەیاننامەیەکدا نییە. ئێوە پێ باشە ئەگەر قەرارە ئەرکی نیشتیمانی نەتەوەیتان بەجێگەیان تا بۆ پشتیوانی لە ڕیفراندۆم و تا ڕیفراندۆم، ئێستا پێویستە لە دوای 16 ئۆکتۆبەر ئێوە بێن قسەیەکی جێدیتر بکەن، بڵێن هەرەوەی کە ئێستا ئێوە لێنەوەی عوسمانێ لەو کە عەبدوڵای ئازەرباریش تەئیدی کردەوەیە کە ئەخۆیمە پرسمان پێ نەکراوە، خۆیمە کەس ڕێی ئێمەی وەرنەگرتووە، ئەی بۆچی بەیاننامەتان دەرکردووە کە کەس ڕێی ئێوەی وەرنەگرتووە. هەبوو کەواتە یعنی ئێستا پێویستە بڵێن کە بێن بڵێن ئێمە داوامان کرد ڕێی ئێمە وەرگیرێ ڕێی ئێمە وەرنەگیرە، داوامان کرد لەگەڵ سەرۆ کێرێم کۆبینەوە قبوڵی نەکرد و پێویستە تەشخیصی کێشە و گرفتەکان و شکست و نەکسەکە بن و هەڵویستێکی جیاوازتانێن. بەڵام لەو کاتەوە ئێوە بۆ نمونە هەموو هێزەکانی ڕۆژهەڵات کوردستان هیچ قسەیەک هیچ بەیاننامەیەکتان دەرنەکردووە، ئێوە بەتەنها لەسەر کەوتنەکانە بەیاننامە دەرەکەن. بەڵێ من پێم وایە قسانە ڕاستی تێدایە، بەڵام حقیقەتەوەیە دەکرێت پرسیارەکە بە جۆرێکی دیکەش بێ. ئەگەر بمانەوێ ڕۆڵی حیزبەکانی ڕۆژهەڵات لە ماوەی هەرێمی کوردستان بدەینە بەرباسی و لێکۆڵینەوە، نابێت تەنیا بە مەسەلەی ڕفراندۆم مەحدودی بکەینەوە، یعنی نابێت لێرەوە بۆی بچین ئەمە ڕفراندۆمی پێشاتووە سەر کەوتووە سەر نەکەوتووە و ئێمە ئێستا بین باسخاس بکەین لە حیزبەکانی ڕۆژهەڵات کە بۆچی وایان کرد و بۆچی وایان نەکرد. نەقشی حیزبەکانی ڕۆژهەڵات نەقشی ئێمە لە هەرێمی کوردستان زۆرتر ئەوە بووە کە ئێمە ویستومانە خزمەت بکەین بە سەقامگیری هەرێمی کوردستان، بالاخره لە شایی و لە سەرکەوتنەکان و لە خۆ لە بالاخره سەقامگیربوونی ئەم هەرێمە ئێمە ویستومانە ڕۆڵێکمانە بێ. لە عینی حاڵە دەزانین کە هەرێمی کوردستان لە باری سیاسی و هەمیشە زۆر ئاڵۆز بووە، دوو هێزی سەرەکی ئەم هەرێمە لە تەزاد و ناکۆکیەکی ململانیەکی یەکجار قورس و ڕۆژانەدان و باقی هێزەکانی تریش دەزانین کە بالاخره بە جۆرێک لەم ململانێت تێوەگلاون. بۆیە ئێمە حیزبەکانی ڕۆژهەڵات بە بڕوای من بە هەست مەسئولیەتکردن بەوە کە نەبنە لایەنێکی کێشەکان لە هەرێمی کوردستان، بەڵکو ویستویانە بالاخره بە جۆرێک خزمەت بەوە بکەن کە هەرێمی کوردستان کە دەتوانێت پاڵپشتێک بێ بۆ ئێستەی بزافی ڕزگاری خوازی کورد لە هەموو پارچەکانی کوردستان خۆی سەقامگیر بکات. تا ئەوجەی بە پرسی ڕفراندۆمە لەگرێتەوە من پێم وایە پشتیبانی لەو ڕفراندۆمە لەلایەن ئێمە کارێکی دروست و بەجێگە بوو. پێم وایە ئێستش بچینەوە بۆ ئەو بارودۆخە ئێمە مۆزەفین پشتیبانی لەمە بکەین. یەکەم ئەوەی کە پرنسیبێکی دموکراتیکە، پرنسیبێکی جیهانیە ناسراوە لە زۆرێک لە وڵاتانی دنیا، لە هێزەکانی دنیا، لە وڵاتانی گەورەی دنیا بە ڕفراندۆم بە ڕاپرسی خەڵک گشتپرسی زۆر ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکدا پێک دێنن و لە ئاڵوگۆڕ لە حکوومەتەکانە پێک دێنن. بۆیە بە بڕوای من ئەمە ئەوە نییە کە خەڵکی کوردستان محاکمە بکرێن، جەریمە بکرێن، سەرکوت بکرێن بۆچی لە ڕفراندۆمێکی گشتپرسی داوای سربەخۆییان کردووە. ئەو لایەنە دەبێت بە بڕوای من محاکمە بکرێتەوە لەبەر دادگایەکی جیهانی بازخاستی لێ بکرێت. ئەوەیە لە بەرابەر ئەم پرەنسیبە دموکراتیکە ئەم ئارای ئیرادەی خەڵک زۆریان بەکارهێنا. ئەمریکا پشتی کرد لە خەڵکی کوردستان، کۆماری ئیسلامی و سوپای قودس و هەموو جەنایەتی خستەکار بۆ ئەوەی کە ئەم پرۆسە بشێوێ. دەوڵەتهای داگیرکەر بلافاصلە تورکیە و ئێران و عێراق یەکیان گرت لە ترسیەوە. بۆیە من پێم وایە تا لە ڕۆژی ڕفراندۆم نزیکە بووینەوە ئێرادەیەکی نەتەوەیی خەڵکی کە چ بووە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە لە هەموو بەشەکانی کوردستان شکلی گرت و ئەمە ئێرادەی خەڵک بوو بە بڕوای من. ئەو ڕۆژە ئەو 92% ئێرادەی خەڵکە و ئەوان ویستیان ئەم ئێرادە تێک بشکێن. ببوورە پرسیارێ بکەم ئەوەی کە جەنابیشت وتت باشەوە ئەگەر ئەوە دیوە منفی کەشی ڕاستە، ئەوە ڕیفراندۆمە کە ئێران و تورکیا و عێراق بەو هەموو خلاف و ناکۆکیانەوە
کۆکاتەوە و بێن دژی هەرێمی کوردستان ڕێک بنەوە و ئەو مسیبەتەی بەسەر بێن کەواتە ئەکرا ڕیفراندۆم نەکرێ بەڕێستان وەک ڕۆژنامە نگارێکی زۆر چالاک لە هەرێمی کوردستان زۆر باش دەزانن کە لە دوای 92 ئەم دەوڵەتە داگیرکارانە کە ئێستا سووریەی ئەو هێزەی نەماوە دائیمەن کۆبوونەتەوە لە دژی خەڵکی کوردستان شتیان کردووە شەڕی ناوخۆیان ساز کردووە هێزەکانی هەرێمیان داوە بەگشت هێزەکانی باکوورە سعیان کردووە ئەم هەرێمە خۆی نەگرێ سەقامگیر نەبێ بەڵام بە پێچەوانەی مەیلی ئرادەی ئەوان چوو من پێم وایە ئێستێشی لەگەڵ بێ ئەم سێ هێزە تورکیە و عێراق و ئێران لەو مەوقعیەتەدا نەبوون کە ئەم بەڵا بەسەر خەڵکی کوردستان هەبێنن بەڵکو ئەوە چراغسەوزی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی بوو کە بلەخرە بەپێی بەرژەوەندی خۆیانەوەی لە قسەکان لێرە ئاماژەی پێکرا ئەوان بەپێی بەرژەوەندەکانی خۆیان هاتوون لێرە شەڕێکی جەهانی بەڕێوە دەبن بۆیە من پێم وایە کەماکان ئەمە لە مێژوودا ئەمێنێتەوە کە خەڵکی کوردستان سربەخۆییان دەوێت کە خەڵکی ئێرادەی خەڵکی کوردستان ئەگەر لی گەڕی ئەوە ئێرادەی خەڵکی کوردستانە بۆیە ئەمان ویستیان وەک دەورەی باس وەک دەورەی 40 ساڵەی کۆماری ئیسلامی وەک دەورەی 70 ساڵەی ئاتاتورک و ئەردۆغان و ئەمانە ئەم مافە لە خەڵکی کوردستان بسێنەوە من پێم وابێ نابێ ئەمە گوم بێ لە هیچ قسە و باشە دێمە وڵات کاک حەسەن باسی ئەوەی کە پرسیار لە جەنابیشت بکەم ریفراندۆم چەنە هۆکارێک بۆ سەرخستنی ئیرادەی خەڵک و نەتیجەیەکی ئەکتیڤ و باش بوو بەڵام لامان چاکرێ بڵین ئەوە نش سەبەب بوو بۆ ئەو بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی پیاتیە پەڕێ یعنی ئەو وتم ریفراندۆم هۆکار و بۆ نزیک بوونەوە و یەخستنی ئەو هەموو ملانێ و دژبەیەکەی نێوان تورکیا و ئێران و سووریا و عێراق و بینیمان ئێستا عبادی بووە بە پێشەنگی دیبلۆماتکارێکی سەرکەوتوو لە وڵاتانە پێشوازی لێ یەکرێ بۆی سەرکەوتنێکەوە کە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەدەستێنەوە کاک ئەنوەر ئەگەر ئیجازەم پێ بدەیت سەرەتا لەسەر مەوزوعێک تەوزیحێک بدەم ئەویش ئەوەی کە چەند جار تاکیدت کردەوە کە هەمووتان ڕاگەیاندنتاندا لەناو ئەو شتانەی کە لە بەردەستای ڕاگەیاندنی ئەمە تێدا نابینی دلیلەکەیشی چ بوو ئێمە ڕاگەیاندنمان نەداوە نشمان وتووە دەی باشە با پرسیاری ئەو بکەم بۆچی ڕاگەاندنتان نەدا پێتان وا بوو ئەم دۆخە خوڵقێ پێشبینیتان کردبوو پێمان وا بوو کە ئەو شتی خراپە قەومێت بەڵام دەقا و دەق ئەمە و بەم پەلەیە و ئاوای لێبێت لەوانە بوو ئەوە بڕێک زوود ڕست بێ بەڵام بۆچی ڕاگەیاندنمان نەدا دلیلەکەی ئەوە بوو کە ئێمە ئەوەمان وت ڕامان گەیان کە ئێمە تاکتیکێک کە بۆ خۆمان لە داڕشتنی دانەبین مەسئولیەتی چاکە و خراپەکەی بە ئەستۆ نەگرین ناتوانین بە خەڵک بڵێن ئەوە بکە ئەوە مەکە و ئەوەمان پێ مەسئولانە نەبوو بۆ یەکان ئێمە ڕاگەیاندنمان نەداوە بەڵام ئێمە قسەمان کردووە دیفاعمان کردووە لە چی دیفاعمان کردووە لەوەی کە خەڵکی کوردستان مافی بێ ئەملاو ئەولایەتی کە سربەخۆ بێت مافی بێ ئەملاو ئەولایەتی کە لە ڕفراندۆمێکیشا چارەنووسی خۆشی دیاری بکات بەڵام ملاحەزەمان لەسەر ئەو ڕفراندۆمە دیاری کراوە بوو لایەنەکان هەموو ڕاگەیاندنیان داوە بەڵام دوای کۆتایی 16 مانگ هیچ کەس ڕاگەیاندنی نەداوە من ئەوم تەوزیحدا کە ئێمە ڕاگەیاندنمان نەداوە لەسەر مەسەلەی ڕفراندۆم هۆکارەکەیشی ئەوە بووە کە ئێمە پێمان وا بووە کە لایەنێکی سیاسی وەختێک خەڵک داوەتەکات بە کردەوەیەک وەختێک تاکتیکێک ئەخاتە پێشپای خەڵک دەبێت مەسئولیەتی چاکە و خراپی ئەو تاکتیکە بە ئەستۆ بگرێ بە دلیلی ئەوەی کە ئێمە لایەنێک نەبوون کە لێرە بتوانین بەرپرسایەتی ئەو تاکتیکە مشخصەی خۆمان بە ئەستۆ بگرێ ئەوە بە ئەستۆ بگرێ مەبەست پارتی دیموکرات کوردستانە نام مەبەست میچێتی نیشتمانیە مەبەستم پارتیە مەبەستم بزوتنەوەی ئیسلامیە مەبەستم حیزبەکانی ئێرەیە مەبەستم هەمویانە ئەوانەی کە لێرە بوون بەرپرس بوون لە هاندانی ئەو خەڵکەدا دەسەڵاتی سیاسیان لێ پێبوو بۆ یەکانە ئێمە لەو بابەتەوە بە ڕوانگایەکی ڕەخنەگرانەوە قسەمان کردووە دیفاعمان کردووە و مافێکی دموکراتیک وەک مافێکی سروشتی خەڵکی کوردستان نەتەنها لە ڕفراندۆم بەڵکو لە پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ ئەوە سیاسەتی ئوسولی ئێمەیە لە سەبارەت بە هەر کام لە پارچەکانی کوردستانیش تەنها بۆ ئێرە نییە بەڵام ئەو مافە ئەو حەقە لەکوێ چۆن لە چ کات و ساتێکا بەکاری دێنی ئەوە ئەسلی مەسئلەکە بووە کە ئێمە پێمان وا بوو باتەوەجو بەوەی کە ئەو هەموو دوژمنە دەرەکیە نسبەت بە خەڵکی کوردستان هەیە باتەوەجو بەوەی کە لە ناوخۆی کوردستانە کێشەی ناو حیزبەکان هەیە باتەوەجو بەوەی کە خەڵکی کوردستان ئامادە نەکراوە بۆ ئەم کارە مهم و گرنگە چەند ساڵە لە قوتی و لە ئیمکاناتی و لە مانگانەی و لە هەمووی ئەوانە بڕدراوە ئەو ئامادەییە دروست نەبووە بۆ یەکانە ئێستا ئەمە زووە
الان ئەمە بەناوی ئەم ڕفراندۆمە بکرێت و لە لایەکی دیکەیشەوە ئەوەی کە دەکوترا هەمووی سەرزارەکی بوو خۆ هیچ کام قەولێک بەڵێن شتێکی مەکتوب و نووسراوێک لە بەردەستانە بوو کەەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە هەڵوێستی ئێمە لەو بابەتەوە فەرقی بوو لەگەڵ هەڵوێستی لایەنە سیاسیەکانی دیکە ئەوەشی کە جەنابەت پرسیارت کرد ئایەکوونە ڕفراندۆم بوو بە هۆکاری ئەو وەزیەتی هاتووەتە پێشەوە بە باوەڕی من ڕفراندۆم مۆزعەتەکەی تەسریع کرد ئەگەر ڕفراندۆمیش نەبوایە لایەنی شوێنی لایەنێکە هەر لەو ڕۆژەوە کە حەشتی شعبی دروست بوو ئێمە لایەنی بوتمان سوپای پاسداران لێرە دروست بوو وتمان ئەمە مەترسیەکە لەسەر خەڵکی کوردستان ئەمە بۆ دواڕۆژی ئەم خەباتە دروست بووە ئەمە تەجروبەی سوپای پاسدارانە ئەمە خەتی جمهوری ئیسلامیە حیزبوڵای لە لوبنان دروست کرد سوپای پاسدارانی وەختی خۆی دروست کردووە هێزێکی لە ناو ئەرتەشێکی کایە دروست کردو ئیتیکاکەی ئەوەی ئەمەش دەکا ئەمە ئەو مەترسیە گەورەیە کە بەرەو ڕووی خەڵکی کوردستان دەبێت هەر ڕۆژێک کە ڕایانگەیان و ئەوە بەدی هات بۆیە ئێمە لەسەر مەسلەی ئەوەی کە ڕفراندۆم پێم وابێت تەسریعی کرد پێم وابێت پرۆسەکەی پێش خست ئەجینا هەر ئەو کاتێک ئەوان حملەیان کرد بە مووسڵ بۆچی حەویجیان هێشتەوە هێشتنەوەی حەویجە وەکو شارێک لە پەنای کەرکووکە دەقیقەن پرۆژەیەک بوو بۆ ئەوەی کە ئەو هێزەی هێنایە ئەوێ لێوە حملەی پێ بکا بە کەرکووک بەڵام ئەوان ئەمەیان هێشتەوە ئەم هێزە عەزیمەیان هێنا و دواتر تەوجیهیان بوو بۆ ئەوەی کە هێزەکە نەجێڕنەوە و حملەی پێ بکەن ئەگەر ڕفراندۆم نەکرایە ئەوان تەوجیهی ئەوەیان بەدەستەوە نەدەبوو بەو شێوەیە ممکن بوو هەربیان کردایە بەڵام بەو شکڵە بەو شێوە و ئالەو قەوارەیەدا و بەو بەهانەیە کە دەستیان کەوت کە ئەوە ڕفراندۆمە و ئەوە جیاکردنەوەی بەشێ لە خاکی عێراق ئەو بەهانە ناکەوتە دەستیان دەبوو خەڵکی ناوخۆی عێراقی پێ قەناعەت پێ بێنن دەبوو دنیای دەرەوەی قەناعەت پێ بێنن دەبوو ئەوانەی کە لێرە هێزە سیاسیەکان ڕۆشتە ئەوەرە هاواریانە کرد هاوپەیمانانمان و دۆستەکانمان و کێوکی دەبوو ئەوانەی پێ قەناعەت پێ بێن بەڕاحەتی ئەو قەناعەتیان نەدەتوانی بە هەمووی ئەوانە بێنن بۆ پەلامەردانە سەر کوردستان دێمەولاد کاک عەبدوڵڵا ئازەربار ئەوە ڕاگەیانێکی تری کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتشانە و ئەوە ڕاگەیانێکتان پێم وایە لەگەڵ حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی هاوپەیمانیشتان داوە بە یەک ڕاگەیاندن ئیکتیفاتان نەکردو زیاتر لە ڕاگەیانێکتان داوە کاک حەسەن وتی ئێمە بەیاننامەمان دەرنەکردووە ینی وەکو ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە پێ دوایە ئەوان کە ڕاگەیانێکیان دەرنەکردووە لە بڕوانەبوون بە مەسەلەی ڕیفراندۆم بووە یانەوەی کە خۆیڵێ ئێمە هەستمان بەم مەترسیانە کرد باشە کە حیزبی کۆمونیست هەست بە مەترسیەکانەکە ئێوە بۆچی وەکو دوو حیزبی هاوپەیمان هەست بۆ مەترسیە ناکەن زیاد لە بەیاننامەیەک دەرەکەن دوو بەیاننامەتان دەرکردووە بەیاننامەیەکی خۆتان بەیاننامەیەکی دیموکراتی کوردستانی ئێران مەسمەیە پێدوانێ زیادەیە بۆچی وەکو حیزبی کۆمونیست دقیق نەبوون تەشخیصی دروستان نەدا کە کوردستان تووشی و گرفتان نابێ بۆیە بەیاننامەیان دەرنەکردو هەڵوێستەکە چ بە نووسراوە چ بە لێدوانی ڕەهبەرانی سیاسی لەلایەن کۆمەڵی شۆڕژگێر و حیزبی کۆمونیستی ئێران و لایەنەکانی دیکەش هەموو یەک ئاراستەی هەبوو ئەویژەوە بۆ خەڵکی کوردستان مافی تەبیعی و ڕەوای خۆیەتی کە چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکە و جۆرەی کاگرەزاش فەرمووی ڕێفراندۆم دموکراتیکترین شکلی مشارکەتی خەڵکە من باسکە حەسەن لێگەم تۆی بێتەوە بۆ لای کاک ڕەزا نەخێر کاک ئەوان کە ڕاگەیاندنیان نەداوە بەڵام ڕۆحی ئەم ڕاگەیاندنە لە هەڵوێستەکانیان سەبارەت بە پشتیوانیدا هەر بووە هەر ئەوە بووە کە ئێمە لە توێی ڕاگەیاندنێکدا داومانە ئێمە شتێکی زیاتر لەوەمان نەکوتۆ ئێمە خەت و نیشانێکمان نەکێشاوە ئێمە نەمان کوتۆ باشوور ئاوا بکە باکوور ئاوا بکە ئێمە کوتومانە ئەوە مافێکی تەبیعی خەڵکی کوردستانە ئیرادەی خۆیان بەسەر چارەنووسی خۆیاندا دیاری دەکەن و لە توێی ئەمەدا هەرەوەی چەند شتێکی دیکە چەند نوکتەیەکە پێم خۆشە لێرەدا باسی بکەم ئەویش مەسلەی عدەمی تەشخیسەکە یا تاوانباری خەڵکی کوردستان یا هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات و حتا باشووریش من پێم وانییە ئێمە ئەو حەقە لەسەرمانە بدەین چون ئێمە ئێستا ڕفراندۆم و سربەخۆی سەری نەگرتووە ئەم پرۆسێ سەری نەگرتووە خەتاباری سەرەکی ئەم کەسە نییە کە تەشخیصی غەڵەتی داوە بەڵێ دەبێ ئەو سەرکۆنە بکرێ ڕخنەی لێرزانە هەر هێزی لایەنێک من پێم وابێ تاوانباری سەرەکی دوژمنانی ئەم خەڵکەن کە ساڵەهای ساڵە گەلی کوردیان و گەلەکانی دیکەیان لەم مەینەت و بێمافیەدا هێشتۆتەوە و ڕەوای نابین ئەوە وەکو نەقلی دزەکەوایە ئەگەر یەکێک دزی کرد ئەتۆ ناتوانانی کابرای سێحەب ماڵ لەسەرەوەی دەرگای دانەخستۆ یا چاچی دانەخستۆ پێم وانێ دروست نییە ناکرێ خۆ هەر کاتێکیش پێت خۆش بوو ڕیفراندۆم کەی و گوێ لە مەترسیەکانی نەگری وەکە شکستیشی خوارد بڕۆی لە ماڵی خۆت دانیش و نەی داوای لێبوردنێک بکەی و قسەیەک نەکەی ئەوە دروستە
ئەوە دروستە شتێکی وام نەکتۆ من ناڵم ئەو کەسانەی کە هاندەریەوە بوون ئەو کەسانەیەم پرسیان خستۆ تا گۆ نابێ دەرەنجامەکەشی قوبول بکەن ئەمن دەڵم دەبێت دەرەنجامەکەی قوبول بکەن یەکێک پڕڕنگتر نەقشی دیارە یەکێک کەم ڕنگتر حیزبێک مشارەکەتی نەکردو حیزبێک مشارەکەتی کردو حیزبێک زۆرتر مشارەکەتی کردو یەکێک کەمتر مشارەکە ئەمن لەسەرەوە هەم بەڵام ئەم فاکتەرانەی دیکەی مەسەلەن ئەمریکا و چونچینە قەمچی ڕاوەشاندەوە یا مەسەلەن جوابمان نەداوەتەوە خەڵکی دیکە کەم پێڵاوەکانیان بە پەرچەمی ئەمریکا سڕیوە ئەمە 50 ساڵە خەڵک ئێهانەی ئەمریکا دەکا بۆ خەڵکی دیکەی سزانەدا لەسەرەوە یەک کورد جوابەجەنجێکی کردو مافیە عیبادی جوابەجەنجی ئەمریکای نەکردو دەوڵەتانی دیکە لە لۆی جەرگەی ئەفغانستانەوە کە هێزی نیە بۆ خۆی هەستێتە پێ تاوەکوونی هەموو هێزەکانی دیکەی منتەقەکە هیچ کەس جوابەجەنجی ئەمریکای نەکردو تاقە کورد جارێک کەستاوە مەسەلەن قسێکی بە ئەمریکا کردو ئاوە خوێنی تاڵ بۆ مەسەلەن کەف بچێنێ و بێتە پشتی تێکە ئەمن پێم وا بێم فاکتۆرانە تۆزێک کوردماوەترن من بخۆم لەگەڵەوانە نیم من پێم وایە ئەمریکاش وەکو دۆستی کوردانی باشوور خۆی بە دۆستیان دەزانی و ساپۆرتێوانەی دەکرد لە جێگای خۆیدا پشتگیری نەکردن بەڵام عامیلە هەرە ئەسڵیەکە بە نەزەری من دوژمنە کە نابێت لە بیری بکەین ئەویژەوەیە هەرۆ جۆرە کارەزا کوتی ئێستا وەکوونێ شکر دەوڵەتی سووریە نینۆکوباڵی کراوە بەڵام سێ دەوڵەتەکەی دیکە ڕێکەوتنێکی شومیان کرد تەوافقێکی شومیان کرد و ئەوان پوڵیان خەرج کرد دژمنایەتی خۆیانیان فەرامۆش کرد هەموو شتێکی دیکە چوونە سەر یەک میز و پلانیان داناوە گەورەترین هێزێک کە لە پشت سەری سەرنەکەوتنی ئەم ڕێفراندۆ بوو گەورەترین ئیرادەیەک نە بە دەرەجە یەکەم نایەگرتووی کووردە نە پشتێکردنی دەوڵەتانی دەرەچیە نە تایمی خراپی ئەوانەیە هیچێک لەوانە نیە بەڵکە مسەممەبوونی دوژمنانی کووردە لەسەرەوەی کورد بە مافەکانی خۆی نەگە ئەمە فاکتەری سەرەکیە جا دوای ئەوە بە پلەی 2 3 و 4 و 5 فاکتەرهای دیکە هەیە خراپ خوێندنەوە کات تەشخیز نەدانیە هەشتێکی دیکە لێرەشدا من کوردانی ڕۆژهەڵات بە تاوانبار نازانم هەروەکو لە جوابی پرسیاری یەکەمدا نەداتاکان لە بەردەستیم بوو نە معلومات لە بەردەستیێمە بۆ هیچێک لەوان نەبوو ئێمە یەک ئەرکمان بەجێهێناوە کتومانە خەڵکی کوردستان مافیانە بەسەر ئیرادەی خۆیاندا زاڵ بن و تعینی سەرنەویشتی خۆیان بکەن و لەو هەڵوێستەشکە گرتومانە پەشیمان نین ئێستاوەکوونێ و هەرەوە هەڵوێستەشمان دەبێت کاکەریم پەرویزی بێمەوە لای جەنابێت لە کاک عەبدوڵڵای ئازەرباری حیزبی هاوپەیمانیشتانم پرسی کە ئێوە ڕاگەیانێکیشتان بەیەکەوە داوە بەڵام ڕاگەیانێکی تایبەتی ترتان داوە ئێوە لە 4 ڕزبەری 96 یانی لە 26 سێپتەمبەر ئەوەی کە کۆتایی ڕاگەیانەکە ئاوایە حیزبی دیموکراتی کوردستان ئێران بە بۆنەی بەڕێوەچوونی سەرکەوتوانەی گشتپرسی بۆ سربەخۆیی لە باشووری کوردستان پیرۆزبایی لە سەرکردایەتی کورد خۆشکوبراکانمان لە باشووری کوردستان و هێزە سیاسەکان و سەرجەم ڕۆڵەکانی نەتەوەی کورد لە هەموو پارچەکانی کوردستان و دنیا دەکات ئاوات دەخوازێت ئەم هەنگاوە سەرەتای کۆتایی هاتن بە نەهامەتی و ڕەنج و ئازارەکانی کوردستانی باشوور بێت قسەکەوەیە نازانم پیرۆزباییتان مەبەست لە سەرکردایەتی کورد لە کێ کردووە و ئێستا چیەڵن سەبارەت بە سەرکردایەتی کورد و ئەوەی کە سەر بەخۆیشمان بەدەست نهێنا بەشێکی زۆر لە ناوچەچێناوەکانیشمان لەدەستدا و ئەوەی کە کۆتایی نەهامەتیەکان نەبوو نەهامەتیەکان لێرەوە دەستی پێکردووە ئەم بەیان نامە گەشتبینی و متەواضع و باشەتان چۆن نووسیوە ینی دەفتەری سیاسیەوە چۆن ئاوا بەو گەشتبینیەوە سەیری ڕووداوەکانی کردووە و ئێستا بۆ هەڵوێستێکی جدیتان نیە لەسەرەوەی بڵێن ئەو هەموو داخوازی و ئەو هەموو ئامۆژگاری و ئەو هەموو تەکلیفەتان لێ بکرا ڕیفراندۆم نەکەن و ئێستاکە بوو بۆ منە بەرگری بکەن نەتان کرد ئێستاکە بوو یەکگرتووتر بن نەتان کرد و ئێستا ئەبێ بڵێ بژڵێن ئەو ڕاگەیانانەی ئێمە ڕاگەیانێک کە زیاد لە پێویست گەشتبینی پێوە دیارەوە تەسەوڕ و تەوەقعی ئەو هەموو کێشە و گرفتمەمان ناکرد کە بۆ ئێوە پێش بێ ئێمە ئەو ڕاگەیاندراوە لەسەرەوە ئەساسەدانمانەوە کە لە کوردستانی باشووردا 93% خەڵک دەنگیان بە سربەخۆیی داوە دەنگیان بەوە داوە کە خۆیان وڵاتی خۆیان هەبێت و حاکم بن بەسەر چارەنووسی خۆیاندا 93% وڵاتێک دەنگ بە شتێک بدەن ئەگەر تۆ بە گەشتبینیە و چاوی لێنەکەی ڕەنگە مێژوو دادگایت کات کە تۆ بۆچی ڕێز بۆ دەنگی 93% ئەو گەلەکە بەشێکە لە نەتەوەکەی تۆ لە وڵاتێکی دانانی بەڵام پێم وانیە نەهامەتیەکان لەوێوە دەستی پێ کرد بێت کە دوای بەیاننامەی دوای ڕەفراندومەکە و دوای بەیاننامەکە ئێمە دەستی پێ کرد بێت
نەهامەتیەکانی کوردستانی باشوور زەردەمێک دەستی پێ کردووە کە پەیمانی سایکسپیکۆ پێکاتوە و کوردیان بە زۆر بە عەرەبی سنە و بە عەرەبی شیعە لەکاندووە تا ئێستاش هەر بە زۆر و بە چەک و بە تانک و تۆپ دەیلکێنن پێکەوە ئەوانە نەهامەتیەکان لەوێ دەستی پێ کردووە و تا چارەنووسێکی ئەساسی و بڕیارێکی ئەساسی نەدرێت کە بۆ یەکەوە نەهامەتیانە کۆتایی پێ بێت کۆتایی پێ نایەت بە ڕەفراندوم یا بە شتێکی دیکە بەڵام ئەوەی کە ئێمە وەکو حیزبی دیموکرات لە دوای ئەم کێشانەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە شەڕانەیەکە لە ناوچەکەدا پێکات و خاکی کوردستان بەشێکی زۆری کەوتە دەست حەشتی شعبی و بە هدایەت سپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بۆچی ئێمە نهاتین سەرکۆنەی ئەم حیزب و ئەو حیزب و فڵانەکە بکەین کە بۆچی واتان نەکرد پێم وانییە لەو کاتێکی ئاوا لە هەستیاردا لە کاتێکی ئاوادا کە بەشێک لە نەتەوەکەممان کەوتوتە ژێر هەڕەشەی دوژمنان ئێمەش بین سەر ڕای دوژمنانمان هەڕەش باشە کاکەریم سوپای پاسداران هاتۆتە کوێ ئێوە بەداخەوە یعنی ئێوە هەندێک جار ینی لێدوانی لەم بابەتادان سوپای پاسداران هاتۆتە کوێ ینی پێتانوانێ ئێوە کەوتونە ژێر تەسیری ئەو جەمسەرگیری کە لە باشووری کوردستان لە نێوانی کێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان پێکاتوە لە نێوان کاریگەری کۆماری ئیسلامی ئێران و تورکیا لەلایەکترەوە ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا شایدی چەند لێدوانی بەڕێز حەمەد نەزیف قادری ئەندامی دەفتەری سیاسی ئەوە بووین کە زیاد لە پێویست ڕیکلامی بۆ ئەوە کرد کە سوپای پاسداران خەریکە گەنە کۆیە کە دوجاریش دەرکەوت کە ئەوە ئەسڵ و ئەساسێکی نییە بەڵکو حەشتی شابین پەلاماری ئەو ناوچانیانداوە دایانویست بینەسە بۆچی ئەوە کەوتونە ژێرە و تەسیر و ملانێ نێوانێکێتی و پارتی ئمە بەسمەوەی ئێوە بۆچی تێیدی سیاسەتێکن کە پارتی دیموکراتی کوردستان ڕەواجی بۆ پێیادا و میدیاکەی پێیادا یان یەکێ لە سەرکردەکانی حزبەکانی کوردستانی ئێران بە منی وت ئەوەندەی کە ئەمریکا لەم بینێ ڕۆڵی هەبووە و پیلانجێڕی سەرەکی پلانەکە بووە ئەوەندە ئێران و تورکیا ڕۆڵیان نەبوو ئێوە بۆچی میشەوە ئیبرازەکەنەوە ئەو قسێ جەناب ڕاد دەکەمەوە کە کەوت بێتینە نێو جەم سەرگیری نێوان ئەو حیزبانی لە ئێمە هەمووشە هەڵمانداوە کە سنوورێک ڕابگرین لە نێو ئێمە و ئەو حیزبانەدا کە دەستێوەردان لە حیزبەکان و لە کێشەکانیان نێوانیاندا نەکەین چونکە بە برای خۆمانیان دەزانین هەمویان کوردستانی باشوور هەمووی بە نەتەوەی کورد دەزانین و ئەو حیزبانی کە لەوێدا خەبار دەکەن بە دۆستی خۆمان و هۆکمانی خۆمانی دەزانین ئەگەر کەسێکی دیکە بیاوێت جۆرێکی دیکە لەسەر ئێمە تەبلیغات ئێمەوە ڕەت دەکەینەوە بەڵام ئەوەی کە سوپای پاسداران چەند نفوزی هەبوو لە ڕووداوەکاندا پێویست بە قسە و لێدوانی کورد و هیچ کەسێکی دیکە ناکات وانەی کە لە خامنەی ڕێبەری ڕژیمەوە تا فەرماندەکانی سوپای پاسداراندا بە گورسانی باسییان کردو هەڕەشەیان کردووە کە نایەڵێن کوردستان سەربەخۆ ببێت و ئەگەر بیانەوێت ئیسرائیلێکی ئەم دروستکەن بەرخوردیان پێ دەکەین و فتنەکان لێ تێک دەدەین و هەر لە ماوەی پێشوشدا ڕایان گە فتنەکەمان تێکدا و پێشمان بۆ سەربەخۆیی گرت و قاسم سلێمانی لەگەڵ حەشتی شعبیە لە هەموو ناوچەکانە سەردان دەکات و هەموو ئەو شتانە بە بەڵگەوە باسکراوە لە ڕاگەیانەکانشە باسکراوە و ئێمە لەسەر ئەساسیەوە نەدەڵێن خۆ ناین لەسەر ئەساسیەوەی کە کێشەیەک لە نێوان دوو حیزبی سیاسی لە کوردستانی باشووردا هەبێت بێن لایەنگیری لە قسە ئەمیان کرد بە دژبی ئەوەن دیکەن کاری ئێمە نییە و لەو بەشەشدا دەخاڵ ناکەین ئەوە ئێمە تەنیا دەتوانین وەکو حیزبێکی پارچەیەکی دیکە کە پرەنسیپێکی نەتەوەی دیموکراتیک ڕعایەت دەکەین وەکو دۆستێک پێیان بڵێن کە باشتر وایە هەر کێشە و خلافێکی سیاسی لە خۆیاندا هەیە دەتوانن لە ڕێگەی دانوستانەوە و دانوستانەوە لە ڕێگەی دیالۆ لە ڕێگەوانەوە دانیشن بەڵام کاکەریم پەرویزی ئەنی بۆ نمونە حزبی دیموکراتی کوردستان کە تەنها 500 متر لە ئێوە دوورە ڕاگەاندنی لەو شێوەی نەداەوە ینی ڕۆژی هێرشەکانی حەشتی شعبی بۆ سەر ناوچەکانی تەقتەق و ئێمە تەنها بینیمان ڕاگەاندنی ئێوە ینی بۆچوونی کاک حەمەد نەزیف قادریمان بیستا ئەوەندەی کە بۆچوونی حیزبی دیموکراتی کوردستان لەو بارەوە ئەو بۆچوونە نەبوو خۆیەوە 500 متر لە یەکەوە دوورن خێرە بۆچوونەکانتان هێندە جیاوازە لێکەوە ئێمە ڕاگەاندنمان نەداوە کە بەبەسم بۆچوونی هێرشی کردوتە سەرمان و ئەوەی کە حیزبێکی دیکە چۆن سیاسەتی خۆی دەردەبڕێت ئێمە بۆ کەسی تعین ناکەین هەر حیزبێک و هەر لایەنێکی سیاسی ئازادە بۆ خۆی چۆن سیاسەتی خۆی دیاری دەکات ئێمەش بۆ خۆمان ئازاد و ئەو ئازادی خۆمان نادێن بە کەسێکی دیکەوە کە بین لە چوارچەوەی بەرژەوەندی حیزبێکی ترا سیاسەت خۆمان دیاری بکەین باشە بەڕێزکا کەری پەرویزی دوجارە گەڕێمەوە لات بەڕێزکا جعفەر بێمە لای جەنابێت
هەز ناکەی ینی هێزەکانی ڕۆژهڵاتی کوردستان کەوتونە ژێر تەسیری هێزەکانی باشوور یا بەڵم ئەو جەم سەرگیریەکە هەیە ئەنی بۆ نمونە ئێستا لە کاکەریم پەرویزیشم پرسی بە خۆشتان گوێتان لێ بوو کاکەریم بەڕاستی جوابی وڵامەکەی منی نەدایەوە ینی قسەکەوەیە کە ئێمە نەکەوتونە ژێر تەسیری ئەو جەم سەرگیریەی نێوان یەکێتی و پارتیا ئێران و تورکیا بەڵام ئێوە خۆشتان شایەدی ئەوە بوون کە ڕۆژی هێرشی پەلاماری حەشتی شعبی بۆ سەر منتقەکانی تەختەق بەڕێز هەمە نەزیف قادری ڕایگەیان کەەوە سوپای پازاران هەیەنەوە بێنە سەر بارگەکانی ئێمە و تەنانەوتی ئێمە ئامادەین خۆمان ئامادەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەڵام خێرە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ئەم ڕاگەیان نادا و کەناڵی نزیک لە حیزبێکی سیاسی لە باشووری کوردستان حزوری هەیە لەوێ کەسی حیزبی دیموکراتی کوردستان شتێکی وا ناڵێ ئەڵێ نەخ ینی ئێمە ئاگامان لێ نییە شتێکی وە بەسم ئێوە کۆتان ینی بەشێکی زۆرتان نەکەوتونە ژێر ئەو جەم سەرگیری و هەیمەنەی ئەو جەم سەرگیریەکە هەیە لەسەر باشووری کوردستان و پێتان وایەوە چەند قازانج بە پرۆسی سیاسی لە باشوور و تەنانەت بە خۆشتانەکە من پێم وایە درست ئەوەیە کە ئەو برادرە ئێستا باسی کرد کاکەریم منش پێم وایە هیچ کەس نابێ لە حیزبەکانی باشوور بکەوتە جەم سەرگیریەوە لەبەرەوە ئەوە بە قازانجی کوردیش نیەوە بە قازانجی حیزبەکانی ڕۆژهەڵاتیش نییە من شتێکی وام لە قسەکانی ئەوە نەدی کە ئەو جەم سەرگیری کردو بەڵامی تر لە رابطە لەگەڵ میدیا من پێم وایە میدیاکان ئەکرێ میدیاکانی یەکێتیش بچێ قسەیان لەگەڵا بکات لەسەر ئەو ڕووداوانە من منزورم وایە لەم بابەتەوە میدیاکانی یەکێتی لە رابطە لەگەڵ کوردی ڕۆژهەڵاتە زۆر نافعالە ئەگە تۆ رادیۆگەلی کوردستانیشەوە نەخێر رادیۆگەلی کوردستان ناڵم میدیا منزورم تەلەڤیزیۆنەکانە کە زیاتر ئێستا تۆ تەلەڤیزیۆن بە میدیا ئازانی نا مەسەلە ئەوەیە هەر تەلەڤیزیۆن نازانم بەڵام زیاتر خەڵکی ئێمە لەم دەورەدا لەم وەسعیەتە زیاتر جۆچکە ئەدەن یا تەمەشای تەلەڤیزیۆنەکەن من ئەمە بەشێ لە قسەکانمە بەڵام من دێمە سەر ئەو وەسعیەتەکە پێکاتوە ئێمە بێ بچینە مەسەلەکان ڕیشەیی بەڕاستیکەن لە رابطە لەگەڵ ئەوەی کە لە دوای 16 مانگدا چی ڕوویدا من پێم وایە هەم کوردی باشوور و هەم کوردەکانی دیکەش نەقشی ئەمریکان زۆر بەکەم گرتووە ئەمریکان نەقشی سەرەکی بوو لە رابطە لەگەڵەوە من لە قسەکانی وەڵمان باسم کرد ئەمریکا عێراقی قەویەوێ عێراقێکی ئەبێ کە باتەوە جووبەوە کە حتا ئەگەر ئەمەش نەبوایە ئەو وەسعێتە عێراق و ئەمریکا و ئێران لە رابطە لەگەڵ بە نەزەری من گرنەوەی کەرکووکە هەماهنگ بوون ئەمە قسەیە ئەمریکا و ئێران زۆر کاکە بەرژەوەندیەکان بەرژەوەندی جاری وایە لە ئەفغانستان بەرژەوەندیان بۆ بەیەکەوە کاریان کردووە بە نظری من ئەمریکا بەرژەوەندی لەگەڵ ئێرانە بۆ گرتنەوەی کەرکووک بووە دلیلی وازحە ئەمریکا عەلا ڕەخمیەوە بەرژەوەندەکان بۆ کەرکووک یەک بووە بەڵام ئەشێوێ ئێران لە عێراق نەمێنێ باشە ئەوەیە ناتوانێت لە شرایەتێکی ئەوە بێ پشتی کورد بگرێ بەڵام عێراق زەعیفکە لەبەرەوە عێراق بەرەو ئێرانە چێ ئەوەندەی کە چۆن لە سووریە لە دەستی دەرچوو لێرەش لە دەستی دەرەچێ ئەوانە ئەوەی ئەمریکا نەوە سیاسەتەکە کە بەداخەوە کوردەکان بە ئەکسەریانەوە بە ڕۆژهەڵاتیشەوە بە باشووریشەوە زۆر سەمپاتی بە سیاسەتی ئەمریکا نسبەت بە کوردە و نیشانن کەەوە غەڵەتە من ناڵم دوژمنایەتی ئەمریکا بکە بەڵام ئەبێ بزانی ئەمریکا خەریکی چیە لە منتەقەداوە دوێنێ نییە ئێستا دۆستایەتی بکەین یا دژایەتی بکەین من ئەزانی چێ من ناڵم تۆ دوژمنایەتی بکە بەڵام من بە خەڵکی کورد دەڵێم لە باشووریش ئەمریکا دۆستی خەڵکی کورد نییە بە هیچ پارچەیەکێتی ئێستا من نیگەرانی ڕۆژاوام دوێنێ بە شارە سەد قساکە ئەڵێ کاکە ئەوە محاڵە خۆ بەڕێوەبەری و شت چییە ئەوانە ئەو هەمووە وردە وردە ئەیانەوێت سەر ئەوانش سازش بکەن جا ئەوەیە کوردی ڕۆژاوە چیەکە ئەبێ بۆ خۆیان بزانن ئەمە باشە بۆچی نیگەرانی لە قسەیەکی بەشار ئەسەد کاڵێ فیدرالیی و کۆنفیدرالیی بۆ نیگەرانی لەو سیاستانی پارتی دیموکراتی کوردستان لە 2011 گوتوێتی بەرامبەر بە ڕۆژاوە خەندەقیان لە دژلێدا ئەنە کەسە دروستی کردووە لە بەرامبەری تێدی سیاستەکانی پارتی دیموکراتی کوردستانەکە بە دەخالت لە ڕۆژاوە بۆ نیگەرانی ئەوەنی بۆ نیگەرانی قسەیەکی بەشار ئەسەدی کە کردوێتی هێشتا ئاکامەکەشی دیار نیە نیگەرانی ئەوە شەم پێدوانە بێ من قەت تەئیدی ئەوەم کردبێکە کوردی پارچەیەکی کە دژی پارچێکی کە بەکاربێن خەندەکەم پێ ناڕەوا بووە پێم غیرە ئینسانی بووە و مەحکومیش کرا وەختی خۆی هەر من قسەم کردووە لە یەکێ لە تەلەڤیزیۆنەکانە عینیەوە پرسیارم کردووە نەزم لە NRT بوو چۆ تەلەڤیزیۆنێتی جان لە تەلەڤیزیۆنێتی قسەت کردووە نەخێر لە تەلەڤیزیۆنی NRT بوو پێم مەحکوم کراوە ئەوە شتێکە خۆ بە معنای ئەوە نییە بەشار ئەسەد قسەیەکە هەر عیبادی قسەیەکە نیە قسەکەی ڕنگدانەوەی هەیە لێرە بەشار ئەسەدیش ئێستا کە بەشی زۆری لە خاکەکەی گیراوەتەوە ڕنگدانەوەی هەیە لە سووریا
ئەمەیەکە مەترسی ئێستا لەسەر ڕۆژاواشەیە نەک لێرە جێ ئەبێ ئێمە لەوە دووە بزانین بەیانی تورکیە دێ بۆ ئێرە کاکە نابێت کوردی ئێرە نیە بن بە ئامرازێ بۆ شەڕی پێکاکە نەنا مەزورمە ئاوایەک بۆ بەرژەوەندی خۆیان ئەبێ لێرە هەموو بە تایبەت وەک چۆن ئەوان بۆ ئەوەی کە یەکیانگەر کەرکک لە دەست کوردە بسێنن لەم شکستا ئەبێ خەڵکی کورد بە تایبەت لە باشوور یەکڕێژی خۆی حفزکە لەگەڵ بەشەکانی دیکە بۆ ئەوەی بتوانێن یە بەرەنگاری ئەو وەسعێتە بێتەوەکە پێیان هێناوە دەوڵەتانی داگیر کرد ئێران تورکیا و ئەمریکاش لەسەرەوەی هەمویان وەوانە ئەوەیە کە ئێمە ئەبێ خەڵکی کورد لێرە یەکڕێزی ینی داوای یەکڕێزی بکەین یەکڕێزی بەو معنaa نییە کە سبینێت تورکیە داوامانی لەکرد شەڕی پێکاکای بکەین ئەوانە نابێ ئەمە بکرێ هەر ئەوەی کە پێشوو خەندەق لێدا کە نابێت تکرار بێتەوە خەندەق لێدان بۆ پارچەکانی دیکەش نابێت لێرە ئەمنە و ئەو وەسعێتە کە پێش هاتووە دووبارە تکرار بێتەوە ئەوەیە کە من پێم وایە ئەبێ خەڵکی کورد لێرەش من قسەکانم دووبارە نەتیجیری ئەوەی لەکەم کە من منزورم ئەوە نەبوو کە تۆ دوژمنایەتی ئێوە کەیفی خۆتانە کوردی باشوور دۆستایەتی هەر کەسێکە بێ بەڵام بزانن ئەمانە تاسەر دۆست نین تۆژە بێ وەک ئەمریکا چۆن بەرژەوەندی هەیە تۆش لەوەی استفادەت کردایە ئەماوە کە شەڕی داعشت کردووە خۆت قەوی کردایە وەسعێتێکت پێک بەهێنایە کە بتوانێت دێمەولات کاک جعفەر کاک عوسمان جعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران وا پرسیارە لە جەنابەت بکەم لەبەرەوەی کە تەلەڤیزیۆنێکی نایە مقابلەی جەنابەت بکە معقولە ینی تۆ لە تەلەڤیزیۆنێکی پارتی دیموکراتی کوردستان ینی قسەکەەوەیە کە هەندێ لێدوان بدەیت کە خزمەت بە بارودۆخی باشووری کوردستان ناکە ینی گریمان بۆ ئەگەر فەرزەن کۆماری ئیسلامی ئێران سوپایەکی داخلی عێراق بوو بیا هەرێمی کوردستان یان تورکیا ئەوە نابێتە هۆی پشێوی و نابێتە هۆی ئەوەی کە گوتار و ختابی تۆ ڕوو بە ئاڕاستەیەکی سیاسی ڕۆی ئەمە بینیمان میدیاکانی پارتی دیموکراتی کوردستان زیاد لە پێوی شایعی ئەوەیان کرد کە بۆ نمونە ئەمە بە تانکی ئەمریکی بەشداری سوپای پاسداران باشە هێشتا ینی ئەم سیاستانە بۆ نمونە غەڵەتە بۆ نمونە ئەگەر قەرارە بۆچی بۆ تورکیا ئەبێ بێ بارەگا لە بارەگاکانی لە سنووری بادینان دابنێەوە چەند ساڵە بۆ دژایەتی پارتی کرێکارانی کوردستان و بۆچی ئێران بەڕەوای نبینێ بێ لە کاتێکا من دژی هاتنی هەردووچانم ینی ئەومانەوە نیە کە ینی دژی هاتنی سوپای ئێران و تورکیاشم بۆ ڕێنووسان بەڵام وەختێک کە سوپای تورکیا بێ سوپای ئێران بۆ نایە وەختی سوپای ئێران بێ سوپای عێراق بۆ نایە کاتێکە ینی تۆ بۆ خۆت بارەگای سەربازی دەستگاکانی تورکیا و مید لە ناوچەکانی بەرواری باڵا و چۆ بکەیتەوە حتمما ئێرانی ژێوێ هێڵمێن و نفوزی هەبێ بەڵام ئەمەسمەوە لەو کاتەیە ئەکرێ بڵێن ینی پارتی کرێکارانی کوردستان یان پەژاک ڕاگەیاندندا بڵێەوە سوپای تورکیا هاتووە و حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە زاری دەفتەری سیاسیەوە بڵێ مەترسیمان لەسەر سوپای پاسداران خەریکە بەرەو کۆیلی ئەوانە خزمەت بە ئەو بارودۆخاکە کە 16 ئۆکتۆبر ڕوویداوە بێگومان ینی لە باشووری کوردستانەوە بەداخەوە ینی ئەوە جەهەتگیریەک لە ڕاگەیاندنی ئەم پارچەیە هەیە و زۆریش زەقە لە کات و ساتێکی زۆر هەستیارە کە کۆمەڵێک شت ڕوبەڕووی گەلی کوردستانە بێتەوە ڕاگەاندنەکان ڕۆڵیان زۆر پۆزیتیڤ نییە ئەتوانین بڵێن زۆر نیگەتیفانە لەگەڵ مەسەلەکان هەڵسوکەوتەکان و وەکوەزانانی ڕاگەاندنەکان دابش کراون ینی ئێمە ڕاگەیاندنی بڕاستی سربەخۆ ڕاگەاندنێک کە تەمسیلی ئیرادەی خۆی بکات نییە هەموو گرێدراوی لایەنهایەک و لایەنهای سیاسین لە باشووری کوردستانە هەر لەبەرەوەش ئەیبینین ینی لە بەیانی 16 ئۆکتۆبرەوە بە جەوێک یان بە شێوەیەک جەوێکی مەسموم لە فەزای ڕاگەیاندنی ئەم پارچەیە هاتەکایەوە کە زۆر جێگەی تحتی تاسیر قەراردا بۆ نمونە کاتێک تەماشای فەزای مەجازیمان نەکرد ینی خەریک بوون کورد دابش بوو تا ئێستایشەر بەردەوامە ینی منەتوان بڵێم ئەوش تا ئێستایش بەردەوامە ینی کوردیان ینی ئێستا چونکە ئێمە لەسەر مەسەلەی کوردی ڕۆژهەڵات دانیشتوینەوە لایەنەکانی ڕۆژهەڵاتین تا ئێستایش کوردی ڕۆژهەڵات لە فەزای مەجازیە تایبەت لە فەیسبووکە دابش کراوە بەسەر ئەم دوو ئاراستەیە لایەنێک زۆر بە چڕی و زۆر بە ئاشکرا
16 ئۆکتبر بە خیانەت دانێت لایەنێکی تر بە فریشتە و مەلایکە دانێت لایەنێکی تر بە ئەوە بەدبەختی کورد لە 66ەوە تا ئێسۆدەسی پێکردووە لایەنێکی تر دەڵێن خەتینەتەوەی ئەمەیەوە تا ئێستاکانە کە بەڕای من ئەمە زۆر زەرەری هەیە بۆ کورد بەداخەوە یان شتێکی تازەیش نییە ینی لە مەسائلی باکووری شاهروایە لە مەسائلی ڕۆژاوای کوردستانی ئەم شتانە هەر هەیە ئەمە بەڵایەکە کە دامەنی بزوتنەوەی سیاسی کوردی گرتووە تایبەت لەم پارچاوە باڵی خۆشی هاویشتووە بۆ پارچەکانی تر ئەم شتە بەدیکرا مناڵم بەدی نەکریا سرفی ئەمریکا ڕاگەیاندنی یەک لایەن زوو خۆی بگەێنە بە تۆ و تۆ بەو شێوە مەسەلەن وەڵام بدەیتەوە بەڕای من بۆ خۆم محکومە نابێ بەو شێوە ببێت ئەبێ جوان لەسەر مەسەلەکە لێ کۆڵینەوە بکرێت شتەکە جوان جوان ینی تحقیقێکی باشی لەسەر بکرێت ئەو کات ئینسان ینی بە حەزەرەوە چونکو ئێمە باسیەوەکەین کە قۆناغەکە قۆناغێکی زۆر ئاستیارە پێ دوای حتکە من کرد لەو من نازانم من گوێم نەبوو ینی بڕاستی ئاگام لەو مەسەلە نەبوو بەڵام لە ڕاگەیاندنی لایەنێک ئەو شتم بیست کە ئالەساس هەشتی شعبی و سوپای پاسداران ینی بە پوششی هەشتی شعبیەوە بەرەو تەقتەق و شێوە شۆکۆوانە خەریکن تێن ئەوە نێزیکی کامپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات بوونەتەوە بەڵام دوای دەرکەوتوان نییە پێم وایە حزبی دموکراتیش بەیاننامەی دەرنەکرد بوو ینی تاوجێ بەس کاک محەممەد نەزیف قادری قسەی من ئاگام لەو شتە نەبوو بەڵام ئەگەر شتێکی وایشی وتبێت دەبێت وەکو ئاگادارکردنەوەیەک بوو بێت بەڵام بە هەر حاڵ من کولی مەسەلەکە قسەکەم کە نابێت ئێمە وەکوی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر تەسیری ئەو دووبەرەکیەی کە لە نێوان ڕاگەیاندنەکانی ئەم پارچەیە هەیە بمانەوە نەمانەوێت وجودی هەیە و زۆر زۆر زەرەریشی هەیە بۆ کاری سیاسی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەداخەوە وتم تا ڕۆژی ئیمڕۆیش لە ڕاگەیاندن و فەزای مەجازیات تا ئیمڕۆ بەردەوامە و مەسەلەکە شێوەیەکی وای لێ هاتووە کە ئەوەندە کادری حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مهتەمن بە ئەمەیکە کێ لەم پارچە خیانەتی کردو و کێ باشی کردووە خەڵکی ئەم پارچە بخۆی ئەوەندە مهتەم نییە لە فەزای مەجازیات هەموو شتێکیان مهتەم بوون لە ینی بەڕاستی خەڵکی ئەیرا کە تەماشای فەزای مەجازیەکەم زۆر تعقیبەکەم خەڵکی ئێرە هەموو شتێک بەگاڵتە ئەگرێت ینی مەسایلەکان هەموو کردووە بەگاڵتە و جۆ کوشتی ئاوە بەڵام کە تەماشای ڕاگەیاندنی هین فەزای مەجازیەکەی ڕۆژهەڵاتی کوردستان تەماشاکەی ینی زۆر زۆر بەداخەوە ینی بە شێوەیەک تەعاملەکەن وەکو بڵێیت پارتی و یەکێتی کێشەی هەرە سەرەکی ئێمەیە مەسەلەی 1966 ئێمە دروستمان کردووە نازانم ئەو خەتەکەی تر ئێمە دروستمان کردووە نازانم ینی هەموو مەسەلەیەک تێتە پێشەوە زاحفێک لە بزوتنەوەی سیاسی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانە لە مەسەلا هەیە ینی بۆ مەسەلەی باکووری شتێتە پێشەوە عین بەم مەسەلەیە کۆمەڵێک ئینسان تێن تەماشاکەی تۆ تەنها کاگوسمانیانی بۆچی تۆ تەنها چەند کەسێکە لە فەیسبوک لە ڕۆژهەڵاتەوە قساکەن بەرپرزەکەی بۆ خۆتان بەرپرز ناکەن ینی ئێوە کە بە حساب قیادەیە و خەڵکاکەن ئێوە ڕۆڵتان چییە کە لەوەی کە خەڵکی ئەو هێز ئەو پارچەیە وشار ناکەنەوە ئێوە ڕۆڵتان چیە لەوەی کە بڵێن ئەمە باشەکەیە ئەمە خراپەکەی ئێوە ڕۆڵتان چیە لەوەی کە بڵێن ئەم بەیاننامەمان غەڵەت بوو ئەمە باشە ئێوە ڕۆڵتان چیە لەوەی کە ناتوانن لە بەیەکەوە بەیانێکی هاوبەش دەرکەن لەسەر هیچ کام لە پرسەکانی یعنی بۆ منە چەند جار هەڵبژاردنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەڕێوە چووە ئەم هێزە سیاسیان نەتانتوانیەوە بەیەکەوە تحریمیکەن نەتانتوانیەوە پرس کۆنفرانسێ بەیەکەوە نەتانتوانیەوە بەیانێکی هاوبەش بدەن بەداخەوە کاکە نۆرەمە کێشەیە یعنی ئەمە موشکیلەیەوە ینی گەنجێک بڵێ چی شتێکی ڕێی خۆیان نووسێ ڕەنگە ڕێی کۆمەڵی شۆڕژگەر و حزبی دیموکرات نەبێ ناخۆم ناڵێم ڕێی حزبەکانە دەڵێم ینی ئاوەها ینی ڕاگەیاندنێکی گەورەیە تەئسیری هەیە تاسیری خسووەتە سەر خەڵک بەو شێوە ینی لە فەزای مەجازیە بەو شێوە هەڵسو کەوت بکەن ئێمە بە دڵنیاییەوە ئەمە بە کەم و کورتی خۆمان نەزانین کە دەبێت لە کاتی ئاوەها هەڵوێستی یەکگرتووانەمان هەبێت لەگەڵی یەک بین لە خۆشیەکانە پێکەوە هەڵوێستمان هەبێت لە ناخۆشیەکانیچە هەڵوێستمان هەبێت وەکو ئێستاکانە بەحسەکە لەسەرەوەیە ئەوە 16 ئۆکتۆبر دوای هات و خلاص ئەو کارەساتە بەسەری ملەتی کوردە هات لەم پارچە من بۆ هین پێش ڕێفراندۆم هێشتا ڕێفراندۆم نەکریا بوو بە 20 ڕۆژ لایەنێکی کوردی سەردانی ئەمەی کرد
لەسەر مەسەلە قسەمان کرد کە ڕێفراندۆم ئێمە ئەبێ زۆر زانستیانە لەگەڵ یا هەڵسوکەوت بکەین با ئێمە لەگەڵ حزبەکانی ترا دانیشین کۆبوونەوەیەک سازکەین با پێکەوە بە نەخشە ڕێگایەک بڕۆینە لای سەرکردایەتی باشووری کوردستان کە ڕێفراندۆم ئایا کاتێتی یا کاتی نییە و ئەگەر ئەکرێت حتا ئەگەر ئەکرێت ئایا مەسەلەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە عێراق ئەو مەسەلە ئێستا وەکوی جناب و باسیەکەی حەدەکە کاک محەممەد نەزیفی قادریشتی وای وتووە ئایا مەسەلەی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر بێت و ڕێفراندۆم بکێشرێت بە کۆمەڵی قۆناغا مەسەلەی ئەمانە چی لێتێت قرار بوو لەسەر ئەمە مەسەلەن هێندێک جموجۆڵ دەست پێ بکرێت بەڵام تەماشامان کرد هەر حەزبێک و لەلایەن خۆیەوە بەیاننامەی دەرخست و شتێمەولات کا کامیل گوێ لە منە ئەم کاتت باش بێمە لای جەنابەت کا کامیل کاوسمان قسەیەکی گرنگی کرێژەوەیە کە ئەڵە ئێمە پێشتر ویستومانە لەگەڵ هێزەکانی باشوور یا لە بەگەڵ حکوومەتی کوردستان دانیشین بۆی کە تەوزیحیان پێ بدەین و بزانین چارەنووسی ئێمە چییە بەڵام ئەڵێ نەک ئەوە نەکرا هەر حیزبە بۆ خۆی بەیانێکی دەرکردووە لەو بارەیە گلێژ لێەوە ئاکرێت کە ئێوە خەتێک یا با بڵێم بۆ چوونێک بەڕێوە بن کە بارگاویە بە بۆ چوونی ئەوی کە ئێستا پێشتر لە کاک کەریمی پەرویزیم پرسی کە ئێوە بۆچی تێیدی سیاسەتێکەکەن کە بۆ نمونە جەمسەرگیریە لە باشووری کوردستان ئەوەی ڕەت کردەوە ئەو گلەیە لە ئێوە شەیە کە ئێوە بۆ نمونە زۆر جار تەیدی سیاسەتەیەکەن مجاهدینی خەڵق بەڕێوەیە بە کە لەگەڵ ڕێفراندۆم و سەربەخۆی کوردستان نیەوەن ویستم بەیاننامە ئێوە ڕاکێشم بەیاننامەی ئێوەشم نەبینی شاید من نەمبینی بێ و پێدوانیە کە ئێوە بۆ خۆشتان ناتوانن تەنان ناتوانن لەسەر بەیاننامەیەک ڕوبە ڕێفراندۆم ڕوبە تەحریمی هەڵبژارنەکان ڕوبە زۆر شتیتر ناتوانانی یەکگرتوو بن ئیتر بۆچی گلەی زۆر جار لە یەکێتی و پارتیەکەن کە یەکگرتوونین و ناوماڵی کوردوایە و ئەوە هۆکاری شکستە بەڵێ بە حقیقەت پێم خۆشە لەو بەشەوە دەست پێ بکەم کە من ئەوتۆمەتە ڕەت دەکەمەوە کە بۆچوون و هەڵوێست و سیاسەتی ئێمە بارگایی بێ بە بەرژەوەندی و هەڵوێست و سیاسەتی حیزبێک یا لایەنێک یان کەسایەتیەک بە هیچ شێوەیەک ئەوە لە سیاسەتی سەرەکی ئێمە بە دوورە و هەرگیز ئێمە هەروەکی لە پرسیارەکەمیشدا ئاماژەم پێکرد ئێمە هەوڵمان نەداوە بە حقیقەت خۆ لە کێشە و مەشاکل و پێکدادانی نێوان لایەنە سیاسیەکان لە باشووری کوردستان بکەین ئێمە لەسەر ئەساسی مێژوویەکی دوور و درێژ و لەسەر ئەساسی ڕێزگرتن لە یەکتر پەیوەندێکی دۆستایەتیمان لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەیە و پێم وانییە کە هیچ کام لە هێزەکان لەوەی تر لە ئێمە نزیکترە و بێک چاو لە هەمووان دەکەین بە حەقیقەت بۆ دوایویش ئەگەر شتێکی لەم جۆرەش بووە ئەگەر ئێمە هەڵوێست و بۆچوونەکانی لایەنێک لە لایەنە سیاسیەکانی باشووری کوردستانمان پێوشۆن گربا یا پشتیمانی و پاڵپشتیمان لێکردبا بووە لە پێناو بەرژەوەندێکدا کردبا ئێمە هیچ بەرژەوەندێکمان لەو شتەدا نییە یعنی نە پارەیەکە نە مەعاشەکە نە هیچ شتێکە لەو سیاسەتێداگە بڵێنەوانە هاندەر بوو بێتن نەخێت بە هیچ شێوەیەک ئەو تۆمەتە ڕەت دەکەمەوە دەتوانم بە حقیقەت نێونەرایەتی هێز و لایەنە سیاسیەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستانیش بکەم کە ئەوانش زۆر بە هەستێکی بەرپرسیاریەوە لەو بابەتانەدا هەڵوێستی تایبەتی خۆ و سەربەخۆیانی خۆیان هەبووە ئیتر بە حقیقەت ئێمە وەکو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناتوانین کۆلەوە بکەین کە زۆربەی بۆچوون و لێکدانەوە شرۆفەکانمان گرێ بدەینەوە بە ڕژیمی ئێران و لە حقیقەتیشدا نەک هەر ئەوەی کە ئێمە ئێستا بڵین ڕژیمی ئێران بە دژمنی خۆمان دەزانین و زۆربەی تاوانەکان بخینە سەر ڕژیمی ئێران ئەوەی واقعەتیش ئێمە ئەوە دەبینین یعنی دەوری تێکدەرانەی ڕژیمی ئێران لە ئاستی ناوچەکەەوە لە ئاستی جیهاندا ئەمە بە حقیقەت زۆر بە ئاشکرا دیارە خۆی لەو پرسەی کە ئێستا ئەمە باسی دەکەین تەنیا هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بوونی نییە ئەوە معادلەیەکی سیاسیە کە زۆربەی وڵاتانی جیهان تێدا دەور دەبینن ئەمریکای تێدا رووسیای تێدا ئیسرائیلی تێدا عەرەبستانی تێدا کۆمپانیە زەبەلاحەکانی نەوتی وەکو برتش پێترۆلیوم و نەفت و تۆتاڵ و هەموو ئەوانە تێدا ئەو بەرژەوەندی خۆیان تاقیب دەکەن ئەوە حقیقەتێکە بەڵام
ناتوانین حاشا لە دەوری یەکدایکەرەوە و مخەڕبانەی ڕژیمی ئێران لە زۆربەی کێشە و ئاژاوەکان لە ئاستی باشە خۆ ئێران ڕۆڵی نییە لەوەکیەوە ناتوان بێکەوە بە هەن نامەیەکی هاوبەش دەرکەن بۆچی تو هەموو شتێکە بێتەوە سەر کۆماری ئیسلامیێرە بەنسبەت ئەو بەشێکی ئێمە ناتوانین بەیاننامەی هاوبەش دەکەین ئەوە بە حەقیقەت ڕاستەوە ڕخنەیەکە لەسەر هێزولانە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوونی هەیە هەرچەند بەو تۆخەیەش نییە ئێمە لە ماوەی یەک ساڵی ڕابردوو شاهیدی هەنگاوی زۆر باش بووینە بەتایبەت شەژلایانی سیاسی کوردستانی ئێران کە دوو حیزبی دموکرات و سێ کۆمەڵە و سازمانی خەبات ئێمە توانیمانە کۆمەڵە هەنگاوی باش ئەڵێنینەوە و لەسەر کۆمەڵە پرسی زۆر گرنگیش کۆدەنگی و کاری هاوبەش و دەستکەوتی باشمان بووە بەڵام ئێستش بەو ڕادەی کە چاوەڕوان دەکرێت بە حەقدوانی ئەوە من خۆم تەبران ناکەم بەش بە حاڵی خۆم هەوکو سازمانی خەبات بەڵێ لەو بەشەدا کەم تەخینمان هەیە و بەڕاستی رەخنە و گلێ و گازەندەیەمان لەسرە بەڵام بەنسبەت بابەتە گشتەکەدا باسم کردووە ئەو پرسێککە ئێمە ئێستا لەسەری کۆبوونێتەوە بە حقیقەت ئەوە بۆ چوونی ئێمەیە هیچ پەیوەندی بە یەکێک لەو لایەنە سیاسیان بۆ نمونە پارتی یا یەکێتی یا هەر کام لەو لایەنانە نییە و ئەگەر بەرداشتێکی وامان لەسەر بکرێت بە حقیقەت تۆزێک من دەگەڕێمە بۆ لایەنێکی بەئینسافی باشە دێمەوەلا 2000 کامل کاک ئەمەد بێمەوەلای جەنابێت کاک ئامەد شاهۆ هەندای مەجلیسی پارتی ژیانی کوردستان پەژاک لەو ڕاگەیانەیە کە داوتە لەو بابەتەیە کە نووسیوتە بەشێکی زۆری بەرپرسیارەتەکەت خۆتە سەر ئەستۆی بارزانی بەڵام ئێوەش بەدەرنین لەوەی کە ئەوەی کە بۆ نمونە ئەوی ئەو ڕەخنەیە ڕووبەکە کەریم پەروێزیم کرد کە جۆرێک تاییدکردن بۆ لە سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە ڕووبە کە کامیلی نورانی فەر جۆرێک لە تاییدکردنی سیاسەتی مجاهدینی خەڵق ئەوەی ئێوەش کە جۆرە لە سیاست تاییدکردنی سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان بەڕێوەچێ یعنی یەکەم پرسیارمەوەیە کە ئەو مەقالی جەناب لە بەردەستی منە نووسیوتە ئەڵێ ئەگەر بارزانی بە بەرپرسیارەتەوە دەست لە کارکێشانەوەی لە پۆش سەرۆکایەتی هەرێم ڕابگاندای ینی پێش ڕیفراندۆم ڕەنگە و بارودۆخە نەهاتایە پێش و ئەوەی کە گوێی لە ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و تورکیا و عێراق بگرتایە لە ئەنجامی ڕیفراندۆم ڕەنگە ئەو هەڕەشە و گڕەشانەی کەمتر کردایە بەڵام بەداخەوە بارزانی و کاربەدەستانی هەرێم نووسیوتە زۆر نابەرپرسیارانە مامەڵەیان کرد دو بارزانی و پارتەکەی دوای ئەنجامدانی ڕیفراندۆم زیاتر پێداگریان لە سیاسەتی تاگڕەویانە و نادیموکراتیانەی خۆیان کرد ئەمەوێت جوابی ئەوانم بیتەوە یەکەم بۆچی هێندە تاکید دەکەنەوەیەوە کە بارزانی هۆکاری شکستی ڕیفراندۆم و دەراویشتەکانێتی بوو و ئایا ئەوە تا چەند ڕاستەکە ئێوە لە ژێر سەیمەنەی و سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان سیاست دەکەن و ئەوەش کە ویستم سەرنجتان بۆ ڕابکێشم یانی لە چەند ڕۆژی ڕابردوو و لە چەند دانیشتنی ترە وڵاتانی ئەمریکا و هاوپەیمان ڕوو بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەویان ڕاگەیاندووە کە دووسێشت بۆ ئێمە جێگای نیگەرانیە یەکێکیان مەسەلەی ناشەفافێتی کەیسی نەوتە یەکێکیان مەسەلەی داخستنی پەرلەمانە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە یەکێکیان ئەوەی کە بارزانی دەستاودەستی دەسەڵات ناکە ئەوانە پێش ڕیفراندۆم پێشەوە چەندی جەڕایانگەانە 2000 گەریەوە لەسەرەوە بۆ چونێکتان نەبوو کاگەمە فەرموو بەڵێ بۆ یەکەم ئەوەی کە بارزانی لەو دۆخەی لە هەرێما ڕوویداوە پشکی شێری بەرکەوتووە چەندین هۆکار هەیە لەبەرەوەی بەر لە ڕفراندۆم لە باشووری کوردستانە پەرلەمان داخرابوو کۆمەڵە دەستگای حکومی هەموو ڕاگیرابوون یانە ئەو ناوەندە شەرعیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەبوون کاریان پێ نەدەکرا ئەوەی کە بەرپرسیاری سەرەکی بوو لە ڕاگررتنی هەمووی ئەوانە پارتی دیموکراتی کوردستان و بارزانی بوو سەرڕای ئەوەی ئەو دۆخەی لە هەرێما هەبوو بارزانی پرۆسەیەکی کە لەسەر ناوی ڕفراندۆم هانیە مەدانەوە کە ناوخۆی هەرێم کێشەی ئەوەندە قوڵە بێگومان پرۆژەیەکی وها ئەنجامەکەی شکستە یعنی ئێمە وەکو پەژاک ڕاشکاوانە ئەوەمان ڕاگەیاندووە ئێمە هێڵی سێهەم ببنەما دەگرین لە قوتبندیەکی کە لە هەرێما هەیە لە ناوچەکە هەیە ئێمە هیچ لایەنێکمان هەڵ نەبژاردووە هێڵی سێهەممان هەڵبژاردووە هێڵی سێهەمیش هێڵێکی نەتەوەی دموکراتیە هێڵی گەل و هێڵی دموکراسیە لەسەر ئەوە خوێندنەوەی ئێمە هەمیشە خوێندنەوەیەکی واقعبینانەمان بۆ دۆخەکان هەبووە بۆ ڕەوشی بەشەکانی دیکەی کوردستان هەبووە لەبەر ئەوەی ئێستا هەموو لایەنەکانی کورد بەداخەوە خوێندنەوەیەکی ئێمەی واقعبینانەت بۆ دۆخەکە نییە
لەبەر ئەوە دەبێت هۆکار هەندێک گرفتی دیکە دوای ئەو کارە ساتانەی کە هەیە سەر هەڵدەدەن یا ڕوو دەدنەوە بۆی کە ئێستێمە دەبینین نوێنەری پارتەکانی ڕۆژهڵاتی کوردستان ئێمە دان بە کەم کوردەکانمانان نادەین کە چ کێشەیەکمان هەبووە لەو مەسەلا ئەم نوێنەری ئەم حێزە سیاسانە مەبەستە بڵێ بە ڕۆژهڵاتی کوردستانە خوێندنەوەکانمان ئەگەر واقع بینانە بێ ئەو کات ئێمە ئەتوانین هەشتی شعبی کە لە داهاتوە چمە ترسیەکی بۆ سەر ئێمە ڕۆژهڵات هەیە ئێستا بربەستی بۆ دروستکەین سنوورداری بکەین دەستڕەوی یا دەستڕێژەکانی هەشتی شعبی یا ئەو هێزانەی کە هاوپەیمانن لەگەڵ ئێرانە بەڵام بەداخەوە ئەو واقعبیە ئەو خوێندنەوانە دەبینین تەسکن یا تەنگن یا خۆ لە شتەکە دەدزینەوە هەمان عقڵی کە بارزانانی بەکاری دێنێ ئەمڕۆ دەبینین دەڵێ من فریو دراوم لەلایەن مستەشاریەوە بەڵام لە واقع لەلایەن تورکیەوە فریو درا یاریەکی بە بارزانانی کرا ئەو ڕۆڵیش بە بارزانانی درا کە لێرە هێزەکانی کورد فریو بدا و هێزە کوردیەکانیش کە دوو قوت من ئەوانیش ئەرکێکیان لە ئەستۆ بوو هێزی پارچەکانی دیکەی کوردستان فریو بدەن کە پشگیری ئەو پرۆسە بکەن ئالەبەر ئەوەی ئێمە ڕاشکاوانە لێدوانمان بەر لە ڕفراندۆم هەبووە و دوای ڕفراندۆمیش ئێمە وەکو مەجلیسی پەژاک لێدوانمان هەبووە ئاماژەمان بە مەترسیەکانی کە هەیە کردووە و لەو بوارەوە ئەرکێکی کە لە سەرشانی ئێمە هەبوو پێکمان هێناوە ئێستا بۆ نزیکبوونی ئێمە لە بەرامبەر پەکەکە بێگومان دەبێت هەر لایەنێک ئیتر دان بەوادا بنێت چۆن لە ناوچەکە لە کوردستانە دوو هێڵەیە هێڵێکی کە ئیمڕۆ بارزانی نوێنەرایەتیەکە هێڵێکی کە ئیمڕۆ ڕێبەر ئاپۆ نوێنەرایەتیەکە هێڵێکە کە ئیمڕۆ ئێمە دەرەنجامەکانی لە باشووری کوردستانە دەبینین کە تووشی شکست بوو هێڵێکە کە لە ڕۆژاوای کوردستانە کە ئێمە دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ مزگینی بە کۆمەلگای کوردەواریەدا ئەو کاتە ئێمە وەکو حرەکەتێکی کە ئەمڕۆ فکری ڕێبەر ئاپۆمان هەڵبژاردووە لە ڕۆژهڵاتی کوردستانە لەسەر بیر و بۆچوونی ڕێبەر ئاپۆ کار دەکەین نایەتە ئەو واتە کە ئیمڕۆ ئێمە بە تەواوەتی لە ژێر هەیمەنەی پەکەکە داینێ بەڵکو لە بواری فکریۆ فکری پەکەکەمان هەڵبژاردووە ڕێبەر ئاپۆ ڕێبەری ئێمەیە ڕێبەری پەکەکەیشە ئەوڵ ئەمەد حەز ناکەیت تۆ وەکو لە پەمانگایەکی کادیرانی پێکەکە دانیشبی ئەمڕۆ قساکە ینی ئەوە خەتێ دوو خەت دیاری کرد بۆ ئەم بەڕێزانانی لێرن خەتێکە بارزانانی نوێنەرایەتی خەشتی شکستە خەتێکە ئاپۆ نوێنەرایەتێکە خەتی دیموکراسی و خەتی سێهێم و خەتی مەبەستە دیارە خۆسەری دیموکراسیشە هەن هێز ناکەی ئەم نوێنەریم حیزبانە لێرە ڕەنگە ئەو هیچ کام نە ئەو خەتی بارزانی شکستیان قبوڵە نەخەتی ئاپۆی خۆسەری دیموکراسییان قبوڵە نا ئەو بەڕێزان هەرکەس خوێندنەوەی خۆیان هەبوو هەندێکی وتیانمە لەگەل نەبوونە لێدوان درراوە لێدوان نەدراوە بێدەنگ بوون هەرکەس هەر لایەنێک ڕابوچوونی خۆ هەبووە ئابێکمان ئەو بەرەدارانیشە هەر هێزێک مافی خۆیەتی ئەویش دەبێت هێڵێکی سێهەمی وەخۆ هەڵبژاردبێ هێڵێکی دموکراسی هەڵبژاردبێ واتا ئیمڕۆ ئێمە ناڵێن کە ئیلا بیلا ئێمە هەینە یا ئەو لایەنە هەیە نا هەر هێزێک ئەمڕۆ بۆ خۆی ناسنامەی سیاسی لە نەوچەکە هەیە چییە دیاری دەکا بەڵام ئەو پرسیارەی کە تۆ وتت هەیمەنەی دوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە بەداخەوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر حیزبەکانی ڕۆژهڵاتی کوردستانە هەیە بە پەژاکشەوە دەبێ ئێمە مووقفی ئێمە جیاوازتر بێ جیاوازی ئەو چێ لەگەڵ کۆمەڵە دیموکرات سازمانی خەبات مووقفی ئێمە کە دەبێ ئێمە لە شاخ داینە لە جێگەیەکی دوورتر داینە لە جێگەیەکی کەوەها حاکمێتی تەواوەتی هێزی دەسەڵاتە بێ ئێمە بە تەواوەتی لە حاکمێتی ئەوەندانەبین دیسا هێزێکی ئێمە کە زۆربەی لە نێو خۆی ڕۆژهڵاتی کوردستانایە کۆمەڵە کشتی وەها بووەتە هۆکار کە هەندێک دەستی ئێمە ئاوەڵاتر بێ مەبەستە ئەمان لەژێر حاکمیەتی یەکێتی و پارتین و هێزی زۆریان نیە لە ڕۆژهڵات نا ئەوە ناڵێم دەڵم دەبێت ئێستا بارەگایەکی کە هەیە مووقفێکی کە ئەو لایەنانە هەیەە زەختەکان لە سەریان زۆرترە گوشارەکان زیاتر لە سەریان دروست دەبێ و دەستیان لەو بارانەوە هەندێک ئاوەڵاتر نییە مەبەستی من کە شتێکی کە دەڵێم ئەوەیە ئەی بۆی بەڕای من دەبێ هەموو لایانی کورد بە تایبەت هێزەکانی ڕۆژهڵاتی کوردستان ڕفراندۆم دەبێ وانەیەکی لێ دەرخین دەرسی لێ دەرخین بۆ ئەوەی دەبێ هێزەکانی ڕۆژهڵات بە تایبەت بۆ ئەوەی هەژمۆنی هەشتی شعبی لە ناوچەکە لاواز بکەین پێویستەکە لایەنەکانی ڕۆژهڵاتی کوردستان بۆ یەکڕیزی یەکگرتنی یا یەکێتینێ و ماڵی کورد لە ڕۆژهڵاتی کوردستانە دەبێت هەنگاوی جدی دابنێن چۆن ئەو خاڵانە بووە هۆکار باشووری کوردستان ئەو دەرەنجامەی ئێستا لێ بکەوێتەوە باڵباڵانێ ناکۆکی نێوان حیزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان یەکدی قبوڵ نەکردن بۆ هۆکاری ئەوەی کە پێشتر ئێران لەگەلی دابوو ئیمڕۆ ئێران ناوچەکەی داگیر کرد تورکیا پێشتر پشگیری لێ دەکرد دەرگای بۆ ئاوەڵا دەکرد دەبینین ئیمڕۆ تورکیا هەمووی ئەو سنوورانەی کە لەژێر دەسەڵاتی کوردیا بوو لێ وەرگرتەوە ئێداوانە هەندێک ئەزمموین تاڵن
کە ئێمە دەبێت وەکو لانی کورد لە ڕۆژڵاتی کوردستانە وانەی لێ دەرخێن و ئەو ئەزمونە جاری دیکە ئێمەش دووپاتی نەکەین لە ڕۆژڵاتی کوردستان. کاک ئامادیاوە مەبەستەوە بوو ئێوە وەکو پێژاک تەیدی فۆرمی خۆسەری دیموکراسیەکەن نەک دەوڵەت نەتەوەیەکەیەکێتی پارتی نوێنەراتیەکەن. بەڵێ ڕاستە چون ئێمە باوەڕمان هەیە کە خۆسەری دیموکراتی دەتوانێت مافی هەموو پێکاتەیەکی لە نێو کۆمەلگا دەستەبەر بکە، دەتوانێت ڕێگری لەو قەیرانانی ناوخۆیی کە هەیە بگرێت. هەژمۆنی هێزێک یا دەسەڵاتێک لە ناو دەبات. ئیت بۆ ئێمە باوەڕمان هەیە کە خۆسەری دیموکراتی دەتوانێت تاکە چارەسەرێکی دیموکراتی و ئاشتیانە دێمەولات بیسەرانی خۆشەویست بەردەوام لەسەر پێشکەشکردنی بارنامەی پارادۆکس کە تایبەتە بە بۆچوونی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر بارودۆخی باشووری کوردستان یان بۆچوون و تێڕوانینی ئەوان سەبارەت بە قۆناغەکانی دوای 16 ئۆکتۆبر و پرسی ڕیفراندۆم و کێشە گفتانەی ڕوو بە هەرێمی کوردستان بوونەوە. سەرنجتان ڕاکێشم بۆی کە میوانەکانم بریتین لە بەڕێز ڕەزا کابی جێگریسکتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، بەڕێز حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە، بەڕێز عەبدوڵڵای ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، بەڕێز کەریم پەرویزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، بەڕێز جەعفەر ئەمین زادە ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە و خۆشم زۆر جار بە سکرتێری ڕەوتەکەی ناوەبم، بەڕێز عوسمان جعفەری سکرتێری پارتی یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران، بەڕێز کامیل نورانی فەر ئەندامی دەفتەری سیاسی سازمانی خەباتی کوردستانی ئێران، بەڕێز ئامەد چاهۆ ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان، بەداخەوە حیزبی دیموکراتی کوردستان کە بڕیار بوو بەڕێز حەسەن قادرزادە لەم بەرنامەیە بەشدار بێ بەهۆی جەلسەی کۆمیتەی ناوەندیانەوە نەیانتوانی بەشدار بن لە بەرنامەکانی داهاتووە بەشدارە بم. کاک ڕەزا ئەگەر بێمەوە لای جەنابێت کاک ئامەد هەندێک خەتی مەوزوعی گرنگی وروژان کە پەیوەندی ڕاستەوخۆی بێگومان بێەوە هەیە. یەکیانەوەی کە بەرزانی هەوڵی داوە باشە دوای کاک ڕەزا ئەچمەوە لای کاکەریم پەرویزی کە هاوڕێیانم مەڵەن کاکەریم لەسەر خەتە کاک چەند پرسیاری جدی وروژان. یەکیانەوەی کە بەرزانی هەوڵی داوە سیاسەتی تورکیا جێبەجێ بکات لە بەشێ لە هێزەکانی فریوداوە کە دیارە مەبەستی لە هێزەکانی پارچەکانی تریشە، یعنی ئەوەی کە تەنها بەوەی هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەییەوە ڕاگەاندن دەدا و پشتیوانیتان لێ کردو و تەشخیصی گرفتەکان و تەشخیصی ئەوەتان نەدابوو بۆ منە هیچ کامتان لە بەیاننامەکانتانە یان لە بۆچوونەکان تا ئەوەتانان نەوت کە زیاتر لە 2 ساڵە هاوکاریەکانی ئێوە بڕاوە، زیاتر لە 5 ساڵە بەرزانی ڕۆژە لۆژاوەکو سەرۆکی هەرێمی کوردستان بێگومان هێزەکانی تریش ئامادە نەبوو بێتە بارەگاکانی ئێوە کە خێزان و پێشمەکانتان لە ژێر نایلۆنا ڕۆژانە کردەوە بۆ موچە و هاوکاریەکانی بڕی بوو و ئامادە نەبوون گوێ لە داخوازیەکانی ئەوگرێ کە لە کاتێکەوە بەشداری شەڕی کەرکووکتان کردووە لە پێشتر بەشداری شەڕی هەشتی شعبیتان کردووە و ئەوکاری هێزی پێشمەی کوردستانتان کردووە هیچتان باز نەکرد هەروتان ئێمە لەگەڵیان و تاو ینی بەو جێماناکەیەوەیە کە بۆ جۆرە ئێوە کەوتن ژێت تەسیری ئەو بۆچوونەوە و پرسیارێک تریشەوەی کە ئەوڵە ئێمە نوێنەراتی هەڵی سێمەکەین و ئێمە نایشارینەوە کە ئێمە تەییدی سیاسەتی ڕێبەراپۆکەین و ئێمە نایشارینەوە کە ئێمە تەییدی خەتی خۆسەری دیموکراسیەکەی نەک تێزی دەوڵەت نەتەوە ئەوەی کە ئێوە پشتیوانیتان کردووە لە ڕیفراندۆمدا و پرسیارێکی جوانی شێوەرگروتی ئێمە پێویستە دەرسی لێوەربگرین لەمە بۆ ڕۆژهەڵات و لەوەش گرنگترەوە بوو کەوتیەوە هێزانە ناتوان بەردەوام خەریکی ئینشقاق و ئینشعاب و لێک جیابوونەوە وتاری پارادۆکس و دژبەیەکەن ئەو هەموو پرسیارەتوانی بە کورتی جواب بێتەوە. زۆر سپاس. من لەو قسەی ئاخری کاک ئامێد بڕۆم کە من پێم وایە تایسە کەم بەرپرسی پژاک بەڕوونی ئاوا باسی کردبێ کە ئەوان حزبێکی هەڵقوڵاوی خەباتی ڕزگاری خوازی ڕۆژهەڵاتی کوردستان نین، بەڵکو ئەوان دەرەنجامی سیاستی پێکاکان لە ڕۆژهەڵاتی کوردستان. قسەکانی کاک ئامێد کە لێرە فەرمووی بە نەزەری من ئەمە تەئیدەکە، ئەمە جاوە دروستە غەڵەتە حەقیان هەیە یا حەقیان نییە، من ئەوە بۆەوە ناچم. پێشم وایە مناسباتی باشمان هەیە لەگەڵیان حەوڵمان داوە کە نزیکایەتی بکەین، ئەوە بەحسێکی ترە. بەڵام ئەوەی کە لێرە بۆ خۆی بە نەسی سەرێحی خۆی بە قسەی خۆی ئێمە گوێمان لێبوو تەئکیدە لەسەر ئەمە کە ئەمە پێویستی پێکاکایە بۆ حزبسازی لە پارچەکانی کوردستان کە بە نەزەری من شکستی خوارەوە. دوو تاوجێی بە مەسلەی بۆ شکستی خواردووە لە ڕۆژاوای کوردستان ڕۆڵ و کاریگەری گەورە پێدەیە کە تەییدی سیاست ئەوە شتوانێت بەحسێکی تر بێ، بەڵام با بچمەوە سەر قسەکەی لەسەرەوەی کە پارتی یا حزبەکانی ڕۆژهەڵات یا هەرێمی کوردستان بۆ ئەم کردەوە ئەم
ڕفتارانەیان بۆ لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات موچیان بڕیوە سەردانیان نەکردووە چیان نەکردووە من پێم وایە لە مناسبەت های جۆرا و جۆر ئێمە ئەمەمان بە بەرپرسانی حکوومەتی هەرێم کردووە پێم بە شخصی خۆی نا بەڵام لەخرە بە نوێنەرانی ئەوان کە بۆ بە شخصی خۆی ئەخر نەبووە مەسەلە نەتوانی نەبووە بەسەلەوەی نوێنەرانی پارتی و یەکێتی کە هاتوون سەردانی حیزبەکانی ڕۆژهەڵاتیان کردووە ئێمە بە ڕۆشنی ئەوەمان وتووە کە بلەخرە ئەو جۆرەی حیزبەکانی ڕۆژهەڵات بە بڕوای من بە هەست مەسئولیەت بە هەرێمی کوردستان لە ئاڵۆزی هەرێمی کوردستان نیان کاریان نەکردووە کە بلەخرە کاسبی بۆ خۆیان بکەن وەرکو زۆر دڵسۆزانە بە بڕوای من حەولیان داوە ئەکسەرەن حیزبەکان وە شاید هەمویان کە نەبنە لایەنگیری لایەنێک لە حیزبەکانی باشووری کوردستان زۆر ئاڵۆ تەنها لە شەڕی ناوخۆیی لە ساڵی بەهاری 94 کە من ئەو وەختە هەمومان حیزبی کۆمەڵی حیزبی کۆمونیستیێران بووین هەڵوێستی ئێمە زۆر ڕوون بوو کە پشتیبانی لەلایەک نەکەین ئەگەرچی ئەو دەمە نێوانی کۆمەڵە لەگەڵ یەکێتی نیشتمانی زۆر باشتر بوو زۆر دۆستانەتر و بلەخرە نزیکایەتێکی زۆرتری بوو بەڵام قەت نەمانویستووە کە لە کێشەکانی هەرێمی کوردستان بلەخرە تەداخل بکەین بەڵکو سەئیمان کردووە کە ئەم هەرێمە بە ئاکارێکا بڕوە کە خۆی بگرێ سەقامگیر بێ و بەرژەوەندی نەتەوەیی و بەرژەوەندیەکانی گشتی هەرێم بپارێزین لەم جەرایانەیشا من پێم وایە ئەوە ڕاستە پارتی سەرمایە گوزاریکی زۆری لەسەر تورکیا کرد لە چەند ساڵی ڕابردوو هەروەتر یەکێتی نیشتمانی لەسەر ئێران کردوویەتی بۆیە ئەمە بە بڕوای من یەکێ من لە ئەوەڵی قسەکانمە ئاماژەم پێدا کە ئەگەر بین هۆکارەکانی ناوخۆیی هەرێمی کوردستان باز بکەین بچینە سەر یەکێتی و پارتی هەردووکیان ئەم هەڵەیان بووە لە شەڕی ناوخۆیە بلەخرە پشتیان بەس بە هێزە داگیرەکارەکان بۆ بەرەو پێشبردننی ئاڵۆزی لە هەرێمی کوردستان ئەم بەرەو تورکیا و ئەو بەرەو ئێران چوو بە بڕوای من ئایستا دوای 16 ئۆکتۆبر یەکێ لەو دەرسانە کە دەبێ وەری بگرن ئەوەیە کە بەغەیرەس خۆیان بە هەر تاڵیە بووە دەبێت تەحملی یەکتر بکەن و پشت بە داگیرکەرانی ئەو وڵاتە نەبەستن تۆ باسی یەکگوتووی باسی پشتیوانیکردن و نازانمەوەی کە پشت بەدایکەران نەبەستن بەڵام وتم ینی ئێوە بێزەکانی ڕۆژهەڵاتیش بەشێکن لە کێش و گرفتەکان ینی ئەوش بەشێک بوون بۆ نمونە یەکگرتووی چیە بریتی بوو لە ئەوە چەند دەورەیە هەوڵی سازکردنی کۆنگرەیەکی نەتەوەی ئەدرێ باشە بەڵام چەند دەورەیە هەوڵی یەکگرتنەوەی ئێوە کۆمەڵی زەحمەت چێشان لەگە کۆمەڵی شۆڕژگە لەگە حیزبی کۆمەنی لەگەڵ لایەن لەگەڵ ڕەوتی سۆسیالیست نەتانتوانی سەرکەوتوو بن بۆچی ینی هەموو شکست و نەکسەیە کە بەسەر کوردی خەنەمەلی دوژمنان و وڵاتانی دەرەکی و ئێران و تورکیا بۆ بەشێکی ئێوە تەحملی مەسئولیەتەکەی ناکەن کە ئینشقاقی بەردەوام نایەگرتووی خطابی جیاواز ئێستا هەر بۆ نمونە تۆ ئێستا تێڕوانی داوایە کە پەژاک نوێنرایەتی هێزێکی دەرەوەی ڕۆژهەڵات دەکات باشە بۆ دانانیشن لەسەرەوەی کە بگەنە نەتیجەیە ینی مەبەسمەوەیە هەموو ئەم شکستانەی کە لە دوای 16 ئۆکتۆبەر ڕوویداوە هەمووی مەخەنە ملیەوەی کە ئێران و تورکیا هاتون وایان کردو بژڵێن ئێوە ینی بەڕێی من حەقەیەوە بژڵێن ئێمەش بەشێکین لە بەرپرسیاری دەگا ئێمەش بەشێکین لەوەی کە نەمانێشتۆ کۆنگری نەتەوەی سەرکەوتوو بێ کاگەنەوە قسەکانە زۆر دروستە بەڵام بەڕاستی من ناگرێتەوە یا شاید لەم مەجلیسا کەس دەگرێتەوە بۆیە من ئەوڵی بەحسەکە کە ئەوڵین پرسیارە لە من کرد کوتم ڕووداوەکانی دوای 16 ئۆکتۆبر هۆکاری ناوخۆیی و هۆکاری دەرەکی هەیە دووبارەش تەکیدم کردەوە دەبێت لەسەر هۆکارە ناوخۆیەکان تەکید بکەین مناسبات کۆمەڵی زەحمەت چێشانیش بەشێکی لەم شکستە بەرەکەی بەشێکی لەم نەهامەتیانە بەرەکەی بەرمان ناکەوێت بە نەزەری من بەرمان ناکەوێت چون سەهلە لە باشووری کوردستان لەو پەڕی دنیایش گەلێک بی هەوێ ڕفراندۆم بکە ئێمە پشتیبانی لەیەکن ئەمە شکست نییە ئێمە پشتیبانیمان کردووە وتمانە ئەم ڕفراندۆمە دەبێ بکرێ بە نەزەری من بۆیە تا دەهات بۆیە ئەمری واقع ئەوە بوو کاکەنوە تەوەجۆ بەمە بکەن لە ڕۆژەکانی ئاخری پێش ڕفراندۆم پێش ڕۆژی ڕفراندۆم و بە تایبەت 10-15 سعاتی ئاخری هەمبەستگی و یەکگرتوویەکی نەتەوەیی بێوێنە لە مێژووی کووردا دروست بوو و بە نەزەری من ئەمە بوو هەموو دنیای تۆقان بە بڕوای من ویستیان ئەم ئێرادە ئەم خەڵکە کاوە جەسوور بووە داوای مافی سەر بەخۆی خۆی دەکا پاشەکشەی پێ بکەن
و ئەو پیلانیان گێڕا کە گێڕان بەڵام باوجودی هەموو ئەوانە من پێم وایە دەبێت بگەڕینەوە سەر ناوخۆی هەرێمی کوردستان ئیدارەی هەرێمی کوردستان پەیوەندی ئەو حیزبانە لەگەڵ یەکتر پەیوەندی ئەو حیزبانە لەگەڵ خەڵک قەراردادی نەوت هێزی پێشمەرگە موچە بڕین هەموو ئەوانە دەبێت لێ بکۆڵینەوە دێمەولات کاکەریم پەروێزی پێشتر ویستم قسە لەگەڵ جەنابەت کەم لەسەر خەت نەمابووی یعنی حتمما گوێ لە بۆچوونەکانی ئەو بەڕێزانە بوو ینی بەڕێز ئامەد شاهۆ نوێنەری پارتی ژیانی ئازادی کوردستان ئەندای مەجلیسی پەشاک ڕایگەیان کە دوو هێڵ هەیە ینی دوو هێڵی گشتی هەبوو هێڵێکیان هێڵی بارزانانی بۆ کە نوێنەرایەتی کردووە یانەوەی کە یەکێتی پارتی نوێنەرایەتیەکەن هێڵی دەوڵەت نەتەوەیە وان هێڵی تێیدی نوێنی هێڵی خۆسەری دیموکراسیەکەن کە پارتی کرێکەکانی کوردستان ئێوە تێیدی کام لەم دوو هێڵاکەن و ئەوتیشی وتی پێویستە ئەوانەی کە 16 ئۆکتۆبەر ڕوویداوە لە هەرێم کوردستان پێویستە ئێمە دەرسی لێوەرگرین و ڕەخنەیەکی ڕوبە ئێوەش هەبوو ڕوبە هەمووتان ینی کە لە کاتێکە ئێمە باسی یەکگرتووی و سەرکەوتن و خطابی یەکگرت و گوتاری یەکگرت و ڕوبەڕووی ئەو کێشانە بۆستین بەڵامەڵە بەردەوام ئێمە ئینشقاق و ئینشا بکەن ینی بۆ نمونە وازحە ئێوە ئەوە 2-3 ساڵاتانەوێت لەگەڵ حزبی دیموکراتی کوردستان یەک بگرنەوە یانەوەی کەەوە خۆتان تەنانەت قبولتان نییە حیزبی دیموکراتی کوردستانیێران هاوڕێیانی پێشوو یەک بگرنەوە سەرکەوتو نەبوون دانووسانەکانی نێوان کۆمەڵی زەحمەت کێشان لەگەڵ ڕۆتی سۆسیالیستی کۆمەڵە و کۆمەڵە شۆڕژگێڕی جیابەوە لە کە عەبدوڵای موحتەدی سەرکەوتو نەبوو هەمووانە شکستیان خواردووە و نەشتان توانیوە جگە لە یەک ڕاگەیاندن کە بەهۆی تەحریمەکانی هەڵبژارنی پێشۆداتانە نەتان توانیەوە یەکگرتو بن ئێوە ئەبێ ینی لەمە دووە پێدوانیە بێ دروستتر تەشخیصی بارودۆخەکان بدەن و پێویستان بە یەکگرتووی زیاتر هەیە و پێویستە کۆنگرەیەکی نەتەوەیی هەر چوار پارچەی کوردستان جێبێ و جێ بکرێ کە بتوانێن ڕوبڕێ هەموو کێشانە بێتەوە کاکان وەروە بیکەیسیەکە ڕوو دەکەیتە خەڵکی پرسیارەکەیت بەرگێ و هەموو تەقە ناگرین دانەدانە تەقە بکەیت کەوت و پرسیارەکان کە باشتر بەڵە لە خزمەتتان جۆم لێت پرسیارەکانت یەکجار زۆر دەکەیت بەڵام ئەوەی کە ئەوساکەم پەیوەندی و پرسیارەکانەوە یەکەمەوەی کە دوو هێڵ هەبێت و ئەوەی ئەو هاوڕێ فەرمووی ئەمە دنیا بە ڕەش و سپی نابینین لایەک ڕەش و لایەکی سپی و لە نێوان ڕەش و سپیدا دانێکیان هەڵبژێری بە ئەندازەی هەموو تاکەکانی ئەو دنیا دەتوانێت بۆ چوونی جیاوازە بێت بە ئەندازەی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان دەتوانێت لایەنی سیاسی و بۆ چوونی جیاوازە بێت ڕوتی فکری و سیاسی جیاوازە بێت دیموکراسی هەبێت فاشیست هەبێت نەتەوەی خوازی هەبێت توزانم فکری کۆمونیستی هەبێت فکری بۆرژوایی هەبێت هەزاران فکر و ئیدە و بۆچون ئێمە ئەوای نابینی کە ڕەش و سپیە و یا ئەم هێڵە یا ئەو هێڵە ئێمە وەکو حیزبی دیموکرات هێڵی نەتەوەی دیموکراتیکی خۆمان هەیە 70 ساڵە لەسەر ئەو هێڵە دەڕۆین ڕەنگە تا 70 ساڵی دیکەش لەسەر ئەو هێڵە تا دەگەین باواتەکانمان یعنی تا 70 ساڵێکە نیازتان هەیە بەردەوام بن لە شۆڕش والله حتا نەگەین باواتەکان بەردەوام دەبین یایتە چەند ساڵ دەکێشێت ئەوەی دەمێنێتەوە سەر دیارە زۆر گەشتبین نی بەوەی کە بەم نزیکانە بگەن باواتەکانتان بۆ باسی 70 ساڵەکەی والله لەبەرەوەی کە تا ئێستا 70 ساڵە کردومانەوتم ئەگەر درێژەی هەبێت 70 ساڵی دیکەش دەیکەین کە خەباتە داوە لەسەری بەردەوام دەبیت بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ڕەخنە لە حیزبەکان و ئێمەوەمانە بێت وەختێکە باس لە ڕەخنە لە حیزبێکی تر و لایەنێکی دیکە و شوێنی دیکە دەگرم مانای ئەوە نییە کە خۆم بە پاک و بێگەر دەزانم و هیچ هەڵێک لە خۆمدا هیچ کەم و کوڕێک لە خۆمدا نابینم و پێویستیش ناکات کە ئینسان پاک و بێگەر بێت تا بتوانێت ڕەخنە لە خەڵکی تر بگرێت یا ڕەخنە لە سیاست و بەرنامەی دیکە بگرێت ئەو پەرتەوازەیە کە لە نێو کووردا هەیە لە هەموو بەشەکاندا هەیە ئەو نەسازان و پێکهەڵ نەکردنە لە نێو هەموو بەشەکاندا هەیە یەکێ لە گرفتە حساسیەکانی مێژووی کورد بۆ ئێستای شەر بەردەوامە کە کاریگەری خراپی لەسەرداناوین بەڵام ئەوەی کە پەیوەندی بە کورد حیزبەکانی ڕۆژهەڵاتەوە هەبێت هەروەکو یەکی لە هاوڕێیانی شارە پێکرد لەم چەند ساڵی دواییدا هەوڵ درراوە کارکراوە کە بۆی کە زیاتر بینەوە تەنیا پەیوەندی بە هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئێراندا نەبوو بە تایبەتی نەورۆزە چەندین حزب پێکەوە دانیشتن و هەندێک کاری هاوبەش و هەماهەنگی کراوە لە بۆنەکانی دیکەشتا بەڵام پێویستە کاری زۆرتری لەسەر بکرێت ئەوەی کە کۆنگرەی نەتەوەی یا چی بکرێت ئەوانە وەکو بیر و بۆچوون وەکو ئیدەهێنان شتی باشە بەڵام میکانیزم و گەیشتن بەوە زەحمەتی زۆری بەسەر ڕێگا هەیە هەروەکو ئاماژەت پێکرد ئێمە لە حیزبی دیموکراتانی شارمان تێکەوتووە و
چەند ساڵە لە دوو لای جیاوازەوە خەباتەکەن و هەوڵیشی بۆ دەدەین کە ڕێزەکانی حیزبی دیموکراتیەک بخێنەوە هێشتا نەگەشتن بە ئاکام دەبزانە دەردی کورد چەند زۆرە بەڵام ئەوەی کە باسکەین کە ئێمە کورد دەبێت پێویستە بە دەوری یەکەوە بین و یەک ڕێز بین لەگەڵ ئەوەی کە بڵێن هەموو کورد دەبێت لەگەڵ من بێت دوشتی جیاوازە ناتوانانی باس لەوە بکەیت کە من ئەو بەرداوم هەیە من ئەو فکرم هەیە ئاوام هەیە ئاوا دەکەم ئەوە هەمونەکانەوە هەموو خەڵکی دیکە بە سری و خواردوو بە دشکەس خواردوو بە نازانچی ناوبێ دوای بڵێ لەگەڵ من ڕێککەون ڕێککەوتن و پێکەوە بوون پێویستی بەوە هەیە کە حیزبەکان لە ئاسی یەکدا بن لە ئاسی یەک ئەچاو لە یەک بکەن نەکەوە یەکێک لە خۆی لە سەرترۆ ببینێ یەکێک خۆی لە خواردترۆ ببینێت و گرفتی توێڕوانی لەو بارەوە هەبێت کاکەریم جوابی ئەوە نەدامەوە ینی ئێوەتانەوێ لە بیرم چ نازان پرسیارەکان چیتر پرسیارەکان زۆر بوو باشە کاک ئامەد وتی بارزانی هەوڵی داوە سیاسەتی تورکیا جێبەجێ بکات وە بەشێ لە هێزەکانی فری و داوە لە بەهۆی ڕیفراندۆمەوە ینی پێ دوایە حیزبی دیموکراتی کوردستانیش کەوتۆتە ژێرە و تەئسیر و هەیمەنەوە کاک ئامەد یا هەر هاوڕێکی دیگە چۆن بیرەکاتەوە لە قەزیەکانەوە مەسئولیەتی لە پای خۆیەتی بەڵام ئێمە بەشتی ناو فریدانەوانی ناو نابین ئێمە بە پرەنسیپی کێنێتەوەی دەزانین کە گەلێک دەوێت ئازاد بژیت دەوێت چارەنووسی خۆی دیاری بکات تەیدی ڕیفراندۆمی کرد ینی پەژاک ناڵێ ئێمە تەیدی ڕیفراندۆم ناکەین بەڵام لەو سیاسەتانەی کە چۆ پێش سیاسەتێکی غەڵەت بوون کە بارزانی نوێنەرایەتی کرد وڵا ڕفراندوم ئەگەر دروستە پشتیوانی لێ دەکەن ئەگەر غەڵەتەی تر بۆچی پێوی پشتیوانی لێ بکەین نازانم بەس لە سیاسەتی غەڵەت چییە ڕەنگە زۆری جێگەی ئێرە نەبێت بەبوو ڕەنگە بە وەرتر باس بکرێت کە چینێکەیە چ سیاسەتی غەڵەتە چه سیاسەتی دروستە و ئازم کردن کە ئێمە زۆر ناچینەنێ ئەو مەوزوعەوە کە کامە حیزب لە باشووردا سیاسەتەکەی باشتر بوو یا خراپتر بوو چونکە ئەوە کاری ئێمە نییە ئەوە دیاڵینەوە بۆ خۆیان ئێمە وەکو پرەنسیپی گشتی پشتیوانیان لێ دەکەین لە سەرکەوتنەکانە خۆمان بە خۆشحاڵ دەزانین و لە شکستەکان و تاڵیەکاندا ئێمەش خەمبار دەبین باشە کاکەرین دوایم بۆ جوین جار بۆ دواتر بۆ چەند سانەیە گەڕێم وڵات بۆی دوایین قسەی جەناب بکەی کاک حەسەن ڕەحمان پەنە ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بێمە لای جەنابەت ینی گرفتەکەەوەیە کە بە تەنها گرفتەکە شاید بارودۆخی باشووری کوردستان بارودۆخێکی تایبەت بووە و شکستی شانزەی ئابی بەسەرا هاتووە بەڵام ئەوە محتەمەلە لە ڕۆژاوی کوردستانیش دووبارە بێتەوە کە هیوادانم ڕوو نەدا و بۆ نمونە لە هەوتوی ڕابردوو نوێنەری هێزەکانی ڕۆژاوی کوردستان لێرە میوانی من بوون لە بەرنامەی پارادۆکس بۆ نمونە براهیم بەڕۆ سەرۆکی ئەنە کە سەرڕای گەیان کە پێدە ڕێگا نادا هیچ هێزێکی تر لە ڕۆژاوە بارەگای هەبێ تەلەڤیزیۆنی هەبێ کار بکە چالاکی بکە هێزی هەبێ و ئەوە مەترسی گەورەیە بینین وتی بە مەترسی گەورەیە بینین و وتی بۆ نمونە پێدە ڕێگادا بە هێزەکانی سوپای بەشار لەسەد بەڕام ڕێگا نادا بە ئێمە کە دەیان ساڵ زیندانیمان چێشتووە ئێستا ئازاد نین لە سووریا مەبەستی ئەوە بوو کە ئەم مەترسی ڕووبەهرێمی باشووری کوردستان ڕوویداوە زۆر نزیکە لەژێر دەستی پیلانێکی ناوچەیی تورکیا ئێران سووریا عێراق و بە چرای سەوزی ئەمریکا تووشی هەمان شکست بێتەوە ینی پێ دوایە پیلانجێڕیەکان لەسەر کورد لە پارچەکانی تریش بە هەمان شێوەیە و لە کاتێکا ئێوە بارودۆخێکی نالەبارتان هەیە بۆی کە ئینشقاق و ئینشی ئاب و نایەگرتووی بەردەوامتان هەیە من پێما بێ هەلومەرجی هەر بەشەی کوردستان لەگەڵ بەشەکانی دیکە جیاوازە هەر لایەنێک هەر منتەقەیە هەر شوێنێک تایبەتمەندی خۆی هەیە و زۆرتر گرێدراویشە بە وڵاتانەوە کە تێدایەتی وەزگەتی هەرکام لە وڵاتانە ئەوە نوکتەیەەکە شەرت نییە ئەوەی کە ئێست لە ڕۆژهڵاتە هەیە دووپاتبوونەوەی ئەو تەجروبەیە بێ کە لە ڕۆژاوا بووە یا دووپاتبوونەوەی تەجرۆوەی بووە کە لێرە بووە هەر کام لەوانە بە باوەڕی من خاڵێکی گرنگ ئەوەیە کە بۆ حیزبەکانی کوردستانی ئێران دەرسوەرگرتن لە هەمووی ئەو تەجروبانەیە مەسەلەن هەرەوەی کە جەنابی شاری پێیەکەی بۆچی پارتێک ئیجازە نەدا بە پارتەکانی کە حزوریان بێ ئێمە ئەو بەرپرسانی ئەو بەشی ڕۆژاوامان بینیوە یەکێ لەو خاڵانێش کە ڕەخنەمان لێگرتوون ئەوە بووە بۆچی دەبێت کەسی قۆڕخ کات منتەقەیەک پێبێ یا پی نەبێت یا مەسەلەن هەر ئەوەی کە لێرە لەم بەشانەی کوردستان کرا ئەو وەزیەتەی کە ئەم چەند ساڵە ئەم دوو حیزبە بە تەنیا
هەیمەنە و سیاست و هەموو شتێک و یا دواتر مەسەلەن لایەنێک بە تەنیا پارلمان هەڵبۆشێنێتەوە یا ئەوانە هەمووی جێگای ڕەخنەیە هیچ کام لەمانە شتی مثبەتی تێدا نییە و من هیوادارم کوردستانی ئێران و حزبە سیاسیەکان شقاقانەی ئێمە بەشێکی لەسەر بیر و باوەڕ کراوە لەسەر ئایدۆلۆژی کراوە لەسەر ئەوە کراوەکە لەباری استراتێژ و سیاست و نەماتوانیوە بەیەکەوە بین بەشێکی وانە بەڕاستی مثلەن ئەو جیابوونەوەی کە ساڵی 2000 لەناو ئێمەدا ڕوویداوە ئێستا دوو لایەنی دیکە کاک ڕەزا و کاک عەبدوڵڵا لێرن ئێمە لەسەر شتی فکر بووە بەڵام من نازانم مەسەلەن تەوزیحم بۆ جیابوونەوەی دوو لایەنی حزبی دموکرات لەسەر کام استراتێژی جیاوازی یەکتری جیابوونەتەوە بۆیە هەر کام لەوانە جوابی خۆی هەیە ناکرێت گشتی بە تۆپەڵ باز بکرێت جعفەر دوای جوابی ئەداتەوە کە کاتی خۆی ڕۆتی سۆسیالیست کۆمەڵە لەلای ئێوە جیابەتەوە دوای ڕەنگە جوابداتەوە بۆچی جابوو باشە بە کاک جعفەری جوابداتەوە پێم وابێ لەگەڵ کاک جعفەروانی شەر کێشەی فکریمان بووە کێشەی سیاسی بۆچی هەموو جیابوونەوەکانیەوە جایز و ڕێگا پێدراوە و فکرە و حیزبی دیموکرات و جیابوونەوەی کە عومەر لە کەعەبڵا فکر نییە و نا ڕێگا پێدرا و معنای جایزەیە پێمان خۆشە ئەوە نییە بەڵام دەڵم دەبێت تەوزیحت بۆی بۆ ئەوانەی شەکامیشی تەوزیح هەیە بۆ جیابوونەوەی کاک ڕەزا و کاک عەبدوڵڵاوانیش تەوزیح هەیە کە ئێمە هەند جێگای نییە تەوزیحی سیاسیەکەی من لێرە بیدەم لەوانەیە باشترەوە بخواین بۆ قسەکەی من ئەوە نییە کە ئەوانەی ئێمە جایزە ڕێگا پێدراوە بەڵامی خەڵکی دیکە جایز و ڕێگا پێدراو نیە دەڵێم ئەوە بە نەوعێک بڵێم نەوعێک سەتحی بینینی جیابوونەوەکانە نەوعێک نەچوونە ناو عمق و ناوەرۆک و بینینی ڕاستیەکانە من ڕەخنەم لەوەیە بەڵام هەر خراپە دوو لایەنیش کە نەتوان بەیەک و بن ڕۆژ تا ئێوارە خەریکی شەڕ دەندووکە لەگەڵ یەکتری بن هەموو غەمیان بێ بە یەکتر بەجێ دوژمنەکەیان نەخێرنەوە وڵات جیابنەوە زۆر باشترە ئەوە تەبلیغ بۆ جیابوونەوە نییە بەڵام وەختێک کە نەتوانی بەیەکەوە کار بکەی ئەی چ بکەی ئەی هەموو شتێک لە بیر چێتەوە خەریکی ڕفیقەکەی پەنای دەست مێشکی یەکتری هەڵکۆڵی زەربار پێکەن ئێمە بەستیەوە بوو کە جیابوونەوەی ئێمە لە کەعومەر ئەرە تەیدی ئەو سیاست قسەی تۆیە کرد ناتوانین بەیەکەوە بکەین جیابوونەوە کاکیجان لە عایلەیەکیشا دوو نەفەر بەیەکەوە ناتوانن زیندگی بکەن جیابنەوە خۆ تاکوونی ئەبەد نییە لە حیزبێکا دروست کراوەتەوە گەر بەرنامە سیاست استراتێژت ڕێباز شت بەیەکەوە نەگرێتەوە چ دەکەی ئەی بۆ دروست کراوی کە خەریکی کارێکی مثبت کرد ناو کۆمەڵگەدا ئەگەر ئەوەت بۆ نەکرا بەردەوام خەریکی خۆخۆری و لە ناو خۆتابی با جیابوونەوە بێ باشتر جا دەر هەر حاڵ ئەوانە بەشێکی مەحسوولی ئەو شەرایەت و ئەحواڵەیە کە بە باوەڕی من هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئێمە ئێستا بەشی سەرکردایەتی هەمووی ئەم حیزبانە لە دەرەوەی هەرێمی کوردستان تۆ تۆشاکە چەند ساڵ کە ئێمە لە کوردستان نبووین تا ئەو کاتێش کە پاشەکشەیەکەین بەشی زۆری شوێنەکانمان پێەیە بۆچی جیابوونەوەی ڕوونادات بە دلیلی ئەوەی دڵمەشغوڵیەکان بە دلیلی ئەوەی چالاکیەکان بە دلیلی ئەوەی حزورەکەت لەگەڵ کاری ڕۆژانە تا لە ناو کۆمەلگایەدا دێتەوە بەڵام وەختێک کە دینە ئەم دوو سنوورەکانەوە وەختی کێشەکان لە ناوخۆی ئوردوگاکان و لە ناوخۆی مەقەڕەکان ئەوانەیە دەست پێکات نەتیجەکەی دەکا بە جیابوونەوە بۆیە ئەوە یەکێک لەو هۆکارانەیە و ئەوەیش کە عەرزم کردی ئەوە بوو کەوتم لەسەر وەزیەتی ئێرە یا بەشەکانی تری کوردستان ئێمە دەبێ بە چاوێکی ڕەخنەگرانەوە چاو لە هەموو ئەو بەشانە بکەین و ئەوانی شەر دەبێ عینی ئەوە بکەن مثلەن ئەوە تۆ ناڵێت جیابوونەوەکانتان زۆرە با بەشەکانی تری کوردستان ئەوە بکەن بە ئەزمونێک کەشتی وا لە ناویانە کەمتر ڕوو بدات بەڵام ئەو ئەزمونەی کە لێرە هەیە و ئەو ئەزمونەی کە لە ڕۆژاوا هەیە بە هەر کامیکیان خاڵی مثبەتیان هەیە هەر کامیکیان خاڵی منفیان هەیە دەبێت واقعیەتەکان وەکو خۆی ببینین نابێ گشتی بە تێکرا ببینین و ئەگەر ئیجازەم پێ بدەیت لەسەر ئەو قسەی کە کاک ئامێد کردی دوو هێڵ هەیە من پێم وایە غێرە واقعیە و تەحلیلە لێکدانەوەیکی ناڕاستە بە دلیلی ئەوەی کە نا هێڵ لە قەندیل دروست دەبێت نە هێڵ لە منتەقەی بارزان دروست دەبێت هێڵ لە ناو کۆمەلگاوە هەڵەقوڵێت هێڵی سیاسی ئەوەی کە لە ناو کۆمەلگادا هەیە خەباتێکی ڕاستەوخۆی چینایەتی هەیە چینی جیاواز هەیە بەرژەوەندی جیاواز هەیە حیزب لەسەر ئەوە دروستە بێ چۆن دەکرێت بێ بڵێ حیزبەکان دەبێت یا لە خەتی ئاپۆدا بن یا لە خەتی بارزانی دابن من دەڵێمەوە هەڵەیەکی زۆر گەورەیە و ئەوە بردننی حیزبەکان بەشڵات هیچ یانوانین هەر مثلەن بە نسبەتی کاک ئامێدوانەوە لە ناو حیزبەکانی کوردستانی ئێرانە ئێمە نەبین هیچ کامێکیان پەیوەندیی ئەوتویان لەگەڵ ئەوان نییە بەشێکی ممکن هەر ئەو تێڕوانی نەبێت ئێمەش ڕەخنەی خۆمانمان لێگرتوون ئەوان بخوان دەتوانن خەتی ئاپۆیی بن بەڵام من کۆڵێک ڕەخنەمان لە خەتی ئاپۆ لەو فکریەتە هەیە کە هەیە لە عینی حاڵیشە دۆستیشیانین هاتو چۆشمان هەیە زۆریش لایەنەکانی کە بە یەکتر نزیکین بۆیە ئەو نەوعە لێکدانەوەیە دابشکردنی حیزبەکان بەجێ ئەوەی دابشکرێ بەسەر بەرژەوەندی چینایەتیە بەسەر بەرژەوەندی سیاسیە بەسەر استراتێژەکانە لەوێەوە بۆی بچی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمە ناکەوین لەگەڵ هیچ کام لە حیزبەکانیشە دوژمنایەتیمان نییە ڕەخنەمان هەیە لەو لایەنانەی کە لەگەڵ پێشتر بەیەک و کارمان کردووە هەتاکوونە ممکنە نزیکترین پەیوەندی مێژووی لە بینی کۆمەڵەوەی شێتی نیشتمانیا بوو بێت
زۆر جار خودی مام جەلال وتوێتی کە دۆستایەتی ئێمە جوتومانە لەسەر ئەساسی ئیدۆلۆژی نییە قەتمانەوە نەکردە بە معیار ئیدۆلۆژیەکێتی نیشتمانی سوسیال دموکراتە ئێمە کۆمۆنیست ئێمە نەمان شارتۆ جریانێکی کۆمۆنیستین لەو فکرە دیفاعەکەین و کارمان بۆ کردەوە ئەو حزبەیشین بەڵام بەوەیشەوە لەگەڵ حزبانەی کە خۆیان پێنەتەوەیە یا حتا مەواردیش بووە لەگەڵ حزبێکە خۆی پێ ئیسلامی بوو هاوکاریمان کردووە بنابەری ئەو دیواردا تاشینە ئەوە بە باوەڕی من باش نییە و کۆمەک ناکات بە ڕۆحی هاوکاری و تەفاهم لە نێوان حیزب لایەنە سیاسیەکانە باشە دێمەوەلات بۆ دوایین قسەت کاک عەبدوڵای ئازەربار دەمدامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتشان کوسانێر بێمە لای جەنابەت قسەمان لەسەر بەڕاستی قسە لەسەرەوەیە کە ئێمە کێشە و گرفتە و قەیرانە ناوخۆییەکان چارەسەرکەین بەبێ چارەسەری ئەو قەیرانە ناوخۆیانێک هێزەکانی ڕۆژهەڵات و پارچەکانی تریانە ئێوە ناتوانن بێن بۆ نمونە ئامۆژگاری باشوورکەن و بەبێ چارەسەری قەیرانەکانی باکوور پاکە ناتوانێت ئامۆژگاری ئێوە کە خۆتان ڕێخەنەوە کە گرفتەکە لە هەموو پارچەکان هەیە بێگومان بەڵام قسەکەوەیە کە ئێوە بۆ نمونە جیابوونەوەی ئێوە لە حیزبی کۆمونیست جیابوونەوەی کۆمەڵی شۆڕژگەر لە ئێوە تا ئێستاش بەردەوامی هەیە و کاک حەسەنەڵێ ئەمانە جیاوازی فکرین بەڵام خۆکرێ بە جیاوازی فکریەکانەوە ئێوە ئەگەر ناتوانن لەناو حیزبێکا بن وەکو ئێوە کە نەتانتوانین لەناو حیزبی کۆمونیستی کۆمەڵا بن خۆتوانن لە بەرەیەکی یەکگرتویا بن خۆتوانن بەرەیەکی لانی کەم بەرەیەک بە ناوی کۆمەڵەوە دروستکەن کەموتان هێزی خۆتان هێزی چەپ و شۆڕژگەڕ و ئەوەیە بۆچی ناتوان لە بەرامبەر ئەو هەموو هەڕەشانەی کە هەیە چه هەڕەشە ناوخۆیەکان چه هەڕەشە ناوچەیەکان چه ڕەشە دەرەچەکان چه هەلو مەرجینا لەباری منتقەکە و قوڵبدانی و ململانەی نێوان جەمسەرە گەورەکانی ئەمریکا و رووسیا ئێران و تورکیا شیعە و سوننا کورد و عەرەب و هەموو ئەملانێ بۆچی ناتوانیانی ئەمانە بکەن یان سابەکەی چییە؟ سابەکەی لەسەرەوەیکە ئایدۆلۆژی و خەتی فکری و ئایدۆلۆژیتان جیاوازە ئەو هەموو مەترسیانە نابینن و بە هەرێمی کوردستانی ژەڵەن ئاخر وای نەکرد ئاخر خۆبانجی ئەمەی نەکرد ئاخر ئەمەی نەکردەوەی نەکرد باشە بۆ هەلو مەرجانە لە بەرچاو ناگرن دڵنیانین تاکید نین کە بە یەکگرتوویتان نەتوانن ئێوە دەستکەوتی باشتر و سەرکەوتنی باشتر بەدەست بێن و ئەو خاڵە نێگەتیفانەی کە لە باشوور و دوای 16 ئۆکتۆبەر ڕوویداوە بتوانن ئیسفادەی باشی لێ بکەن بە دڵنیاییەوە گەر قسە لەسەر خەسارناسی و دەرسەکانی بێ ئەو تەوزیحاتانەی جەنابت و بەشێکی دیکەش لە ڕەفیقەکاندایان دروستە من نامەوێ بە مجاملەیەکی خۆڕایی قسەیەکی هەمیشەیی دووپات کەمەوە ئەویش قوبوڵی شتێکە بۆی لە ژێری دەرچم من پێم وا بێ ئەمە حەقیقەتێکە کە مەسەلەی نایەکگرتووی لە هەموو ریزەکانی کووردا لە هەموو ریزەکانی حیزب بوو لایەنە سیاسەکان لە پارچە جۆرا و جۆرەکانی کوردستان یەکێک لە عامیلە سەرەکی و یەکێک لە عامیلە بەهێزەکانی نەگەیشتنی کووردە بە بەشێکی زۆر لەو دەستکەوت و خەونانەی کە تاوەکوونێ ئێستا بووە من پێم وایە ئیتحادەکان شەرت نیە حتمەن ئیدئۆلۆژیک بن کەسێش ناڵێ یا حتمەن دەبێت فکرمانەوە فکر و ئیدۆلۆژیمان یەک بێ دەچینە نێو حیزبێکەوە ئەگەر وابێ حیزبی جیاواز معنای نامێنێ ئەو کەسانەی لە ناتۆن ئەوانەی لە سیتۆدابوون ئەوانەی لە بەرەی جەنجی ئەم بەربوون لە بەرەی جەنجی ئەو بەربوون ئەو خەڵکانەی ئەم ڕۆکانێت دوژمنان لەسەرێک میزدا دەنیشن ئایا تورکیا و ئێران هیچ گرفتێکیان نییە لە قەزیەهایەکدا یەک دەگرنەوە خاڵی هاوبەشیان هەیە ئەو خاڵە هاوبەشە پڕەنگ دەکەنەوە لەم دەورە کاتیەدا تاوەکوونێ بە سەرنجام دەگەن من پێم وابێ کورد لە باشووریش خاڵی هاوبەشی گەورەی هەیە کە دەبێت پڕەنجی کاتەوە لە ڕۆژهەڵاتیش بە تایبەتی تر هەیەی کە دەبێ پڕەنجی کاتەوە من پێم وابێ ئەگەر لە ڕابردووشدا جیاوازیەکان و خۆبواردن لە ئیتیحاد و یەکریزیە پاساوێکی ببایە لەمە بۆلاوە دوای ئەم ڕووداوانە جارێکی دیکە من پێم وابێ خەڵکی کوردستان ئەم پاساوە تەوزیحیانش کەمتر قبول دەکەن من پێم وایە فشارەکان لەسەر ئێمەمانان بۆ یەکگرتووی یەکریزیەکی زۆرتر زیاتر دەبێ و ئێمە دەبێت تێبکۆشین هەموو هەنگاوەکانمان بخەینەگەڕ بۆ ئەوەی ئیتحاد و یەکگرتوویەکی زۆرترمان بێ بەڵام ببوورێ یەکشت ئەویش لەسەر مەسەلەی بەرەی کوردستانی ببوورە کۆنگرەی نەتەوەی کە لێرە باسی کرا کۆنگرەی نەتەوەی ئەسقەزا کوردستانی ڕۆژهەڵا دەگەل لە هەموو جێگایەکی دیکەدا ڕخنەی پێوارد بێ لە مەسەلەی کۆنگرەی نەتەوەیدا ڕخنەی پێوارد نییە سێ جەمسەری بەهێز هەبوون لە نێو ئەوانەدا یەکێتی نیشتیمانی پارت دموکرات و پێکاکە ئەمە دابەشبوونی
سەهمی ئەوان بوو کە نەیدەهێشت هێزەکان لەولا دەنا کوردستانی ڕۆژهەڵات و هێزەکانی بە نەزەری من زۆرترین یەکان گیریان بوو لەو بارەوە و ئەسەن ئێمە عامیلی تەبایی بووین لەوەی جەکانگیری چۆتان هەبوو لە مانگی ئابی 2013 کاتێک کۆنگرێنێتەوەی لە هەولێرە بەسرێ پەژا گلەی لێتان کردکەوە ئەوتان نەتانێش بەشدار بێ و هەرم سازمانی خەبات ئێستا توانێ وڵامداتەوە کە ئەوە نەتانێژ ئەوان کورسیان بەرکەوێ دوو دیموکرات و سێ کۆمەڵە کورسیەکانتان بە خۆتان بریە گرتووی لەکوێ بوو نا وانە ئەوڵن بە هەڵبژاردن کراوە دوتان ڕێکەوە بوون پێشتر ئەم پێنج لایەنە قەیناکە بە ڕێککەوتن بوو بن خۆ ڕێککەوتنیش جۆرێک لە تەوافقی سیاسیش جۆرێک لەمانەیە من پێم وانێ هەمووی ئاوا بوو بێ هەمووی سناریویەک لە پێشدا داڕژاو بوو بێ بەڵام لە هەر حاڵدا پێکاکە و لقەکانی نوێنەرایەتی دەکران بە بەهێزی لە کۆی 21 کورسی لە کۆی 21 کورسی کۆنگرێتی کردی پەژاک مەبەست پژاک خۆی نمایندەجی خۆی دەکرد قسەکانی کاگەمەد لێرەدا زۆر ڕوونە ئەوان سەر بە ئیتێجایەکن کە لە کۆی دا 21 کورسی کۆنگرەی نەتەوەی 10 کورسی ینی بە زەحمەت 10 پلوس 1 بە هەموو لایەنەکانی دیکە بوو ئەوەن دیکە بەدەست پێکاکە و جەریاناتی سەر بە پێکاکە بوون لە ڕۆژاوە لە ڕۆژاڵ لە باکوور و بەڵام ئەوە مامەڵی هێزە ئەوان هێزێکی ئەساسین لە باکوور و لە ڕۆژاوە وەتەنان لە ڕۆژهەڵات و شوێنەکان زۆر چاک خۆمگلەیەکم لەسەرەوە نییە بەڵام ڕخنم لەسەر ئەوە هەیە ئەوەی ئێستاوەکوونێ بە عەدەمی پلۆرالیزم کاگەمەد لێرە باسی دەکا ئەم جەمسەرەی کە ئەوان خۆیان بە ئوردوی ئەوە دەزانن کە ئەمە نیشانەی پلۆرالیزم لە کوردستان دەهێنێ پێچەوانەکەی تا ئێستا سابیت بوو پێچوانەکەی بوو باشە کاک جەفەر جەنابی شت حتمما ینی قسەکەوەیە کە ڕاستی ئەمە قسە لەسەر 16 ئۆکتۆبرەکەین بەڵام قسەکەوەیە کە نایەگرتووی پارچەکانی کوردستان هەرکیان بۆ خۆی گرکێشە و گرفتی خۆی هەیە ینی کاتێک گلەی لە ئێرانەکەین دەخالت دەکا کاتێک گلەی لە تورکیاکەین و تەنانەت کاتێک گلەی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاژەکەین ینی هەتا ئەم لەحزەیەش ئەوان بەردەوام تاکی لەسەرەوەکەنەوە بە یەکگرتوو بن ینی داخستنی پەرلەمان بە نمونەیەنەوە دەستا و دەست نەکردنی بارزانی لە سەرۆکاتیێرن بە نمونەیەنەوە و ئەمە بەسمەوەی ئەمە بۆ هێزەکانی ڕۆژهەڵاتی ڕاشتە بۆ ئێوەش ڕاستە کە یعنی نایەگرتووی ئێوە نامونسەجیمی ئێوە ئینشقاق و ئینشعابی بەردەوامی ئێوە ینی هەز ناکە ئێوەش لە داهاتوە ڕوبڕووی مەترسیانە ئەکاتەوە پێویستان بە یەک ڕێزی یەک گوتاری وەلانی کەم کۆکردنەوەتان لە ناو کۆنگرێنەتەوەیە لە ناو بەرەیەکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوەندەی من بزانم چەندین ساڵەیەوە هەوڵەدەن نەتانتوانی لەو بارەوە سەرکەوتوو بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانەی کە هاوشەوەی باشوور و 16 ئۆکتۆبەر ڕووەدا یان لانی کەم بۆ پێشاتە باشەکان کە لە داهاتوە ڕوودا وڵا دوو فەرق و جیاوازی هەیە هەم لە بینی ئێمەوە هەم هێزەکانی باشوور دەسەڵاتدار بوو دەوڵەت بوون ئێمە ئۆپۆزیسیۆن بووین منەوەڵەن پێش هەموو شتێ انشقاقاتم پێ ناخۆش بووە هەر لە ئێمە من ئێستا قسە لەسەرەوەکەم بە من نییە لە ساڵی 92 کە انشقاقات لە ناو حیزبی کۆمونیستە ڕوویدا من لەگەڵ هیچی موافق نەبووم ئەلا ڕەغمیەوە شاید اختلافاتیشمان بوو بێەوەنە تا ئەمڕۆ کە ساڵی 2017ەوە بۆ خۆم قەتیشم پێخۆش نەبووە باشە دەلایلەکەشم ڕوونە منەزانم ناوەندی بووی ئەرێ هەمووانە دەورم هەبووە بەڵام دەورم لەسەر ئەوە نەبووە کە بۆ خۆم ئینشعاب بکەم ئەوە بووە ئەم مەسەلەن دیارە من ئشارەی پێکرا لێرە من ساڵی 2000 کە ئینشعاب کرا پێم باش نەبوو چونکی شتەکان نەگەی بوون بەڵام ئێستا زانم کە ئەو کۆمەڵانە هەمووی فەرقیانەیە بەڵام ساڵی 2000 لە ناو خۆمانە شت بوو تۆ شتێک تەنووسی جێهەتێکت بوو بەڵام ئەمانە نابوو بەباعیسەوەی کە هەتا وەختەش ئینشعاب بکرێ ئەوانە من پێم خۆش نییە زۆر لەسەر ئینشعاب ئەمڕۆ بڕۆم بەڵام باس یەکەم باشە ئێمە بۆ خۆشمان کەسانێ بووین ئێمە ئینشعابمان نەکرد ئێمە دەریان کردین ئەمە فەرقی هەیە زەمن مەزورمەوە ئێستا بێم هینی ئەوە بکەم لە رابطە لەگەڵەوە بۆ دەریان کردین لەسەر ئەوە ناڕۆم بەڵام ئێستاکەن و بڕۆن یەک شتار ئینشعاب نییە تۆ ناتوانانی مەسەرەن چیەکەی تۆ یاتی بمنڵی دەڵم دەرم مەکە لەم دیوت کە دوایی بە زۆر نییە من لەسەرەوە ناڕۆم بۆ یاڵم فەرقی هەیە وەسعەتی کوردی ڕۆژهەڵات کە ناتوانێت ئێستا بەو هێزەوە و بەو وەسعەت شرایەتەوە کە لە ئێرانە هەیە ئەو شتەی کە لێرە
ئەگوزارێ فەرق و جیاوازی زۆرە ئێستا من ئێمە هاتوینە سەر ئەو وەسعەتەی کوردستانی باشوور قساکەینوانە هینی خۆمان من ناچمە سەر ئەوە کە فلان کەس لەسەر ئیدئۆلۆژی جیابوتەوە فلان کەس لەسەر دەسەڵات جیابوتەوەوانە چونکی نە زۆرم پێخۆشە هینی ئەوەش قاقاتە نە پێشم ئێستا وەختێتی ئەوانە دەنا منش قسەم هەیە لەسەر ئەوە دەنا ئەی کاکە 100 کەس نتوان بێ کۆبسازن دوای چۆن لەگەڵ 80 ملیۆن ئەسازن لە ئێرانە ئەوانە نابێت کاکە ئەمە بەنظری من ڕێگەی بۆ نادۆستنەوە تۆ بە منەڵی من بە تۆ هەشتا کەس منزومەوە ڕێگا بۆ ئەوانە ئەدوزێتەوە بەڵام بەشێکی حتا نییە ئەوانەی کە شارەی پێکرێکە بەشێکی لە رابطە لەگەڵ بۆ چوونی سیاسیە من پێم وانە من پێم وایە لە ناوینەکانی ڕۆژهەڵاتیشە 80% نیە شتی شخصیە ئایدۆلۆژیانە بەشێکی ئەرێ شخصی بووە نظری من موقعیت نییە شتێ بووە کلەن لەناو ئەحزابی بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە کاکە لە ئوروپانیە خانەخە ئەو دەوڵەتە بۆرژوازیانە شتێکیان دروست کردووە ئەسە موقعیت بۆ خەڵک ئەمە نییە باشە کابرا نەخۆز وەزیرە ئەو ڕۆژە مەسەلەن وەزیری دفاعی ئینگلیس باشە هاتبوو نازەم کەی دەستیدا لە ڕانی کچێ باشە بۆ خۆی ڕۆی بەر لەوەی بڕوە مەسەنی ئەو موقعیتەکەیونە بۆ مهم نەبوو لای ئێمە مەسەلەن وانە ئەمەی کە کابرا منزورمەوە بەیە کۆ ئەسازین ناسازین بەڵام واقعان وایە لە ناو ئەحزابی ئێمە ئەرێ اختلافاتێ خۆ من نەموت اختلافات نییە من منزورم ئەگەر بۆ خۆم ئێمە کەسانێک کە مەسەلەن پاڵ پەیوەندراین ئەوەمان نەبوو بەڵام لە رابطە لەگەڵ وەزعێتی کوردستانی باشوورە فەرقیە کوردستانی باشوور وەسعێتەکان لەگەڵ ئێمە فەرقیەوان ئشقاقان نییە ئەوان ناتەبان ئێمە بەیانی مەسەلەن نییە هەتا ئەوەی کە بینی یەکێتی و پارتیە گوزارێ لە ژێرەوە بینی مەسەرەن حیزبەکانی دیکە گۆڕان لەگەڵ پارتیە گوزارێ گۆڕان لەگەڵ یەکێتیە گوزارێ ئەمانە شتایەکن کە هەموو خەڵکی کوردستان نزانن بۆ ئەمانە تەواوی بەرژەوەندیە لێرەش باشە لێرە بەرشەوەندیەکان مادیە دوایین بۆ دوایین قسە دێ مۆلات بەڵام بە قسەکانی جەناب تا بێ پێ ناچێت بەم نزیکانەیەوە هەوڵی یەکگرتنەوە نزیک بوونەوە بەرەیەکی کوردستانی کۆنگرەیەکی نەتەوەی هەبێ بەرزکە عوسمان جعفەری ئەو قسانە ڕوو بە جەنابیشتان ڕاستە حیزبەکە ئێوە ئینشقاقی نەکردووە خۆشبەختانە بەڵام ئێوەش بەشێکن لەوەی کە ینی بۆ نمونە چی بکرێ بۆی کە یەکگرتووی دروست بێ و چی بکرێ بۆی کە ئێوە ئەو دۆخە تێپەڕێنن و بتوانن ئەو بەڕێزانە باسی کرد هەرکە مەڵزەکەمە ئەوێ کێشەکە لەسەر خۆی لابە ینی پێی وایە کاک جعفەر پێی وایە لە حیزبەکە هاتوونە دەرەوە دەرکراون کە حەسەن پێی وایە مەسەلەکە فکرە کاک جعفەر پێی وایە شتێکی ترە حاصل بەڵام لە ئەسلی قسە و ئەسلی مەسەلەکە ئەوەیە کە ئینشعاب و ئینشقاق هەیە نایەگرتو هەیە ناموسەجیمی هەیە و تارێکی یەکگرتوتان نییە و ئەوەندەی من دراسەم کردو ئەوەندەی ڕوو بە ڕەخنەی جدی لەسەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کەمتر لەسەر هێزەکانی پارچەکانی تر ئەو لەو بارەیەوە بەڵێ لە ڕاستیدا نەبوونی دموکراسی هەمووم کێشانە دروستەکات هەرچەند کە ژیان زۆر ئاساییە هەموو جیاوازیەکی تایە هەموو یعنی ئەگەر ئێمە واقعیەتەکانی ژیان بزانین ئەم شتانە زۆر تەبیعین یعنی ئەگەر دویان ببێن وەکو وترا ینی دوو کاحەسەن وتیانی لە عایلەیەکە دوو کەس لەگەڵێکان نەسازیان دوو برا نەسازیان لێک جیابنەوە لەگەڵ باوکیانە نەسازیان جیابنەوە لە باوکیان بەڵام ئەم جیابوونانەوە ینی نابێت بێ بەهۆی دوژمنێتی نابێت ببێت بەهۆی تەخوینکردن ببێ بەهۆی ئەوەی کامە خەتین خیانەتە ڕۆیشت ئەمە فلانە ئێمە ئینسانی کورد حزبەکانمان چونکو لەسەر ئەساسی میلیتاریزم دامەزراوە ناتوانین ڕۆحی دیموکراسی ئەو جۆرەی کە هەیە لە نێو خۆمانە بیچەسپێنین یعنی زۆر زەحمەتی کردووە هێمە ئەوە حزبی کوردی هەیە ئەوانەی کە تەسیریان هەیە لەسەر گۆڕاپانی سیاسی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان ئەمانە ناتوانن بە شێوەیەکی ینی هەمدەمیانە دموکراسی لە نێو خۆیان پراکتیزە بکەن و بتوانن غەیری خۆیان قبول بکەن ئەمە کولتوری پارتیە کولتوری یەکێتیە کولتوری پەکەکەیە کولتوری هەموو هێزەکانی ڕۆژهەڵاتیش حزبی دموکرات بێت کۆمەڵە بێت هەموو بەو شێوان چونکو لەسەر ئەساسی هێز دروست بە لە دموکراسیشە ینی ئەگەر ئێمە بێنەوە سەر مەسائلانە بڕۆین تەماشای بکەین مەسەڵەن کاتی خۆی من یەکشتم لە یەکشت لە 2000
لە 2000 تا 2023 قسەیەکی بەڕێز عەبدوڵڵا وەجەلان هەبوو دەیگوت دموکراسی لە شاخ دروست نابێت بۆ محیتی شاخ محیتێکی میلیتاریستیە چەکە ئەوەی کە بیهەوێت دموکراسی دروستکە و دموکراسی پراکتیزە بکات خۆی کۆمەلگاکەیە بێ لە شاخ بێتە خوارەوە بەڵام ئێمە هێشتاکانە ڕاستە حیزبەکانیش لە ناو نێنە شاخە لە دەشتن لە نێو شارن بەڵام هێشتاکانە کولتوری شاخەیە کە کولتوری شاخیشە بۆ ڕەتکردنەوە هەیە منطقی هێز هەیە منطقی قووەت هەیە بەم شێوانە لەگەڵ یەکات تەعامل دەکەن ناتوانین یعنی یەکتر قبولکەن ئەنی ئینشعاب شتێکی تەبیعیە ینی زۆر ئاساییە بەڵام بۆ نەبوونی دموکراسیەکەیە کە ناهێڵێت کۆ ببینەوە بەرەی کوردستانی بێت کۆنگرەی نەتەوەیی ببێت ئاسایی بوونەکەی لەکوێیە کە تۆ ئاساییە بۆ براهێوەزارەوە کۆمەڵە بێتە 4 حزب دیموکرات بێتە 2 حزب ینی بێتامیشی نەکەن ینی بۆ بۆ شێوەش نەبێت دەرتەوە ئەوەندە بێتان ببێت لە 4 ساڵە 4 دانە ئینشعاب دروست ببێت وایش نا بەڵام میتر کاکزەفەروتی ڕاستەکە وتی ئێمە 80 کەس نەتوانین بێکەوە لە 4 ئۆردوگا قسەکەی جوانە بۆچی گلەی لە خەڵک ینی لێرا گلەیکردن لە خەڵک نییە لێرە ئەبێت تۆ بڕاستی نەقدی خۆت بکەیت بە جددی پیاچوونەوە بە خۆتا بکەی وەکو حزبی سیاسی ینی ئەو ڕۆکانە ینی ئەحزابی کورد من وەکو خۆتیش لەوە قسەیەکی کرد یەک حزبی کوردی نییە کە دان بە هەڵی خۆیان بنێت دروست یەک حزبی کوردی تۆ نادۆزیتەوە ئێستاکانە لەم مەسەلەی باشووری کوردستانە یەکێتی خۆی بە دروستی دروست دەزانێت پارتی بە سفر دەزانێت پارتی خۆی بە دروستی دروست دەزانێت یەکێتی لە مەسەلەی 16 ئۆکتۆبرە بە هەموو هینەکەەوەی تردیمان لە پەیامەکەی کای مەسعود بارزانیە بچ شێوەیە کارسو کەوت کرا یعنی ئەمە کولتوری حزبی کوردیە ینی حزبی کوردی ناتوانێت ڕاستیە بەرزانی خۆی بەرپرسی بەشێکی زۆر لە ئەو بارودۆخی لە سەرشانە ینی ئەوی جەناب دروستە من دوایی بۆ دوایین قسەشەگەڕێم و لای جەلام کاکامل گوێ لێمە ئەم کاتت باش دیسان کاکامل ئەلو کاکامل ئەگەر کاکامل جەنابیش دوایین قسەی خۆت بکەی سەبارەت بۆی کە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر سەرەڕای کێشە گرفتە ناوخۆیی و زاتی و مۆزوعی و گەلە کۆمەکی ناوچەیی نێودەوڵەتی بەڵام هۆکارێک هەیە کەم بەڕێزانەمیان باسییان کرد ئەویش نایەگرتووی هێزە کوردیەکانە بۆ نمونەیە چێتی نیشتیمانی کوردستان جیابوونەوەی بستنەوەی گۆڕانە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆشتنی بەڕێز بەرەم ساڵەها ئەو کێشە مشکیلانەی کە هەیە سەرهەڵدانی مشکیلەی نێوان دوو باڵی بەڕێز نێچیروان بارزانی و مەسرور بارزانی و ئەمە بۆ نمونە لە پارچەکانی ڕۆژهەڵات زۆرتر تەرکیزی لەسەرە و زۆرتر ئێوە ڕوبەڕەخ نەبوونەوە ینی بۆ نمونە ئێوەش لەم کێشەیە بە دوور نین جیابوونەوەی ڕێکخراوی خەباتی شۆڕژگەڕی کوردستانی ئێران لە ڕابردوودا و لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاگەیاندنێکی بەجیا داوە لە ئێوە و تەنانەت ئێوە لە بیرم دێ بەڕێز شێخ بابە شێخ لە دوایین دیداری من لەگەڵ بەڕێزی لە کۆنگری دوای کۆنگرەی پێنجوتی ئەو هاوڕێیانە گە پێیان خۆشە بێنەوە و تەنانەت قبول ناکات ناوەکەشیان بە ناوی ڕێکخراوی خەباتی شۆڕژگەر بەرە یعنی ئەو ئینشقاب و ئینشعابە نەبوونی بەرەیەکی یەکگرت و پێ دوانیە لە هەر وەختێکدا بێ ینی ئەم کارەسات و نەکسانە بۆیە ڕوبەڕووی هێزەکانی ڕۆژهەڵاتیش بێتەوە و ڕۆژاواش بێتەوە و چۆن بتوانن خۆ بەرەیەکی یەکگرت و هێزێکی یەکگرت و کۆنگرەیەکی نەتەوەی گوتارێکی یەکگرت و بەرەم پێنن خۆی ئەوی تا ئێستا باسکرا بە حقیقەت بەشێکی زۆری فاکتەرەکانی دەرەوە ئەو کێشە و لەمپەرانەی کە ئێمە لە ڕاست جێبەجێکردنی پرس و ئامانج و خولیاکانمان هەمانەیە وەکو نەتەوەی کورد بەگشتی جا هەرکام لە پاسێک باسی هۆکارە درێژەکانمان کرد بەڵام بە حقیقەت یەشێ لە سەرەکی ترین فاکتەرەکان فاکتەری ناوخۆییە یعنی پرسی یەکگرتن و تەبایی و یەکگرتووی ئەو فاکتەرەیە کە دوجار دەتوانێت دەوری یەکلایکەرەوەی هەبێ ینی سەرەڕای هەموو ئەو فاکتەرە بەهێزانێک لە دەرەوەمان هەن ئەو پۆستە گەورانەیە کە دەتوانێت لە دەرەوە توشمان بێت بەڵام فاکتەری ناوخۆیی بە حقیقەت فاکتەرشی یەکجار گرنگە و بە هەمومان بە هەستی بەرپرسیارەتی تەواوە لەو مۆزوع لەو بابەتە بڕوانین و کاری بۆ بکەین بە حقیقەت ئەوەی کە تا ئێستا جێبەجێ نەبووە ناگەڕێتەوە بۆ خەمۆبوونی هێز و لایەنەکان بۆ بەرژەوەندی نەتەوەیەکان هەمووی دەگەڕێتەوە بۆی کە هەر هێزە و هەر جەریانە لە فکری بەرژەوەندی و پێگەی خۆیدایە
بە حقیقەت لا تریشی لاوازبوونی ئاقلیەتی دیموکراسی لە نێوماندا ئەوش کۆسپێکی گەورەیە لە بەردەم پێکاتنی ئەو بەرێ و دروستبوونی کاری هاوبەش یا پلاتفۆرمی هاوبەش هەرچەند ڕەنگە جیاوازی هەبێ بە نسبەت ڕابرد و باسی کۆنگرێنەتەوەی کرا باسی ئەوە کرا کە ئێمە لەو کاتەدا مەغدور بووین و ڕەخنەشمانە بوو بەڵێ وایە ئێمە لە سۆنگەیەوەی کە فیلمان وا بوو ئەو پێنج کورسیە کە تەرخان کراوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکرا بەبوونی حیزبی جۆرا و جۆر و ڕەنگ بوو دەنجی جۆرا و جۆر نێونەرایەتی باشتری ڕۆژهەڵاتی کوردستانی کردبا لەو سۆنگەیەوە ئێمە ڕەخنە و گلێ و گازەندەمان لە لانە سیاسەکانە بوو بەڵام ئێستا خۆشبەختانە لەگەڵ ئەو سەردەما زۆر جیاوازی هەیە بەنسبەت ڕۆژهەڵاتی کوردستان و دەتوانم بڵام پێشکەوتنی زۆر باش وەدی هاتوو بەنسبەت باشووری کوردستان ئەم پێم وا بێ هێشتێ کات زۆر ماوە و هێشتا ڕەتی ڕووداوەکان دیاری نەکراون و یەکلا نەبوونەتەوە هەر ئێستا کە ئێمە لێرە لەم پانێلە کۆبوونەتەوە دانوستانەکانی بەغا و هەرێمی کوردستان لە ئارادا هەیە معلوم نیە ڕەوتە ڕووداوەکان بەرەو توێ دەچێت بۆیە زیاتر لە هەر کاتێکی تر ئێمە پێویستیمان بە یەکدەنجی و یەکگرتووی هەیە باشە پێم وا بێ ئەوەی کە تا ئێستا لێدوانەکان هەر لێدوانی زۆر ناخۆشمان جۆلێ بۆ لە ماوەی ڕۆژانە ڕابردوو بەڵام دیسانیش ڕێژەیەک هەستی بە پرسیارەتی ئێمە دەبینین کەمتر ئەو لانانە زەغ دەکرێتەوە و هەستی بە پرسیارانێ باشە کاکەمی دوایین بۆ دوایین قسە دێمە لە کاکەمە دەگەر لەم بارەوە دوایین قسەی جەنابەت وەرگرم ینی لەسەرەوە قسەکانی جەنابەت ڕەخنەی زۆری ئەم لایەنانەی لێکەوتەوە بۆی کە کاکاسن وتی تەنها خەتێک نییە تەنها دوو خەت نییە خەتی شکستی بارزانی و خەتی سەرکەوتنی ئاپۆ و کاک ڕزاوتی تۆ یەکەم جارە سەرکردەیەکی پەژاک بێ ئەترافکە کە بڵێ ئێمە جیهەتی پەکە تاقیقەکەین و مەبەستی ڕزای کابیەوە بووکە ئێوە ناتوان وەکو هێزێکی ڕۆژهەڵاتی قسە بکەنەوەندێکی هێندە هێزێکی وابەستەی پەکەکە قساکەن کاگە بڵێ بازە بەشێکی ڕوو بە قسەکان بە ڕەخنە لە ئێوە بوو ئێوە پێت هەرچەندە ئێوە لەو ئینشا و ئینشقاقانە کەمتر ینی گلەیتان لەسرە بەڵام دیسان گلەیەوەتان لەسەرەکە ئێوە سیاسەتی پارتی کرێکارانی کوردستان بەڕێوە بن و لە هەمان کاتە ئەو خەتەش کە ئێوە کێشن ئەمە خەتی نەتەوەییە ئەو خەتی خیانەتە ئەمە خەتی شۆڕشە ئەمە خەتی چییە ئەوانە زۆر دروست نییە وەکە حەسەنوتی تەنها باشترین پەیوەندیان لەگەڵ ئێمە ینی خراپترین پەیوەندیتان هەیە لەگەڵ هێزانێتر ینی پێتانوانێت ڕێخستنی پەیوەندەکانتان لەگەڵ هێزەکانی تریش لەگەڵ هەردوو حیزبی دیموکرات و ئەمە تەنها گوتاری تۆ نیە بۆ من جۆم چەندین جار لەگەڵ مساحەبەکانی بەڕێز حاجی ئەحمەدیش جۆم لێ بووە و لە بەسێک لە بەرپرسانی مەجلیسی پەژاکی جۆم لێ بووە پێتانوانی ئەوش پێویستان بۆیە کە سیاسەتێکی دروستتر کە کۆی و هێزە سیاسیانە ڕازی بکە بە مامەڵێکی دروست ڕێزمان هەیە بەیانە بوو بۆچوونی و بەرادرانە دەبێ هەرکەس سربەستە ئازادە ڕاو بۆچوونی خۆی بڵێ بەڕای ئێمەش ڕاو بۆچوونێکی کە گونجا و دروستەوەیە کە من باز دەکەم ئەن من ڕاشکاوانە ئەوە ناڵێم کە ئێمە ئەوی پەکەمان سیاسی پەکە لە ڕۆژڵادا درێژە پێدەێت ئێمە من وتومە فکری ڕێبەر ئاپۆ ئێمە لە ڕۆژڵاتە هەڵمان گرتووە ئەوەش ناتەوە تاکەیت ئێمە سیاستمان سربەخۆ نەبێ ئێمە سیاسی سربەخۆمانەیە هەیکەلی ڕێخستنی خۆمان هەیە و میکانیزمی ناوخۆی ڕێخستنی خۆمان هەیە کۆنگرە و ڕێوبەری سربەخۆی خۆمان هەیە لە ڕۆژڵاتی کوردستانە کار لەسەر دەکەیت بۆ چوونی هەر لایەنێک چییە و بخۆ ئازادە کە لەسەر و مەسەلانە لەسەر ئێمە دەڵێن بۆ ئێنە جێ دڵخۆشیە بەتایبەت لە ناو پەژاکە تا ئێستا باڵێک جیاب بێتەوە یا شەڕێکی ناوخۆی لەگەڵ لایەنێکی دیکە کردبێتمان نەبووە و لە بەرنامەی ئێمە شتێکی وهای نییە ئێمە وەکو پەژاک حرەکەتێکی نەتەوەینە بە تایبەت لە بەرامبەر قەزیە بەشەکانی دیکەی کوردستان زیاتر خۆمان بەرپرسیار بینیوە و دێشی بێنین هەڵوێستمان هەبوو پشگیری کرداریش چی بووە دەرمان بڕیوە ئەمە بووەتە هۆکار کە ئەو گوتانەی کە دەگوترێت ئێمە سەر بکەنە بخرێتە پاڵ ئێمە بەڵام ئێمە وەکو پەژاک دەبێت تێبینی هەنە بۆ چوون هەنە مناقشەی لەسەر دەکەین
گفتوگوی لەسەر دەکەین بەڵام لەگەڵ لایەنەکانی ڕۆژهڵاتی کوردستانە ئێمە ڕاشکاوانە بەتایبەت دوای کۆنگرەی مەی 5ەم سەردانی هەموو لایەنێکی ڕۆژهڵاتی کوردستانمان کرد دەرگامان ئاوەڵا هێش بەبێ هیچ شەرت و مەرجێک ئامادەینە لەگەڵ هەموو لایەنێکا گفتوگۆ بکەین بۆ یەکگرتن چ لە ئەستۆی ئێمە هەبێت لە ڕۆژهڵاتی کوردستانە ڕامان گەیاندووە تێبینی خۆمان بۆ پارتەکان گوتووە و نیشتێبینی خۆیان وتووە ئابۆ ئەوەی کە هەندێک زیاتر لە یەک نزیک بنزان پێویستی بە زیاتر دیالۆگ هەیە دانوستان هەیە لە یەک نزیکتن هەیە ڕوونکردنەوەی بابەتەکان باشە کاک ئەمەد شاهۆ ئەندای مەجلیسی پارتیژیانی کوردستان پەژاک ئەگەر بە کورتی دوایان قسەی خۆت سەبارەت بە بارودۆخەکەەوە سەبارەت بە کۆی بەرنامەکە بکەیت بەتایبەت داخواز ئێمە وەکو پەژاک بەتایبەت بۆ لایەنەکانی باشووری کوردستان ئەوەیە کە بە دیالۆگ کێشەی ناوخۆی چارەسەرکەن و ڕۆژهڵاتیش پێویستەکە ئێمە ئەزمونێک لێرە وەربگرین بە دیالۆگ بەڕێزکە جەعفەر ئەمینزادە لە ڕابەرانی ڕۆتی سۆسیالیست کۆمەڵە ئەگەر دوایان قسەی خۆت جەنابەت بکەیت منیش ئەوەڵەن پێم باشە کە بە دوای ئەو وەزعێتەکە بەسەر باشوور هاتە هێزەکان زیاتر یەک ڕیزی خۆیان بپارێزن بەتایبەت لە شرایەتێکی وەک ئێستا دەکە دوژمن لەسەر هەزۆر بۆشتی باس بەڕێز کاک عوسمان جعفەری ئەگەر جەنابیشت دوایین قسەی خۆت بکەیت هیوادارم لە دوای 16 ئۆکتۆبر هێزە کوردەکان خۆیانە بشنەوە و دۆست و دوژمنی خۆیان باشتر و ڕێک و پێکتر باشە زۆر سپاس بەڕێز کاک حەسەن ڕەحمان پەنە ئەو ئەزمونەی وەک ئەزمونێک چاوی لێ بکەین بە چاک و خراپەکەیەوە بە ڕووداوە ناوخۆی و دەرەکیەکانیەوە دەجربەیەکیش بێ بۆ کوردستانی ڕۆژهەڵات و بۆ هاوکاری نێوانی حیزبەکان بەڕێز کاک ڕەزا کابی منی شەر قسەی ئەو هاوڕیانە دووپات ناکەمەوە ئەو ئاواتەم هەیە بە تایبەتیسە کە بەغدا زۆر ڕاشکاوانە حوڵی هەڵۆشتانەوەی یاریمی هەیە بە بڕوای من دەبێ مقاومەتێکی نیشتمانی و یەکگرتوانە بەرابەرەوەدا دروست بەڵێ کاک عەبدوڵڵای ئازەربەر منیش هیواخوازم دەستکەوتەکانی کورد تا ئێستا هاتووە ئەوە مسۆگەر ببێ ئێمە نەکشینەوە دواوە هەر ئەوەی هەمانە بیپارێزین و ئێمە تەنها نابێت دۆست و هاوپەیمان بین لە کاتی سەرکەوتنەکاندا لە نسکۆ و نشستەکان بەڕێزکا کەریم پەرویزی ئەگەر دوایین قسەی جەنابیشت بکەی لە بەرنامەکە ئەسپاس دەکەم مێژوو بە نظری من کۆتایی نەهاتووە و حیزبەکانی باشوور دەتوانن لەو ئەزمونە تاڵەی کەکرا ئەزمون وەربگرن و یەکگرتوو بن حیزبەکانی ڕۆژهەڵاتیش لەو ئەزمونانە ئەزمون وەربگرین و خەباتی حیزبەکوردیەکانی لە ڕۆژهەڵاتە بەڕێزکا کامیل نورانی فەر جەنابیشت ئەگەر دوایین خۆی قسەی خۆت بکەی منیش دوایین وتم بەوە کۆتایی پێدێنم کە ئەوەی کە تا ئێستا ئێمە بینیمانە لە تا ئەو مەترسیانی کە لە داهاتوودا لەوانەیە تووشمان بێت لە نەبوونی یەکگرتوویدا زۆر زۆر زیاترە بۆیە پێویستی بە وریایی و پێویستی بە یەکگرتووی تەبایی ڕێگەکانمان هەیە بەڵێ زۆر سپاس منیش هیوادارم کە کێشە و گرفتی نێوان هێزەکانی کوردستان بەرەو چارەسەری باشتر بڕوە و بە تایبەتی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نزیکتر ببنەوە و باشتریش تەشخیصی سیاسەتی داهاتووی باشتریش تەشخیصی سیاسەتی داهاتووی ناوچەکە و ملوانەکان بدەن و هیوادارم بارودۆخی سیاسی باشووری کوردستان بەرەو باشتر بڕوە و ملوانە سیاسیەکان کۆتاییم پێبێ و ئاشتی و ئارایم گەڕێتەوە خەڵک داهات و گوزەرانی خەڵک بەرەو باشتر بڕوە و هیوادارم کە پایەکانی دیموکراسی تەقوێتر بێ و هیوادارم هێزە سیاسی کوردستانیەکان یەک چوار پارچەی کوردستان کۆنگرەیەکی نەتەوەیی جێ بکەن و بتوانن کتاب و گوتارەکانیان ڕوو بۆ مەترسیانەی کە هەیە بێگومان ئەو مەترسیانەی کە هەیە بەتەنها لەسەر باشووری کوردستان نییە لە داهاتووە ڕوو بە پارچەکانی تریش احتیمال و ئەگەری هەیە و بێگومان دڵنیاشم 100% دڵنیام یەقینم هەیە لەوەی کە هەر کێشە و گرفتێک هەر مشکیلەیەک هەر خەمێک کە ڕوبەڕووی هەر پارچەی کوردستان بێتەوە پارچەکانی تریش نیگەرانن و متأثرین وەکۆی کە چۆن ئێستا ئەو قسانی کە ئەم بەڕێزانە لێرە کردیان دەلالەتە لە ئاماژە و دڵسۆزیان سەبارەت بە باشووری کوردستان و ڕەخنەکانیان دروستە و ئەمانە هێزی شۆڕژگەرن و ڕۆڵیانە بۆ لە پشتیوانیکردنی خەباتی باشوور و پارچەکانی تریش بەڵام بێگومان کێشە و ملوانێ و ناکوکانی نێوانیشیان کاریگەری و ڕنگدانەوەی چ لەسەر باشوور چ لەسەر پارچەکانی خۆشیانە بێ بیسەرانی خۆشەویستی ڕادیۆی گەلی کوردستان
ویستم سپاستان بکەم بۆ بیستنی بەرنمەکانی ئێمە کە نزیک بە 3 کاتژمێری خایاندووە بەرنامەی ئەمڕۆمان تایبەت بوو بە تێڕوانی هێزەکانی ڕۆژهەڵات سەبارەت بە باشووری کوردستان و خۆناغی دوای 16 ئۆکتۆبر و پرۆسی ڕفراندۆم یا پۆست ڕفراندۆم. ئەمڕۆ میوانەکانم بریتی بوون لە بەڕێزان ڕزای کەعبی جێگیری سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کاک ڕزا زۆر بەخێر بێ، بەڕێز کاک حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی ڕێکخراوی کوردستان حیزبی کۆمۆنیست ئێران کۆمەڵە زۆر بەخێر بێ کاک حەسەن، بەڕێز عەبدوڵای ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران زۆر بەخێر بێ، بەڕێز کاک کەریم پەرویزی ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر سپاس کە لە کۆیەوە بە تەلەفۆن لەگەڵمان بووی، بەڕێز جەعفەر ئەمینزادە ڕەهبەری ڕەوتی سۆسیالیستی کۆمەڵە کاک جەعفەر هەمیشە نووسیومە سکرتێر بۆی داوای لێبوردنەکەم، بەڕێز عوسمان جەعفەری سکرتێری یەکێتی دیموکراتی کوردستانی ئێران، بەڕێز کاک کامیل نورانی فەر ئەندامی دەفتەری سیاسی حیزبی سازمانی خەباتی کوردستانی ئێران کە لە هەولێرەوە بە تەلەفۆن لەگەڵمان بوو، بەڕێز ئامەد شاهۆ ئەندامی مەزلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لەگەڵمان بوو، وا بڕیار بوو بەڕێز حەسەن قادرزادە ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستان بە تەلەفۆن لە کۆیەوە بەشدار بێ لەگەڵمان، بەڵام بەهۆی جەلسەی کۆمیتەی ناوەندی حیزبەکەیانەوە نەیتوانی بەشدار بێ. هیوادارم بیسەرانی خۆشەویستی شاگەدارەکەم و هەفتەی ڕابردوو ئەمان بەرنامە تایبەت بوو بە تێڕوانی هێزەکانی ڕۆژاوە لە هەفتەی داهاتوو لەسەر هەمان بەرنامە قساکەین بە تەبارە بە تێڕوانی هێزەکانی باکوور سەبارەت بە پرسی ڕیفراندۆم و قۆناغی دوای 16 ئۆکتۆبر و سپاس بۆ هاوکارانم زۆر سپاسدانەکەم.